چیرۆکی حەوت خەوتوەکەی ئێفێسۆس لە نێوان هونەر و کولتوری ئاینی و واقعی مێژووییدا. نووسینی سەروەر پێنجوێنی. خوێندنەوەی سەروەر پێنجوێنی. دەواازەیەک. ئەم لێکۆڵینەوەیەی بەردەستی خوێنەر بەدواداچوونێکە بۆ چیرۆکی خەوتوەکانی ئێفێسۆس کە بەشێکە لە کەلەپوری مەسیحی و ئینجا ئیسلامی و ئەمەش وا دەکات بەشێک بێت لەو بابەتانەی کە جێی بایەخی پسپۆڕانی بواری توێژینەوەی بیری ئاینی مەسیحی و ئیسلامین. بەڵام سەرباری ئەوەش کارێکی سینەمایی زیاتر بابەتەکەی خستە بەرچاو کە ئەویش زنجیرەی پیاوانی ئەنجلوسە کە زنجیرەیەکی بەرهەمهێنراوی سینەمای ئێرانیە و کەناڵی ئاسمانی سەحەر بە فارسی و دۆبلاژی کوردی و عەرەبی پەخشی دەکات. بێگومان ئەم کارە ئاستێکی بەرزی هەیە لە ڕووی دەرهێنانی هونەری و سیناریۆ و سازاندنی کاراکتەر و کەسێتی سەرنجڕاکێش و خوڵقاندنی کۆمەڵێک پەیوەندی درامی لە نێوان کەسێتیەکاندا و پێکەوە جۆشدانی کۆمەڵێک ڕوودا و کەسایەتی مێژوویی و کۆمەڵێک چەمک و بیرۆکەی کولتوری بۆ پێشاندانی چیرۆکی هاوڵانی ئەشکەوت ئەسحاب الکەهف بە پێی گوزارشە قورئانیەکە و چیرۆکی خەوتوەکەی ئێفێسۆس بە پێی گوزارشە مەسیحیەکە لە چوارچێوەی مێژووییدا. واتە کارەکە تەرخان کراوە بۆ دۆزینەوە و سازاندنی بەروار و شوێن و گروپی کەسێتیەکان لە مێژوودا بۆ ئەو چیرۆکە ئاینیە. بۆ ئەمەش هاتوون کۆمەڵێک کەسێتی مێژوویی و چوارچێوەیەکی مێژوویی و هەندێک شوێنی جیۆگرافیاییان بەکارهێناوە. لە دراو و زانیاریە ئاینی و کولتوریەکانیش بنیادی گشتی چیرۆکەکە و کۆمەڵێک ناو و ئاماژەیان وەرگرتووە کە هەندێکی کەمیان لە چیرۆکە قورئانیەکە وەردەگیرێن و زۆر بەشیان لەو ڕاوە و چیرۆکانە وەردەگیرێن کە لە کەلەپوری ئیسلامیدا هاتوون کە زیاتر ڕنگدانەوەی شێوە سووریانیە بە بنەڕەت یۆنانیەکەی چیرۆکە مەسیحیەکان و هەندێک چەمکیشیان لە کەلەپوری شیعایی خۆیان وەرگرتووە. ڕەنگە هەندێک ئاماژە و پەیوەندی و هەڵوێستی درامیشیان لە هەندێک کاری ئەدەبی وەرگرتوێت وەکو چیرۆکی شانۆیی ئەهل الکەهف لە نووسینی چیرۆکنووسی میسری تەوفیق الحەکیم کە ساڵی 1932 بڵاوبووەتەوە. بۆ دیاریکردنی شانۆی ڕووداوەکان و ئەشکەوتی خەوتوەکانیش شوێن ئەو پرۆپاگەندایە کەوتون کە ئەشکەوتەکە لە نزیک شاری فیلادێلفیای یۆنانی ڕۆمانی بووە کە ئێستا شوێنەوارەکانی دەکەونە ناوشاری عەمانی پایتەختی ئوردونەوە. ئەو پرۆپاگەندایەش یەکەم جار بە شێوەیەکی فۆلکلۆری گەشەی کردووە و لە سەدەی ڕابردووشدا بەڵگە و پاساوی ئارکێۆلۆجیایی بۆ ساز کرا لە هەوڵێکی هەمەلایەنەدا بۆ داگیرکردنی چیرۆکەکە لە کەلەپوری مەسیحی و ناشتنی لە خاکێکی عەرەبیدا. من دوای بینینی زنجیرەکە کەسێتی و ڕووداوە مێژوویەکانی زنجیرەکەم لەگەڵ مێژووی ڕۆمان و ناوچەکەدا بەراورد کرد، بینیم کە چەندە زنجیرەکە نەیتوانیوە چوارچێوەیەکی مێژوویی گونجاو بۆ چیرۆکە مەسیحی قورئانیەکە بسازێنێت. زیاتر لەوەش نەیتوانیوە زانیارە مێژوویەکانی لەگەڵ ڕاستیەکانی مێژوودا بگونجێنێت. بە شێوەیەک چیرۆکی زنجیرەکە لە ڕووی مێژووییەوە کۆمەڵێک هەڵەی مێژووییە و هیچی تر و ئەو کەسێتیە مێژوویانەی کە تێدا بەکار هاتوون بە تەواوی دوورن لە واقعی ئەو کەسانەوە لە مێژوودا. ئیتر دڵنیا نیم ئەو کەسەی کە چیرۆک و سیناریۆکەی نووسیوە هەر ئەوەندەی لێزانیوە یان بە مەبەست و وەکو هونەری چیرۆک و بۆ زیاتر درامیکردنی زنجیرەکە ئەو کاری کردووە و بەو شێوەیە مێژووی وەلا ناوە. بەڵام لەوە دڵنیام کە کەسانێکی زۆر لە بینەرانی زنجیرەکە وەکو سەرچاوەیەکی مێژوویی متمانەدار بۆ ئەو زنجیرەیە دەڕوارن. ئەمەش بێئاگابوونە لە فرمانی هونەر و هونەری سینەما و نەبوونی ڕۆشنبیری مێژووییە و زاڵبوونی خۆشباوەڕیە بەسەر بیرکردنەوەی زۆرێک لە خەڵکدا. ئەم لێکۆڵینەوەیە تیشک دەخاتە سەر ڕەگوڕیشەی میتۆلۆجیایی چیرۆکەکە و لەگەڵ مێژوودا بەراوردی دەکات و پەردە لا دەدات لە ڕووی ڕاستەقینەی بەهای مێژوویی زنجیرە ئێرانیەکەش. لێکۆڵینەوەکە یەکەم جار لە گۆڤاری ڕوانگە و رەخنە ژمارە 8دا بڵاوکرایەوە، بەڵام بە پێویستم زانی پەرەی پێ بدەم و وردەکاری زیاتری تێدا بکەم و
بە شێوەی پەراوێکی سربەخۆ چاپ بکرێتەوە بە هیوای ئەوەی بەشداری بکات لە بڵاوکردنەوەی هۆشیاری زانستیدا. دوای ئەوەی لێکۆڵینەوەکە لە چەند دەستگایەکی چاپ و بڵاوکردنەوەدا لە مانگی 3 ساڵی 2006ەوە بەبێ هەوڵی چاپکردنی مایەوە، ئێستا دەبێتە یەکەم ئەڵقەی بڵاوکراوەکانی سەنتەری سوهرەوەردی بۆ لێکۆڵینەوە ئاینەکان زنجیرەی لێکۆڵینەوە قورئانیەکان. چیرۆکی حەوت خەوتوەکەی ئێفێسوس. لە سەرەتاوە سەرنج بۆ ئەوە ڕادەکێشم کە ئەم چیرۆکە لەو چیرۆکانە نییە کە بتوانرێت چوارچێوەیەکی ورد و دڵنیایی بۆ دیاری بکرێت، چونکە چیرۆکەکە هیچ بەڵگە و نیشانەیەکی مێژوویی و ئارکێۆلۆجیایی لەسەر نییە و هیچ دەقێکی مێژوویی بێلاین باسی نەکردووە، بەڵکو لە بنەڕەتدا چیرۆکێکە لە چیرۆکە زۆر و زەمەندەکانی واتە مارتیرۆلۆژی کەلەپوری مەسیحی کە یەکەم جار لە هەندێک شیعر و پەخشانی سوریانیدا دەرکەوتووە، بەتایبەتی لە لای شاعری سوریانی ماریعقوبی ساروقی لە هۆنراوەیەکیدا لە بابەتی ئامۆژگاری ئاینی کە 74 بیتە و دوای مردنی خۆی کۆکراونەتەوە و دواتر لە نێو کەشکۆڵێکی 68 بەرگیدا بە ناوی تا سانکتۆروم واتە کارەکانی قدیسەکان بڵاو کراونەتەوە. دەقێکی سوریانی تێر و تەسەرتریش هەیە کە پەخشانە و دەستنووسێکی لە مۆزەخانەی بریتانیدا هەیە کە دەگەڕێتەوە بۆ سەدەی 6 زاینی و لە کۆکراوەی ئەنێکدۆتا سیریاکە واتە چیرۆکە سوریانەکاندا بڵاو کراوەتەوە و هەروەها مەتران زەکاعی واسیش وەرگێڕاوە بۆ عەرەبی و لە گۆڤاری المەجەلەة البەطریەرکیە لە دیمەشق بڵاو بۆتەوە. دواتر لە سەدەی دەهەمی زاینیدا بە گریکیش دەرکەوتووە واتە بە شێوەی دەقێکی نووسرا و لە پەراوێکی دەبەرگیدا دەربارەی ژیانی قدیسەکان ڤیتای سانکتۆروم لە بەشی 27 تەمموزدا لە نووسینی سایمۆنی کۆکەرەوە سایمۆن مێتافراستێس. دواتر گریگۆری تۆری کە خەڵکی شاری تۆر بووە لە فەڕەنسا، گریگۆری ئۆف تۆر بە لاتینی داگرشتووە لە پەراوێکیدا بە ناوی شکۆی شەهیدان بە لاتینی دیگلۆریا مارتیروم. دواتر هەر بە لاتینی لە پەراوی ئەفسانەی زێڕین گۆڵدن لیجند داڕژراوەتەوە کە زۆرترین چیرۆکی لەخۆ گرتووە دەربارەی پیاوانی مەسیحی لە کۆکردنەوە و داڕشتنی یاعقوبی ڤۆرۆژینی جاکۆبوس دیڤۆرجین کە لە بنەڕەتدا بە ناوی لەگەندا سانکتۆروم بەواتای خوێندنەوە گەلێک لەسەر قیدیسەکان و لە ساڵی 1450 زاینیەوە چاپ دەکرێت. دواتر لەلایەن ویلیام کاکستۆنەوە کراوە بە ئینگلیزی و ئەبش لە ساڵی 1483ەوە چاپ دەکرێت. هەروەها چیرۆکەکە گەلێک شێوەی تری سلاوی و ئەنگلۆنۆرمانی و هەروەها گەلێک شێوە و داڕشتنەوە و خواستنی ئاڵمانی و بریتانیایی و هیندی و چینی و گورجایی و قیبتی و یەهودی هەیە. بە شێوەیەکی گشتیش دەتوانین بڵین چیرۆکەکە لە ئەدەبیاتی ئاینی مەسیحیە و لە جۆری نووسینی مێژوویی نییە. هەندێک زانا و توێژەری ئەوروپاییش لەلایەن خۆیانەوە بە دوای ڕەگوریشەی چیرۆکەکەدا چوون بە قوڵایی کولتوری گەلانی ئەوروپایی پێشمەسیحیەتدا. من کاروبەرهەمی هەندێک لەمانەم دەست کەوتووە و لە ئەنجام و دۆژینەوەکانیان ئاگادار بووم و دواتر ئاماژە بۆ هەندێک ئەنجام دەکەم لەم بارەیەوە. لێرەشدا سەرەتا ئاماژە بۆ ئەوە دەکەم کە ئەریستۆتێلیس لە پەراوی سروشناسیەکەیدا کە ساڵی 350 پێشزایی نووسیوێتی ئاماژە بۆ چیرۆکی خەوتۆکانی ناوچەی ساردینیا دەکات کە دورگەیەکە لە دەریای سپی ناوەڕاستدا. هەرچەند ئەوانەی ئەم ئاماژەیەی ئەریستۆتێلیان باس کردووە ناوی ساردیس دەبن کە شارێک بووە لە خۆرئاوای تورکیای ئێستا لە هەمان ناوچەی ئێفێسوس، بەڵام لە وەرگێڕانە ئینگلیزیەکەی بەردەسمدا نووسراوە ساردینیا. هەروەها چیرۆکێک هەیە میتۆلۆجیای یۆنانیدا دەربارەی گەنجێک بە ناوی ئێندیمیۆن کە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ئەشکەوتێکدا خەوتووە لە چیایەکدا بە ناوی لاتمۆس کە لە خۆرئاوای تورکیادایە بەڵکو نزیکە لە ئێفێسوسەوە کە ئەم ناوچەیەش هەمان شانۆی چیرۆکە مەسیحیەکەیە دەربارەی حەوت خەوتوەکەی ئێفێسوس. واتە چیرۆکی خەوتنی ئەفسوناوی دوور و درێژ یان هەتا هەتایی لە کولتوری ناوچەکەدا پێشینەی دیێرینی هەیە. دواتر ئاماژەیەکیش بۆ پێشینەی ڕاستەوخۆی چیرۆکەکە دەکەم. ئەو دوو پێشینە یۆنانیش کە ئاماژیان بۆ کرا دەگەڕێنەوە بۆ چەند سەدەیەک پێش زاین. لەمانەوە دڵنیا دەبین کە قسەکردن لەسەر لایەنی مێژوویی و واقعی چیرۆکەکە زۆر لەوە قورسترە ئیمپراتۆرێکی بتپەرست بکەین بە سەرەتای چیرۆکەکە و ئیمپراتۆرێکی مەسیحی بکەین بە کۆتایی، بەڵکو پێشیکردنەوەی لایەنی کولتوری چیرۆکەکە هەموو قسەیەکمان لەسەر لایەنی مێژوو بە فێرۆ دەچێت،
ئەلیفبای توێژینەوەی زانستی ئەم چەمک و چیرۆکانەش ئەوەیە وەکو چەمکی هیزری لە سەرەتاوە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. قورئانیش کاتێک ئەم چیرۆکە دەگێڕێتەوە هیچ درا و زانیاری و ئاماژەیەکی مێژووی دیاریکرا و نادات بەدەستەوە و زۆر کاری لەسەر ئەوە کردووە کە بایەخی درا و ئاماژە و چوارچێوە مێژوویەکەی چیرۆکەکە و ناو و ژمارەی خەوتوەکان و هەتاکو ژمارەی ساڵانی خەوتنەکەیان کەم بکاتەوە و داوا لە خوێنەری خۆی دەکات کە بەدوای ئەو شتانەدا نەچێت بەڵکو سەرنجی خوێنە ڕادەکێشێت بۆ کرۆکی چیرۆکەکە و بەها و نرخە هێمایی و ڕۆحیەکەی. ئەوەش لایەنێکی هونەری چیرۆکە لە قورئاندا کە قورئان بە مەبەستەوە چیرۆکەکانی هەڵدەبژێرێت و بە مەبەستیشەوە چیرۆکەکە دەخاتە ڕوو. ئیتر چیرۆکەکە قورس ناکات بە ناوی کەسەکان و شوێنەکان و وردەکاریەکان، چونکە باسکردنی ئەوانە کرۆک و مەبەستی چیرۆکەکە دەشارێتەوە. بۆ نمونە لێرەدا هەرچەند سەرچاوە و چیرۆکە مەسیحیەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە خەوتەکانی ئەشکەوت 7 گەنج بوون و هەرچەند ئەم ژمارەیە باگراوند و ڕیشەی خۆی هەیە و لە شیکردنەوەی چیرۆکەکەدا ڕۆڵی هەیە، بەڵام بۆ پەیامە قورئانیەکە ئەو ژمارەیە گرنگ نییە و دەقەکە لێرەدا باس لەوە دەکات کە بێگومان خەڵک دوای بیستنی چیرۆکەکە قسەی جیاواز دەکەن دەربارەی ژمارەی خەوتوەکان. هەندێکیان دەڵێن 3 کەس بوون و هەندێکی تر دەڵێن 5 کەس بوون و هەندێکی تریش دەڵێن 7 کەس بوون. سيقولون 3 رابعهم كلبهم ويقولون 5 سادسهم كلبهم رجما بالغيب ويقولون 7 وثامنهم كلبهم. سورة الكهف آيات 22. بێگومان ئەم سێ ژمارەیە گریمانەیین و چیرۆکە مەسیحیەکان ژمارە 7 دیاری دەکەن. بەڵگەیەکی تریش لەسەر گریمانەی بوونی ئەم ژمارانە ئەوەیە کە ئەم سێ ژمارەیە پێکەوە دوا بە دوای ژمارەیی واتە متەواری عەدەدیە پێک دەهێنن 3 5 7 کە هەر ژمارەیەک دوی زیاترە لە پێشخۆی. لێرەدا دەقەکە هەرچەند ژمارە 7 ڕەت ناکاتەوە و تەنها دوو ژمارەی پێشوو 3 و 5 ڕەت دەکاتەوە و ناوزەدیان دەکات بە ڕەجمەن بالغەیب، بەڵام هیچ ژمارەیەک لەم بارەیەوە بۆ قورئان گرنگ نییە. قل ربي أعلم بعدتهم. لێرەوە دەتوانم بڵێم ڕۆشنبیری ئاینی بێ ئەمەکە بۆ بیری ئاینی کاتێک هەوڵ دەدات چوارچێوەی مێژووی بۆ چیرۆکە ئاینیەکان بسازێنێت، چونکە چیرۆکی ئاینی بۆ تۆمارکردنی مێژوو نییە. هەر کاتێکیش ڕۆشنبیری ئاینی هەوڵیدا بۆ گونجاندنی چیرۆکی ئاینی لەگەڵ مێژوودا ئەوە تووشی شۆکی قرس دەبێت، چونکە دەیەوێت یاسای چیرۆکی ئاینی بگۆڕێت، چونکە دەیەوێت چیرۆکێکی ئاینی گەرموگوڕ بگۆڕێتەوە بە ڕووداوێکی مێژووی سارد و سڕ، چونکە دەیەوێت هیوا بگۆڕێتەوە بێهیوایی. لە ڕاستیدا ئەم چیرۆکە لەگەڵ چەندین چیرۆکی تردا لە پەراوێزی بیرباوەڕی زیندووبوونەوەدا هاتوۆتەکایە و ڕەگوڕیشەی لەو دەریا بێبنەدایە و لوتکەکەشی بۆ سەرماندنی ئەو بیرباوەڕەیە. بۆیە لە چیرۆکە مەسیحیەکە و لە چیرۆکە قورئانیەکەشدا کرۆک و واتای چیرۆکەکە سەلماندنی زیندووبوونەوەی مرۆڤە لە پاشمردن، واتە مێژووی چیرۆکەکە لەگەڵ مێژووی بیرباوەڕی زیندووبوونەوەدایە، نەک مێژووی ئیمپراتۆرە ڕۆمانیەکان، بەڵکو ئەمانە تەنها گۆزەیەکی تازەن بۆ شەرابێکی کۆن. چیرۆکە ئیسلامیەکەی خەوتەکانی ئەشکەوت لە زنجیرەی سینەمایی ئێرانی پیاوەنی ئەنجلوسدا نمایشکرا و کرایە بوارێکی گفتوگۆ و ئاشنابوونی نێوان ئیسلام و ئاینی مەسیحی. لێرەدا سەرەتا بەراوردێک دەکەین لە نێوان زانیاری مێژوویەکانی زنجیرەکە لەگەڵ واقعی مێژووی. پوختەی چوارچێوی مێژووی زنجیرەکە بەم شێوەیە. گوایە سەرەتای چیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیمپراتۆری ڕۆمانی هادریان. دیۆکلیتیانیش هاوچەرخی ئەو بووە و تەنها فەرمانڕەوای شاری فیلادلفیا بووە واتە عەمانی ئێستا. هەروەها ماکسیمیلیانیش هەر لە فیلادلفیا گەورەی ڕاوێژکارانی دیۆکلیتیان بووە، جگە لەوەی زاوای دیۆکلیتیان بووە و مێردی هێلینی کچی ئەو بووە. 5 کاربەدەست و سەرکردەی سەربازیش لەگەڵ ماکسیمیلیاندا بە پەنامەکی مەسیحی بوون و وازیان لە ئاین ڕۆمانی هێناوە کە یەکێکیان پزیشکی کۆشک بووە بە ناوی تیلمیخا. ئەو ساڵی کە هادریان خۆرهەڵات بەسەر دەکاتەوە، دیۆکلیتیان کە فەرمانڕەوای فیلادلفیا بووە خۆی ئامادە دەکات بۆ پێشوازیکردنی و شار دەڕازێنێتەوە و بۆ ئەوەش کە هیچ ئاژاوەیەک لەلایەن مەسیحیەکانەوە بەرپا نەکرێت دەکەوێتە بەندکردن و سەرکوتکردنی مەسیحیەکانی شارەکە. بەڵام لە بەرامبەر هادریاندا ماکسیمیلیان و 5 هاوڕێکەی بیرباوەڕی خۆیان ئاشکرا دەکەن و هادریان سووک دەکەن. دواتر لە بەندیخانەش ڕزگاریان دەبێت و پەنا دەبەن بۆ ئەشکەوتێک بە ناوی ئەنجلوس نزیک گوندێک بە ناوی ڕەقیم لە نزیک فیلادلفیا. شوانێکیش بە ناوی ئەنتۆنیوس دەبێتە هاوڵ و هاوچارەیان. دوای ئەوەی کە خەوی ئەفسوناویان لێ دەکەوێت و دوای ئەوەی کە هەر کەسێک بچێتە ناو ئەشکەوتەکەوە بە پرتاو ڕادەکاتە دەرەوە، دیۆکلیتیان ناچار دەبێت کە دەرگای ئەشکەوتەکە بە دیوار بگرێت.
بەڵام ئەم دیوارە دوای مانگێک لا دەبرێت و دەرگای ئەشکەوت بە واڵایی دەمێنێتەوە. اینجا گوایە دیوکلیتیان 20 ساڵ دوای ئەو ڕووداوە بەدەوام دەبێت لە فەرمانڕەوایی فیلادلفیادا تا کودەتای بەسەردا دەکرێت و دەکوژرێت. اینجا 300 ساڵ دوای خەوتنەکەیان و لە سەردەمی تیۆدۆسیوسدا بە ئاگا دێنەوە. گوایە مەڵبەندی تیۆدۆسیوس هەر شاری فیلادلفیایە. دوای ئەوەی بە ئاگا دێنەوە ماکسیمیلیان ڕوو دەکاتە فیلادلفیا بۆ کڕینی نان بۆ خۆی و هاوڵەکانی. جگەلەوەی بە دیمەنی گۆڕاوی شارەکە و خەڵکەکەی سەرسام دەبێت، ئەو دراوەش کە پێیەتی دراوی سەردەمی هادریانە بەمەدا لێ دەکەونە گومانەوە و ڕاپێش دەکرێت بۆ لای دادوەر تا لە کۆتاییدا بڕوا بە بەسەرهاتەکەی دەکەن و تیۆدۆسیوس و کاربەدەستان و خەڵکی شار بەرەو ئەشکەوتەکە دەڕۆن و هاوڕێکانیشی دەبینن. ئەوە شوانەیەکی ڕوون و ئاشکرا دەبێت بۆ خەڵکەکە لەسەر زیندووبوونەوە. بێگومان ئەم چیرۆکە بە شێوەیەکی گشتی لەسەر بنەمای چیرۆکە مەسیحیەکە بنیادنراوە، بە تایبەتی شێوە سوریانی و یۆنانیەکەی، چونکە ناوی حەوت پەسەکە لە زنجیرەکەدا بەگشتی بە شێوەی ناوەکانی چیرۆکە یۆنانیەکە و هەندێک شێوەی چیرۆکە سوریانیەکە هاتوون، بە تایبەتی ناوی ئەنتۆنیوس کە لە دەقە یۆنانیەکەی میتافراستێس و هەندێک شێوەی چیرۆکە سوریانەکەدا ناوێک هاتووە بە شێوەی ئەنتۆنینۆس. هەروەها لە شێوەی سوریانی و یۆنانیدا ناوی ئەو چیایی کە ئەشکەوتەکەی تێدا بووە بە شێوەی ئەنخیلۆس هاتووە. هەروەها سەبارەت بە ناوی ماکسیمیلیانیش ئەوە لە زمانی گریکی داوایە، ئەگەرنا لە زمانی لاتینیدا دەوتێت ماکسیمیان. بەڵام لە لایەکی ترەوە چیرۆکی زنجیرەکە لە زۆر لایەنی بنەڕەتیەوە جیاوازە لە هەموو چیرۆکە مەسیحیەکان. چیرۆکە مەسیحیەکان کە ڕەسەنایەتیان هەیە، چونکە چیرۆکەکە لە بنەڕەتدا چیرۆکێکی یۆنانی مەسیحیە، بەگشتی لەسەر ئەوە ڕێککەوتون کە ئەو حەوت کەسە حەوت گەنجی مێردمنداڵ بوون و خانەدان و ڕۆمانی بوون لە شاری ئێفێسوس کە شوێنەوارەکانی دەکەونە نزیک شاری سەلجوق واتە ئایاسۆلوک لە ئێستەدا لە خۆرئاوای تورکیا. یەکێک لەوانە ماکسیمیلیان کە بەپێی هەندێک دەق کوڕی بەڕێوەبەری کۆشک بووە و خۆی تەنها مێردمنداڵێک بووە. اینجا ساڵی 250 زاینی ئیمپراتۆری ڕۆمانی دەکیوس یاخود دەکیانوس یەکەم هێرشی ئازاردان و چەوساندنەوەی ڕێکخراو دەست پێ دەکات دژی مەسیحیەکان. بۆ ئەوەش سەردانی چەند شارێک دەکات تا دێتە شاری ئێفێسوس. لەوێ ئەو حەوت گەنجە دەهێنرێنە بەردەستی، ئەوانیش ناترسن و بیرباوەڕی خۆیان ئاشکرا دەکەن، بەڵام دەکیوس کە دەبینێت گەنجن و خانەدانن مۆڵەتیان دەداتێ بۆ بیرکردنەوە و پەشیمان بوونەوە. بەڵام ئەوان سوود لە مۆڵەتەکە دەبینن و پەنا دەبەن بۆ ئەشکەوتێک نزیک شاری ئێفێسوس. پاشان دەکیوس دەگەڕێتەوە بۆ شاری ئێفێسوس و هەواڵێن دەپرسێت تا شوێنەکەیان بدۆزێتەوە و دەرگای ئەشکەوتەکە بە بەردی گەورە یان بە دیواری بەد دەگرێت بۆ ئەوەی ببێتە گۆڕ بۆیان، تا دوای تێپەڕبوون نزیکەی 200 ساڵ و لە سەردەمی ئیمپراتۆری مەسیحی تیۆدۆسیوسی دووەم کەسێک لەو ناوچەیە دەیەوێت بەردی دەرگای ئەشکەوتەکە بەکاربهێنێت بۆ خۆی و بەردەکان لا دەدات و ئەو هەوایەکی تازە لێیان دەدات و بەوە بە ئاگا دێنەوە. دوای ئەوە یەکێک لەوان بە ناوی یەملیخوس یان ناوێکی تر دەڕوات بۆ شاری ئێفێسوس تا ئاشکرا دەبێت. لە کۆتاییشدا ئوسقوفی شاری ئێفێسوس و فەرمانڕەوای ئەو شارە و کۆمەڵێک خەڵک دەچن بەرەو ئەشکەوتەکە و دەنێرن بە دوای ئیمپراتۆر تیۆدۆسیوسدا کە لە کۆنستانتینۆپۆلیسی پایتەخت بووە واتە ئیستەنبول. اینجا بەپێی زانیاریە مەسیحیەکان ئەوە لە ساڵی 38 فەرمانڕەوایی تیۆدۆسیوسدا بووە واتە ساڵی 446 زاینی. بەپێی ئەمەش لە ساڵی 250 زاینیەوە کە ساڵی بوونی دەکیانوسە لە ئێفێسوس تا ئەم کاتە دەکاتە 196 ساڵی ڕێک واتە نزیکەی 200 ساڵ. ئەوەی مێژوویە لەم چیرۆکە مەسیحیەدا ئەوەیە کە لە واقعدا ئیمپراتۆر دەکیوس یەکەم بەرنامەی ئازاردانی مەسیحیەکانی لە هەموو لایەکدا پیادە کرد، ئەوەش لە ساڵی 250 زاینیدا واتە لە دووەم ساڵی دەست بەکاربوونیدا. تا ساڵی 251 زاینی لەبەرەی جەنگدا لەگەڵ گۆسیەکان لە باکوور بریندار دەبێت و تیادەچێت. ئەوەش مێژوویە کە ئیمپراتۆر تیۆدۆسیوسی دووەم لە تەمەنی 7 ساڵیدا دەبێتە ئیمپراتۆر، بەڵام فەرمانڕەوا و سیاسەتمەداری ڕاستەقینە خوشکە گەورەکەی دەبێت بە ناوی پولکێریە. ئەم خوشکە ڕەبەنە تیۆدۆسیوس پەروەردە دەکات لەسەر باوەڕی مەسیحی و کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر ئیمپراتۆری لاو. بۆیە لە ماوەی 42 ساڵی فەرمانڕەواییدا تیۆدۆسیوس ئیشێکی زۆر بۆ ئاینی مەسیحی دەکات. ئەم خوشکە بە ناوی ئیمپراتۆرەوە بڕیاری دەردەکەت جی جوولەکە و بتپەرستان و مسقۆفان، ئەمەش واتە هەدەینکی جیاواز. هەر بە ئاماژەی ئەو کۆششی ئوسقوف کیریلی ئەلێکساندریایی مەسیحیەکان لە میسر بە تایبەتی لە ئەلێکساندریا واتە ئەلیسکەندەریە ژنە فەیلسوفی نامەسیحی پلۆتینی و یەکەم ژنە میکانیکا ماتماتیکا ناس هیپاتیا یاخود هیپاشیا
ژنە فەیلسوفی نامەسیحی پلۆتینی و یەکەم ژنە میکانیکا ماتماتیکاناس هیپاتیایان کوشت کە ئەوەش سەرەتایەکی داڕوخانی بنیادی فکر و فلسفەی ئەلێکساندریا بوو. هەر لە سەردەمی تیۆدۆسیوسدا دوو کۆنگرەی گرنگی مەسیحی دەگیرێن. یەکەمیان کۆنگرەی یەکەمی ئێفێسوس لە ساڵی 431 زاینیدا بۆ ساختکردنەوەی ئەوەی کە مەسیح یەک سروشتی خوای مرۆیی هەیە بە یەکگرتووی. ئیتر باوەڕی نێستۆریوس ئوسقوفی کۆنستانتینۆپۆلیس بەوەی کە مەسیح سروشتێکی خوایی و سروشتێکی مرۆیی جیاوازی هەبووە بە بیدعە و هەرتەقە دادەنرێت و نێستۆریوس لە پەرژینی کلێسا وەدەردەنرێت. ئەمەش هەمووی بە ئاماژە و سیاسەتی خوشکە گەورەکەی. دووەمیان کۆنگرەی دووەمی ئێفێسوس لە ساڵی 449 زاینیدا بۆ بڕیاردان لەسەر باوەڕی ئوتیخا کە باوەڕی وابوو کە لایەنی خوایی لە مەسیحدا زاڵ بووە بەسەر لایەنی مرۆییدا و پێش جەستەی مەسیح تەنها تەرماییەک بووە کە ئەمەش پێچەوانەی باوەڕی مەسیحی ئۆرتۆدۆکسی بوو بەوەی کە لایەنی خوایی و لایەنی مرۆیی لە مەسیحدا یەکیان گرتووە بەبێ تێکەڵبوون و گۆڕان. ئیتر ئوتیخا ناچار بە پەشیمانی کرا و باوەڕی ئۆرتۆدۆکسی چەسپێنرا. واتە لە ڕاستیدا تیۆدۆسیوس و خوشکەکەی دەستیان هەیە لە ساختکردنەوەی بەندەکانی باوەڕی مەسیحیدا. بەڵام جگە لەمانە ڕەگەزەکانی تری چیرۆکەکە ڕەگەزی چیرۆکن و بەڵگەی مێژووییان لەسەر نییە. لەگەڵ ئەوەشدا کە چیرۆک مەسیحیەکە پێشەنگە و ڕەسەنە لە بوارەکەی خۆیدا، بەڵام نووسەری چیرۆکی زنجیرە ئێرانیەکە ئەو چیرۆکەی لە سندلایەکەوە شێواندووە. پێش هەموو شتێک ناوی دەکیانوسی لەگەڵ دیۆکلیتیانوسدا تێکەڵ کردووە و پەردەی داوە بەسەر ڕۆڵی دەکیانوسدا واتە دەکیوس. هەرچەند هەندێک جار لە زنجیرەکەدا ناوی دەقیانوسیش دەبرێت وەکو ئەمەژەیەک بۆ دیۆکلیتیانوس. پێدەچێت نووسەری چیرۆکی زنجیرەکە وای زانی بێت دیۆکلیتیانوس ناوە واقعیەکەیەتی و دەقیانوس ناوە کەلەپورەکەیەتی. بێگومان ئەو نووسەرە ناوی دێسیوسیشی بینیوە لە سەرچاوەکاندا، بەڵام لەبەر ئەوەی ئێستا وشەکە لە ئینگلیزیدا بە دێسیوس دەخوێنرێتەوە ئاوڕی لێ نەداوەتەوە، بۆیە بە دێسیوس ناوی دەبات و وەکو ئیمپراتۆرێکی جیاواز ئاماژەی بۆ دەکات. اینجا کاتێک لە چیرۆکە مەسیحیەکەدا ناوی ماکسیمیلیان یان ماکسیمیان هاتووە، ئەمەی تێکەڵ کردووە لەگەڵ ماکسیمیلیانی هاوکاری دیۆکلیتیانوسدا، بەڵام کورتگوتنی هەموو سمێڵسوورێک هەمزاغانیە، هەموو ماکسیمیلیانێکیش ماکسیمیلیانی هاوکار و هاوبەشی دەسەڵاتی دیۆکلیتیان نییە. جگەلەوەی کە پاڵەوانانی چیرۆکەکە کۆمەڵێک گەنجی تازە پێگەیشتوو بوون و کاربەدەست و فەرمانڕەوا نەبوون. اینجا زنجیرەکە دیۆکلیتیان و ماکسیمیلیان دەکاتە فەرمانڕەوایەکی ناوخۆیی و لاوەکی بۆ شارۆچکەی فیلادلفیا، ئەوەش لە سەردەمی ئیمپراتۆر هادریاندا. لە کاتێکدا واقعەکە بەم جۆرەیە. لێرەشدا پشت دەبەستین بە ئینسایکلۆپیدیای بریتانیایی و هەندێک سەرچاوەی متمانەداری تر. هادریان 24 کانونی دووەمی ساڵی 76 زاینی لەدایک بووە. دەی تەمموزی ساڵی 138 زاینی مردووە. ساڵانی 117 بۆ 138 زاینی ئیمپراتۆر بووە. لە سەردەمی هادریاندا هەندێک ئازادانی مەسیحی هەبووە و هەندێک شەهید هەبوون لە سەردەمی ئەودا، بەڵام شایانی باس نییە بەتایبەتی لە چاو ئەو ئازاردانە سەرتاسەرەی کە دەکیوس و دیۆکلیتیان بەرپایان کرد. سەرچاوە مێژووی و هەتاکو مەسیحیەکانیش ئاماژە ناکرد بۆ ئازادانی مەسیحیەکان لە فیلادلفیا و لە سەردەمی هادریاندا، بەڵکو بوونی ژمارەیەکی بەرچاو لە مەسیحی لە فیلادلفیا و لەو سەردەمەدا جێگومانە. شایانی باسە کە هادریان ناوچەی ئوردونی بەسەر کردوێتەوە و دەوروبەری ساڵی 130 زاینی چووەتە شاری جەڕەش لە باکووری فیلادلفیا و لەوێ پێشوازیەکی گەرمی لێکراوە و شارەکەی بۆ ڕازاوەتەوە و تاقی سەرکەوتن واتە قەوس النەسر دروست کراوە بۆ پێشوازیکردنی. بەهۆی ئەوەشەوە شارەکە لە ڕووی بیناسازیەوە پێشکەوتووە. ئەو کاتە شاری جەڕەش گەورەتر و گرنگتر بووە لە فیلادلفیا و ئێستش شوێنەوارەکانی زۆرتر و بەبایەخترن، بەڵام هیچ قسە و باسێک لەسەر پێشوازیکردنی هادریان لە فیلادلفیا نییە. بەڵام کێشەی هادریان لەگەڵ جوولەکەدا بووە، چونکە هادریان بڕیارێکی دەرکرد بە قەدەغەکردنی هەموو جۆرە شێواندنێکی سروشت و شێوەی مرۆڤ. جا لەبەر ئەوەی ئەمە خەتەنەکردنی جوولەکەشی دەگرتەوە، جوولەکە هەندێک شۆڕش و ڕاپەڕینیان بەرپا کرد، بەڵام سەرنجامی ئەوە وێرانبوونی ئورشەلیم و تیاچوونی نزیکەی میلیۆنێک مرۆڤ بوو. دەکیوس ساڵی 201 زاینی لەدایک بووە. لە حەزیرانی ساڵی 250 زاینیدا لە جەنگدا بریندار بۆ کوژراوە. لە نێوان ساڵانی 249 بۆ 250 زاینیدا ئیمپراتۆر بووە، واتە تەنها نزیکەی 3 ساڵ.
لە نێوان هادریان و دەکیوسدا 90 ئیمپراتۆر هەیە. پێش دەکیوس لێرە و لەوێ و پچر ئازاری مەسیحیەکان دراوە، بەڵام دەکیوس بۆ یەکەم جار بەرنامەیەکی سەرتاسەری بۆ لەناوبردنی خودی ئاینی مەسیحی دانا. ئەوەش یان وەکو ڕق و تۆڵەیەک لە ئیمپراتۆر فیلیپوسی عەرەبی فیلیپ the Arabian کە لە پێش دەکیوسدا بوو لەگەڵ مەسیحیەکاندا باش بووە تا لە کۆتاییدا دەکیوس کودەتای بەسەردا دەکات و دەیکوژێت، یان وەکو چاکسازی و نوێکردنەوەیەک وە کۆمەلگای ڕۆمانی لە ڕێگەی زیندوکردنەوەی ئاینی ڕۆمانی ڕەسەنەوە بەبێ دەرکردنی ئەو بارودۆخە نوێیی کە هاتووەتە کایە، واتە کەسێکی تیۆری بووە. هەندێکیش دەڵێن هەرخۆی کەسێکی درندە و ڕق بووە، هەندێکی تریش تەنها بە ئامانجێکی سیاسی لێکی دەدەنەوە. دیۆکلیتیان 22 کانونی یەکەمی ساڵی 245 زاینی لەدایک بووە، لە 3 کانونی یەکەمی ساڵی 316 زاینیدا مردووە. لە نێوان هادریان و دیۆکلیتیاندا 35 ئیمپراتۆر هەیە، چونکە دیۆکلیتیان لە نێوان ساڵانی 284 زاینی بۆ 305 زاینیدا ئیمپراتۆر بووە. ئەوەش واتە لە نێوان مردنی هادریان و دەست بەکاربوونی دیۆکلیتیاندا 146 ساڵ هەیە. لە کاتێکدا لە زنجیرەکەدا کراون بە هاوچەرخی یەکتر. هەروەکو دیۆکلیتیان تەنها فەرمانڕەوایەکی فیلادلفیا نەبووە، بەڵکو ئیمپراتۆر و کایسەر و ئۆگەستوس بووە و چەندین نازناوی تریشی هەبووە. پایتەختەکەشی لە خۆرهەڵاتی ئیمپراتۆرەتیدا بووە لە شاری نیکۆمیدیا، واتە شاری ئیزمیتی ئێستا لەسەر دەریاچەی مەرمەرا لە تورکیا. دیۆکلیتیان بۆ بەڕێوەبردنی ئیمپراتۆرەتیەکی پانوپۆر و بۆ ڕێگرتن لە هەموو دووبەرەکیەک ساڵی 285 زاینی ماکسیمیلیانی کردە ئیمپراتۆری بەشی خۆرئاوا کە مەڵبەندەکەی شاری میلان بوو لە باکووری ئیتالیا. بەم شێوەیە هەردووکیان ئیمپراتۆر بوون و هەرگیز ماکسیمیلیان فیلادلفیای نەبینیوە. دواتریش دیۆکلیتیان دوو ئیمپراتۆری هاوکاری تری دانا، ئەوەش لە ساڵی 293 زاینیدا کە نازناوی کایسەری بە دوو سەرکردە بەخشی، گالێریوس کە لە بنەڕەتدا شوانێکی نەخوێندەوار بووە لەگەڵ کۆنستانتیوس. مەڵبەندی گالێریوس لە سیرمیوم واتە سێربیای ئێستا بوو، کۆنستانتیوسیش لە تریێری ئێستا لە ئەڵمانیا. ئەمەش پێی دەوترا ڕژێمی چوارەکی نظام ڕووباعی کە بە چوار دەسەڵاتدار ئیمپراتۆرەتی بەڕێوە دەبرا، بەڵام دەسەڵاتی بنەڕەتی دیۆکلیتیان بوو. دیۆکلیتیان لە خۆرهەڵاتی ئیمپراتۆرەتی فەرمانڕەوایی دەکرد تراکیا واتە ئاسیای ناوەڕاست و بولگاریا و یۆنان لە ئاسیا بەتایبەتی سووریا و میسر. بەشی ماکسیمیلیانیش بریتی بوو لە ئیتالیا و باکووری ئەفریقا. بەشی گالێریوسیش ناوچەکانی سەر ڕووبەری دانوب، بەشی کۆنستانتیوسیش وڵاتی گالیا واتە فەڕەنسا و دەروبەری بریتانیا و ئیسپانیا. اینجا دەربارەی خزمەتی و ژنوژنخوازی نێوان ئەم چوار کەسە بەم جۆرەیە. گالێریوس ڤالێریای کچی دیۆکلیتیانی مارە کرد و کۆنستانتیوس سیۆدۆرای زرکسی ماکسیمیلیانی مارە کرد، دوای ئەوەی کە کۆنستانتیوس دەستبەرداری هێلینای ژنی یەکەمی بوو کە دایکی ئیمپراتۆرێکی دواترە بە ناوی کۆنستانتینی گەورە کۆنستانتین the Great کە دواتر ماکسیمیلیان کچە بچووکەکەی واتە فاوستا دەداتە ئەم کۆنستانتینە. ئیتر ئەوەی لە زنجیرەکەدا هاتووە کە ماکسیمیلیان مێردی هێلینی کچی دیۆکلیتیان بووە، ئەمە لە مێژوودا هیچ باسێکی نییە. لە ڕووی ڕسمیشەوە دیۆکلیتیان ماکسیمیلیان دەکاتە کوڕی خۆی، هەروەکو گالێریوسیش بە کوڕی خۆی دادەنێت، ماکسیمیلیانیش کۆنستانتیوس دەکاتە کوڕی خۆی. بێگومان سەردەمی دیۆکلیتیان سەردەمی دوا ئازاردانی سەرتاسەری مەسیحیەکانە لە مێژووی ڕۆمانیدا. هەرچەند لە زۆربەی سەردەمی دەسەڵاتی ئەودا مەسیحیەکان ئازادیکی زۆریان هەبووە و لەو ماوەیەدا ئاینی مەسیحی زۆر پێشکەوتووە بە پێی گوتەی مێژونووسی کلێسا یوسێبیوسی کەیساریە لە سەدەی 4 زاینیدا، بەڵام لە کۆتاییدا بەهۆی کۆمەڵێک هۆکاری جۆرە جۆرەوە بڕیاری سەرکوتکردنی مەسیحیەکان دەدرێت لە هەموو لایەکدا. لەو هۆکارانە لە پێشەوە کاریگەری گالێریوس کە شوێنکەوتەیەکی دەمالگیری ئاینی ڕۆمانی کۆن بووە، کاریگەری هەندێک فەیلسوفی بەرهەڵسکاری مەسیحیەت وەکو فەیلسوفی یۆنانی پلۆتینی، پۆرفیریوس و هەندێک فەرمانڕەوای وەکو هێرکۆلیس و هەروەها ترس لە یاخیبوونی سوپاکان بەهۆی پاڵنەرە مەسیحیەکەوە. هەروەها ڕەنگە مەسیحیەکانیش هەندێک ئاژاوایان نابێتەوە. جا لە نیکۆمیدیا کۆ دەبنەوە و ئەو فەرمانە لە ساڵی 302 زاینیدا دەردەکەن. هەروەها ساڵانی 303 تا 304 زاینی 3 فەرمانی هاوشێوەی تر دەردەچێت. هەرچەند گوایە دیۆکلیتیان سوێندی خواردووە دەبێت خوێنی تێدا نەڕژێت و تەنها ڕوخاندنی کلێسا و پەرتوو بڵاوکردنەوەی کۆمەڵە مەسیحیەکان بێت بە شێوەیەک نەتوانن شانازی بکەن بە بیرروباوەڕی خۆیانەوە، بەڵام ئەم سوێندە ڕەچاو نەکراوە و لە هەموو لایەکدا خوێن ڕژاوە.
بەڵام لێرەشدا ئاماژەی تایبەتی بۆ فیلادلفیا نەکراوە. تەنها ئەوە نەبێت کە ئێستا لە شاری عەمان کلێسایەک هەیە کە پێی دەوترێت کلێسای قدیس ئەیلیان کە خەڵک دەڵێن لە سەردەمی دیۆکلیتیاندا شەهید بووە. بەڵام لە زنجیرەکەدا تەنها لە فیلادلفیا ئەو شەپۆلی سەرکوتکردنە هەبووە. هەندێک سەرچاوەش ئاماژە بۆ میسر دەکەن کە لەژێر دەسەڵاتی ڕاستەوخۆی دیۆکلیتیاندا بووە و مەسیحیەکانی ئەوێ تووشی ئازار و ئەشکەنجەیەکی ترسناکتر بوون. اینجا ئاشکرایە کە هیچ سەرچاوەیەکی نەمەسیحی و نەمێژویی چیرۆکی حەوتخەوتۆکەی نەبەستوێتەوە بە سەردەمی دیۆکلیتیانەوە و لێکچوونی ناوی دیۆکلیتیانوس و دەکیانوس یاخود دقلتیانوس و دەقیانوس تەنها لێکچوونێکی ڕۆڵەتیە کە نووسەری چیرۆکی زنجیرەکەی خستووەتە هەڵەوە لە کاتێکدا دوو ئیمپراتۆری جیاوازن و 14 ئیمپراتۆریش لە نێوانیاندا هەبوون. دیۆکلیتیان بەهۆی نەخۆشیەوە پێش وادەی خۆی پیر دەبێت و توانای بەڕێوەبردنی نامێنێت، بۆیە بڕیار دەدات بە شێوەیەکی ئاسایی واز لە دەسەڵات بهێنێت و بەجێ بهێڵێت بۆ ئەوانی تر. بۆیە لە 1 مایسی ساڵی 305 زاینیدا واز لە دەسەڵات دەهێنێت و پاشان دەچێت بۆ شاری سالۆنا کە زێدی خۆی بوو لەسەر کەناری دەریای ئەدریاتیکی و لەوێ لە کۆشکێکی خۆیدا گۆشەنشین دەبێت تا لە 3 کانونی یەکەمی ساڵی 316 زاینیدا بە شێوەیەکی سروشتی و بەبێ هیچ کێشەیەک دەمرێت. بێگومان هەر ئەو کاتەی کە واز لە دەسەڵات دەهێنێت مەسیحیەکانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی ڕاستەوخۆی ئەو ڕزگاریان دەبێت لە ئاشکەنجەدا. بەڵام لە خۆرئاوا کە گالێریوس لە دەسەڵاتدا دەمێنێتەوە جگەلەوەی جێی دیۆکلیتیانیش دەگرێتەوە لە خۆرهەڵاتدا تا 7 ساڵیش دوای وازهێنانەکەی دیۆکلیتیان گالێریوس بەرنامەی ئەشکەنجەدان هەر بەڕێوە دەبات تا لە ساڵی 311 زاینیدا بەکاری هەڕەشەی کۆنستانتینی گەورە و ماکسیەنتیوس ڕایدەوەستێنێت. لەبەر ئەوە بە بۆچوونی هەندێک ئەوەی دراوەتە پاڵ دیۆکلیتیان لە بابەتی ئازاردانی مەسیحیەکان دەبێت بدرێتە پاڵ گالێریوس. دوای دیۆکلیتیان گالێریوس و کۆنستانتیوس لە دەسەڵاتدا دەمێننەوە بە پلەی ئۆگەستوس. گالێریوس لە ساڵانی 305 بۆ 311 زاینیدا، کۆنستانتیوس لە ساڵانی 305 و 306 زاینیدا. بەڵام ماکسیمیلیان دیۆکلیتیان ناچاری دەکات کە هەر لەگەڵ ئەودا واز لە دەسەڵات بهێنێت. لە کاتێکدا لە زنجیرەکەدا سەرنجامی دیۆکلیتیان زۆر جیاوازە و نووسەری چیرۆکەکە لەوەدا تەنها پشتی بە خەیاڵی بە پیتی خۆی بەستووە کە بەپێی زنجیرەکە دیۆکلیتیان 20 ساڵ دوای ئازادانی مەسیحیەکان لە دەسەڵاتدا دەمێنێتەوە تا لە کودەتایەکدا بەدەستی ڕکەبەرێکی خۆی دەکوژرێت. ماکسیمیلیان ناسراو بە ماکسیمیان هێرکولیوس لە 21 تەموزی 250 زاینیدا لە بنەچەیەکی شوانکارە و بێناونیشان لە سیرمیوم واتە سێربیا لەدایک بووە. جەنگاوەرێکی ئازا و بەجەرگ و لە هەمان کاتدا دڕق و درندە بووە. لە سوپادا جەماوەرێکی فراوانی هەبووە، بۆیە دیۆکلیتیان بۆ خۆلادان لە یاخیبوونی جەنگاوەران و بۆ سوودبینی لە توانە جەنگیەکانی بۆ سەرکوتکردنی دوژمنان لە 285 زاینیدا کردی بە هاوکار لە دەسەڵاتدا بە ناوی کایسەر. دواتر لە 1 نیسانی 286 زاینیدا نازناوی ئۆگەستوسی دەداتێ، هەروەکو بە کوڕی خۆشی ڕایدەگەیەنێت. نازناوی هێرکولیوسیشی پێدەبەخشێت وەکو ئاماژەیەک بۆ ئەو چیرۆکەی کە لە میتۆلۆجیای ڕۆمانیدا هەیە دەبارەی ئەو یارمەتیەی کە هێراکل واتە هێرەقل پێشکەشی جوپیتەری باوکی کرد لە دواجەنگیدا دژی زەبەلاحەکان واتە تیتانەکان. لێرەدا هێراکل شێوەی گریکی ناوەکەیە و هێرکول شێوە ڕۆمانی واتە لاتینەکەیەتی. بنەڕەتی وشەکەش لە گریکیدا بریتە لە هێراکلیۆس واتە شکۆی هێرا. ئاشکرایە کە ئەو کاتەی دیۆکلیتیان لە خۆرهەڵات مسیحیەکان سەرکوت دەکات لە هەرێمەکانی خۆرئاواژدا ماکسیمیلیان هەمان بەرنامە پیادە دەکات، بۆیە مەسیحیەکان ڕقیان لە ماکسیمیلیانیش دەبێتەوە و بە دوژمنێکی ئاینی مەسیحی دادەنێن. هەتاکو دەڵێن جارێک فەرمان دەدات بە باڵێک لە سوپاکەی کە باڵی فیڤاییەکان واتە سەر بە شاری فیڤسی یۆنانی بوون کە مەسیحیەکانی ئەو شوێنەی ئێستا پێی دەوترێت سان بێرناردی گەورە لە چیاکانی ئاڵبدا لەسەر سنووری ئیتالیا سویسرلاند کوشتار بکەن، بەڵام ئەو باڵە لە سوپاکەی لە خۆیاندا مەسیحی بوون و بەگوێیان نەکردووە، بۆیە لە ناوچەی ئەگاونوم واتە سان مۆریس لە هەرێمی ڤالەیسی سویسرلاندی ئێستا بە هەموو سوپاکەیەوە دەکەونە گیانی ئەو باڵە لە سوپاکەی تاکە مەکیانە دەمێنێتەوە ئەوانەی سەر دەبڕن. ئەم چیرۆکەش هیچ دوور نییە لە سروشتی ماکسیمیلیانەوە، لەبەر ئەوە هەرگیز ناگونجێت ئەو ماکسیمیلیانە تازەلاوەی کە ناوی هاتووە لە چیرۆکی حەوتخەوتۆکەدا ئاماژە بێت بۆ ئەم ماکسیمیلیانەی کە هاوڵ و هاوکاری دیۆکلیتیان بۆ لە دەسەڵاتدا، چونکە مەسیحیەکان خۆیان هەردوو ماکسیمیلیانی شەهید و پیرۆز و ماکسیمیلیانی نەفرەت لێکرا و دەناسن و ناکرێت لیان تێکەڵ ببن، بەڵام لە زنجیرەکەدا ئەم دوو کەسێتیە تێکەڵ کراون. اینجا با بزانین سەرنجامی ماکسیمیلیان چۆنە.
کاتێک لە 1 مایسی ساڵی 305 زاینیدا دیۆکلیتیان دەست لە کار دەکێشێتەوە و گۆشەنشین دەبێت، ماکسیمیلیانیش ناچار دەکات کە واز لە دەسەڵات بهێنێت لە هەمان بەروەردا. بۆیە ماکسیمیلیانیش سەرەتا ژیانێکی سەربەخۆی لە لوکانیا لە باشووری ئیتالیا دەست پێ کرد، بەڵام لەبەر ئەوەی شاری ڕۆما لە سەردەمی دیۆکلیتیاندا کرابووە هەرێمێکی لاوەکی و لەبەر ئەوەش ڕژێمی قورسی گالێریوس لە باج و سەرانەدا ئیتالیا و ڕۆماشی گرتبووەوە، لەبەر ئەوانە لە ساڵی 306 زاینیدا ئەنجومەنی پیرانی ڕۆما ماکسیانتیوسی کوڕی ماکسیمیلیانیان کرد بە ئیمپراتۆر بە پلەی کایسەر، بەڵام ئیمپراتۆری نوێ سەرکەوتوو نەبوو لە بەڕێوەبردن و فەرمانڕەواییدا. لەبەر ئەوە ناچار ماکسیمیلیان کە جەماوەری زۆری لە سوپادا هەبوو گەڕایەوە بۆ گێڕانەوەی یاسا بۆ حکوومەتی نوێ. بەم شێوەیەش 2 ساڵی تر واتە ساڵانی 306 زاینی تا 308 زاینی ماکسیمیلیان ئیمپراتۆر بوو. بەڵام لە کۆتاییدا دیۆکلیتیانی پیر لە خەڵوتگەکەی خۆیەوە هەموو ئەندامانی بنەماڵە فەرمانڕەوەکانی بانگهێشت کرد بۆ کۆبوونەوە لە سەربازگەی هەرنونتوم لە کۆتایی ساڵی 307 زاینیدا بۆ چارەسەری خۆسەپاندنی ماکسیمیلیان بەسەر دەسەڵاتدا. لەو کۆبوونەوەیەدا جارێکی تر ماکسیمیلیانە ناچار کرد واز لە پلەی ئیمپراتۆری بهێنێت و دەسەڵات بۆ ماکسیانتیوسی کوڕی مایەوە. دوای ئەوە چوو بۆ وڵاتی گالیا واتە فەرەنسای ئێستا کە کۆنستانتینی گەورە فەرمانڕەوایەتی دەکرد، لەوێ کچە بچووکەکەی واتە فاوستا دایە کۆنستانتین، بەڵام لەگەڵ ئەوەشدا بێهیوا بوو لەوەی پلەپایی ئیمپراتۆری بەدەست بهێنێتەوە لەوێ. لەبەر ئەوە گەڕایەوە بۆ لای کوڕەکەی ماکسیانتیوس لە ئیتالیا، بەڵام کوڕەکەی وەری نەگرت. گالێریوسیش هەر وەری نەگرت بەهۆی چاوبڕینیەوە لە دەسەڵات. ئەم جارەیان ڕووی کردەوە وڵاتی گالیا و لەوێ بەرگی ئەرخەوانی ئیمپراتۆری لەبەر کرد. کاتێکیش سەربازەکانی زانیان کۆنستانتین کە فەرمانڕەوای وڵات بوو لە مارسیلیا نزیک بووتەوە، هەر خۆیان دایان بەدەست کۆنستانتینەوە، بەڵام کۆنستانتین بەخشندەیی لەگەڵ کرد و لی خۆش بوو. لەگەڵ ئەوەشدا ماکسیمیلیان دەستی کردەوە بە داڕشتنی پیلان بۆ لابردنی کۆنستانتینی زاوای، بۆیە کۆنستانتین ناچاری کرد بە خۆکوشتن، ئەوەش لە تەموزی ساڵی 310 زاینیدا بوو. ئەمە سەرنجامی ماکسیمیلیانە لە مێژوودا کە بە هیچ شێوەیەک لەگەڵ کەسێتی و سەرنجامی ماکسیمیلیانی چیرۆکی زنجیرە ئێرانەکەدا یەک ناگرێتەوە. لێرەشدا 3 کەسێتی بەناوی ماکسیمیلیان ئامادە دەبن. یەکەمیان ماکسیمیلیانی ئیمپراتۆری مێژوویی و بۆ شێوەی ڕوونکرایەوە. دووەم ماکسیمیلیانی مێرمنداڵ لە چیرۆکە مەسیحیەکەدا وەکو بیرۆکەیەکی کولتوری لە عەقڵی کۆمەڵدا. سێیەم کەسێتیەکی تر بە هەمان ناو کە تێکەڵکردنی یەکەم و دووەمە و بەو شێوەیەش دەبێتە خەیاڵێکی پەتی لە عەقڵی تاکە کەسێکدا. ثیۆدۆسیوسی دووەم لە دەی نیسانی 400 زاینیدا لەدایک بووە. لە دەی کانونی دووەمی 408 زاینیدا واتە لە 7 ساڵیدا بۆتە ئیمپراتۆر بەناوی ئۆگەستوس. دوای 42 ساڵ لە فەرمانڕەوایی و لە 28 تەموزی 450 زاینیدا لە ڕووداوێکدا مردووە. پایتەختی دەسەڵاتی ثیۆدۆسیوس شاری کۆنستانتینۆپۆلیس بووە واتە ئیستەنبول، بەڵام لە زنجیرەکەدا پایتەختی ثیۆدۆسیوس هەر شاری فیلادلفیایە. هەرچەند لە زنجیرەکەدا ثیۆدۆسیوس کراوە بە فەرمانڕەوایەک لە فیلادلفیا بەناوی تیۆدۆس، و گوایە ئیمپراتۆر ثیۆدۆسیوسی دووەم لە کۆنستانتینۆپۆلیس کەسێکی ترە و پەیوەندی بە چیرۆکەکەوە نییە. ئەمە لە چەند ڕوویەکەوە هەڵەیە. فەرمانڕەوایەک لە فیلادلفیا بەناوی ثیۆدۆس لە سەردەمی ثیۆدۆسیوسی دووەمدا بوونی نییە. جگەلەوەی لە بنەڕەتی چیرۆکەکەدا باسی فەرمانڕەوایەکی فیلادلفیا نەکراوە، بەڵکو باسی ئیمپراتۆر ثیۆدۆسیوسی دووەم لە کۆنستانتینۆپۆلیس کراوە. جگە لەمانەش ناوی ثیۆدۆسی لە هەمان ناوی ثیۆدۆسیوسەوە وەرگرتووە کە لە چیرۆکەکەدا هەیە. ئەمەش لە خۆیدا هەڵەیە، چونکە کورتەی ناوی ثیۆدۆسیوس واتە بەبێ پاشگری ووس بریتیە لە ثیۆدۆسی نەک ثیۆدۆس. ئەمەش جگەلەوەی ناواقعیە لاوازیەکیشە لە سیناریۆدا کە ئاسی کارە هونەرێکەدا دەبەزێنێت، چونکە ئیمپراتۆر پێشتر بەپێی زنجیرەکە سەردانی فیلادلفیای کردووە و پاڵەوانەکان لەوێ بەرەوڕووی بوونەتەوە. دەبوایە بۆ جاری دووەمیش ئیمپراتۆر لە دوورەوە سەردانی فیلادلفیای بکردایە و ڕۆڵی لە چیرۆکەکەدا هەبوایە و بە ئاگاهاتنەوەی خەوتۆکانی ببینایە بۆ ئەوەی جیاوازی سەردەمی ئیمپراتۆرە بتپەرستەکان و سەردەمی نوێی ئیمپراتۆرە مەسیحەکان دەربکەوێت. ئەم دیمەنە لە چیرۆکە مەسیحەکەدا کاری زۆری تێدا کراوە، بە شێوەیەک بابەتی هەندێک لە تابلۆی شوشە ڕەنگاوڕەنگەکانی کاتێدراییەکان لە ئەوروپادا بریتیە لە دیمەنی ئەو دوو نێراوەی کە هاواڵی خەوتۆکانی ئێفێسوس دەبن بۆ ئیمپراتۆر لە کۆنستانتینۆپۆلیس و دواتر دیمەنی سەرڕێکەوتنی ئیمپراتۆر بەرەو ئێفێسوس، کە ئەمەش چەندین کاری هونەری جوانی هێناوەتەکایە. جگەلەوەی وەکو ڕەگەزی چیرۆک کاریگەر و سەنڕاکێشە. لە چیرۆکە مەسیحیەکەدا گفتوگۆیەکی تەواویش لە نێوان ئیمپراتۆر و
حوت خەوتووە بە ئاگاهاتوەکەدا هەیە کە واتای زۆر دەبەخشێت و ئاماژەی زۆری تێدایە. بەڵام نووسەری چیرۆکی زنجیرە ئێرانیەکە لەم خاڵەدا هێندەی چیرۆکێکی سادە بۆ منداڵان خۆی ماندوو کردووە. لێرەدا پێویستە ئەو پرسیارە بکەین کە چ پاڵنەرێکەیە لە پشت ئەم سیناریۆ تایبەتی و نەگونجاوەوە لەگەڵ مێژوو و لەگەڵ چیرۆکە مەسیحیەکەدا. وەڵامەکەش ئاشکرایە کە دوو پاڵنەر هەیە. یەکەمیان ئەو ژمارەیەی کە لە قورئاندا هاتووە بۆ دیاریکردنی ساڵانی ماوەی خەوتنی حەوت خەوتووەکە واتە ژمارە 309. دۆزینەوەی ڕاستیەتی و میزداقیەتی مێژوویی ئەو ژمارەیە نووسەری چیرۆکەکەی ناچار کردووە سەرەتای چیرۆکەکە بباتەوە بۆ سەردەمێکی زوو کە سەردەمی هادریانە. لە کاتێکدا سەرچاو مەسیحیەکان زۆربەیان نزیکەی 200 ساڵ دیاری دەکەن، ئەوەش لە 250 سەردەمی دەکیوسەوە تا دەوروبەری 450 کۆتایی سەردەمی تیۆدۆسیوس. بەم شێوەیەش ئەم سەرچاو مەسیحیانە لەمڕۆوە کێشەیان نییە. بەڵام هەندێک سەرچاوی مەسیحی تر وەکو هەندێک دەقی سوریانی و لە لای ڕەبەنی زوقنینی الراهب الزوقنینی monk of زوقنین و ئەفسانەی زێڕین و دەقێکی ئەنگلۆ نۆرمانی 362 یان 372 ساڵ بەپێی جیاوازی دەسوچەکانی دەقە ئەنگلۆ نۆرمانیەکە دیاری دەکەن. بەڵام هەندێک سەرچاوی مەسیحی تر وەکو هەندێک دەقی سوریانی و لە لای ڕەبەنی زوقنینی ئەفسانەی زێڕین و دەقێکی ئەنگلۆ نۆرمانی 362 یان 372 ساڵ بەپێی جیاوازی دەسوچەکانی دەقە ئەنگلۆ نۆرمانیەکە دیاری دەکەن. هەروەها لە چیرۆکەکەی ماریعقوبی ساروقی و لە مێژوەکەی ئۆرهایی نەناسراوە واتە ئەڕووهاوی و المەجهولدا 370 ساڵ دیاری کراوە کە ئەمەش دەبێتە کێشە بۆ چیرۆکەکە. لێرەدا دەربارەی ژمارە 372 دەڵێن بەهایەکی هێمایی هەیە چونکە 3 کۆ 7 کۆ 2 یەکسانە بە 12 کە خولێکی تەواوە. اینجا 2 کۆ 1 یەکسانە بە 3 کە ئاماژەی بۆ 3 ئوقنوم. لە دەقی ئەفسانەی زێڕینیشدا سەرەتا دەڵێت دوای 362 ساڵ بە ئاگا هاتوونەتەوە، بەڵام نووسەر گومان لەم ژمارەیە دەکات و بە دڵنیاییەوە دەڵێت لە ساڵی 478 زاینیدا بە ئاگا هاتوونەتەوە و دەکیوسیش ساڵێک و 3 مانگ ئیمپراتۆر بووە، ئەمەش لە ساڵی 270 زاینیدا کەواتە تەنها 208 ساڵ خەوتون. ئەمانەش کۆمەڵێک هەڵن. تیۆدۆسیوس لە 450 زاینیدا مردووە و نەگەشتۆتە ساڵی 478 زاینی. دەکیوسیش نزیکەی 3 ساڵ ئیمپراتۆر بووە لە ساڵانی 249 بۆ 250 زاینیدا نەک لە 270 زاینیدا. هەندێک سەرچاوی تریش هەن کە کەمتر لە 200 ساڵ دیاری دەکەن وەکو زانای سوریانی بواری تیۆلۆجیا و فەلسەفە و مێژوو و ڕێزمان و شیعری سوریانی گریگۆریوس ئیبن عیبری لە کتێبێکیدا دەربارەی مێژووی پەتریارکەکان تاریخ البەطاریکە کە چیرۆکەکەی تێدا باس کردووە دەڵێت لە ساڵی 38 سەردەمی تیۆدۆسیوسدا بووە و 188 ساڵ خەوتون. هەروەها مێژوونووسی ئینگلیزی ئێدوارد گیبۆن لە کتێبە ناودارەکەیدا مێژووی لاوازبوون و ڕووخانی ئیمپراتۆرەتی ڕۆمانی The History of the Decline and Fall of the Roman Empire چیرۆکەکە لەسەر چاوە مەسیحیەکانەوە دەگێڕێتەوە و 187 ساڵ دیاری دەکات بۆ ماوەکە، ئەمەش نزیکە لە زانیاری پێشوەوە. ئەم ژمارەیەش لەسەر ئەوە بەندە کە بە ئاگا هاتنەوەکە لە ساڵی 30 سەردەمی تیۆدۆسیوسدا بووە، بەو شێوەیەش لە ساڵی 250 زاینیەوە تا ساڵی 438 زاینی دەکاتە 188 ساڵ. هەرچەند ئیبن عیبری ڕەچاوی ئەمەی نەکردووە و دەڵێت لە ساڵی 38 سەردەمی تیۆدۆسیوسدا بووە. اینجا بوو پێیە کە لە دەخەکەی ساروقیدا کە کۆنترینیانە 370 ساڵ دیاری کراوە، پێدەچێت ئەم ژمارە زۆرە ڕەسەن بێت و ژمارەی 200 تەنها گونجاندنێکی مێژوویی بێت و دواتر سازکرا بێت. دووەمیان ئەو پرۆپاگەندایی کە لە سەدەی 20دا چەسپێنرا کە گوایە چیرۆکەکە لە شاری فیلادلفیا ڕوویداوە و ئەشکەوتەکە نزیک ئەو شارەیە. ئەمەش وای کردووە نووسەری چیرۆکی زنجیرەکە هەموو شتێک ببەستێتەوە بە فیلادلفیاوە. دیۆکلیتیان فەرمانڕەوای فیلادلفیا بووە کە واش نییە، هادریان سەردانی فیلادلفیای کردووە کە واش نییە، تیۆدۆسیوس لە فیلادلفیادا بووە کە واش نییە. ئێستش با بزانین ڕاستی و بەهێزی ئەم دوو بیرۆکەیە چۆنە. سەرەتا دەربارەی ژمارە 309 یان 300 ئەم ژمارەیە جگەلەوەی لە هیچ سەرچاوەیەکی مەسیحیدا نەهاتووە بە هیچ لێکدانەوەیەک ساغ نابێتەوە و جێ نابێتەوە. ئەگەر بەپێی چیرۆکە مەسیحیەکە بێت لە ساڵی 250 زاینیەوە کە دەکیوس واتە دەقیانوس لەو ساڵەدا شاڵاوی ئازاردانی مەسیحیەکانی دەست پێ کردووە تا ئەو ساڵی کە دیاری کراوە لە سەردەمی تیۆدۆسیوسی دووەمدا واتە ساڵی 446 زاینی دەکاتە 196 ساڵ. ئەگەر ئەم ساڵش بنشینێکی نەبێت ئەوە نێوانی ساڵانی 408 و 450 زاینی واتە ساڵی
بوونە ئیمپراتۆری تیۆدۆسیوس و مردنی دەگرینە دەست بەو پێش ماوەکە بریتە لە 158 بۆ 200 ساڵ. ئەگەر بەبێ هیچ بەڵگە و بنچینەیەک چیرۆکە مەسیحەکە بدەین نەلاوە و گریمانی ئەوەدا بنین کە سەرەتای چیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ سەردەمی دیۆکلیتیان، ئەوە ئەگەر لەو ساڵەوە دەست پێ بکەین کە دیۆکلیتیان بڕیاری ئازاردانی مەسیحەکان ڕادەگەیەنێت واتە ساڵی 302 زاینی تا ساڵی دەریکراو لە سەردەمی تیۆدۆسیوسدا دەکاتە 144 ساڵ. بۆ دڵنیاییش لە یەکەم ساڵی فەرمانڕەوایی دیۆکلیتیانەوە واتە ساڵی 284 زاینی تا یەکەم ساڵی فەرمانڕەوایی تیۆدۆسیوس واتە ساڵی 408 زاینی دەکاتە 124 ساڵ. لە واسهێنانی دیۆکلیتیانیشەوە ساڵی 305 زاینی تا مردنی تیۆدۆسیوس 450 زاینی دەکاتە 145 ساڵ. لە مردنی دیۆکلیتیانیشەوە 316 زاینی دەکاتە 134 ساڵ. ئەگەر بەبێ هیچ پاڵپشت و نیشانەیەکیش چیرۆکەکە ببینەوە بۆ سەردەمی هادریان وەکو لە زنجیرە ئێرانەکەدا سازکراوە، لە کاتێکدا زۆربەی سەرچاوە و ئینسایکلۆپیدیاکان ئاماژە بۆ هیچ ئازاردانێکی مەسیحەکان ناکەن لە سەردەمی ئەودا، ئەوە لەو ساڵەوە کە هادریان ناوچەی ئوردون بەسەر دەکاتەوە ساڵی 130 زاینی تا ساڵی دیاریکراو لە سەردەمی تیۆدۆسیوسدا 446 زاینی دەکاتە 316 ساڵ. ئەگەر لە ساڵی 446 زاینیشەوە 309 ساڵ بگەڕینەوە دواوە دەکاتە ساڵی 107 زاینی واتە ساڵێک پێش مردنی هادریان کە ئەم ژمارەیە لە زنجیرەکەشدا پشتی پێبەستراوە بۆ پێیە کە لە ساڵی 107ەوە تا 300 ساڵی دواتر دەکاتە ساڵی 337 زاینی لە سەردەمی تیۆدۆسیوسدا. بەڵام دەبێت پرسیار لە مێژوونووسان بکەین کە هادریان لە ساڵی 107 زاینیدا لەکوێ بووە و خەریکی چی بووە. بەپێی سەرچاوە مێژوویەکان لە ساڵی 130 زاینیدا هادریان بڕیاری قەدەغەکردنی شێواندنی سروشتی جەستەی مرۆڤ ڕادەگەیەنێت. تا لە ساڵی 132 زاینیدا جوولەکە لە ئورشەلیم بە سەرۆکایەتی بارکۆخبا دژی ڕۆمان ڕادەپڕن. هادریانیش لە ساڵانی 131 بۆ 132 زاینیدا بەسەردان لە ئەثینا دەمێنێتەوە، دوای ئەوەش تا هاوینی 134 زاینی لە ڕۆما مایەوە، ئیتر بڕیاریدا کێشەی ئورشەلیم کۆتایی پێ بهێنێت. بۆیە ئەفسەرێکی بەتوانایی بەناوی سێکستوس جولیوس سێڤیروس دیاری کرد بۆ ئەو مەبەستە تا ساڵی 135 زاینی هادریان گەیشتە ئورشەلیم هەموو شتێک کۆتایی پێهاتە بوو. بۆیە ساڵی 135 زاینی ساڵی سەرکەوتنی هادریان و کۆتایی کێشەی نێوان ئورشەلیم و ڕۆما بوو. هەروەها کۆتایی بوونی هادریان بوو لە خۆرهەڵات چونکە گەڕایەوە بۆ ڕۆما و سەرگەرمی دیاریکردنی جێگرێک بوو بۆ دوای خۆی واتە ساڵانی 136 و تا 138 زاینی. لەو کاتەوە کە گەڕایەوە بۆ ڕۆما تا مردنی چەند کەسێکی دیاری کرد دوا بە دوای یەک، بەڵام یان دەکوژران یان دەمردن یان کەڵکی ئەوەیان پێوە نەبوو. تا لە یەکی کانونی دووەمی 138 زاینیدا ئەنتۆنینوسی دیاری کرد بۆ جێگری و هادریان بە کوڕی خۆی ڕاگەیان تا هادریان لە دەی تەموزی هەمان ساڵی 138 زاینیدا بە نەخۆشی ئاوبند مرد. بەم شێوەیە هادریان لە ساڵی 137دا لە ڕۆما تەنها سەرگەردان بووە بە دوای جێگرێکی لێهاتوو گونجاودا بۆ خۆی، بەڵکو لەم ساڵشدا لەم بارەشەوە هیچی بەدەست نەهێناوە. واتە لە ساڵی 137 زاینیدا هادریان هیچ کارێکی بەرچاوی نەکردووە چجای ئەوەی لە فیلادلفیا ئامادە بێت، بەڵکو ڕووداوێکی مێژوویی گرنگ نابینینەوە کە لە ساڵی 137 زاینیدا ڕوویدا بێت. ئەو ئینسایکلۆپیدیایانش کە ڕووداوەکانی مێژوویان بەپێی ساڵەکان ڕێخستووە هیچ ڕووداوێکی گرنگیان دەست نەکەوتووە بۆ ساڵی 137 زاینی باسی بکەن. سەبارەت بەبوونی هادریانیش لە ناوچەی ئوردون ئەنەبەتیە ئەوە لە زستانی نێوان ساڵانی 129 بۆ 130 زاینیدا بوو کە ئەو ماوەیە لە شاری جەڕش کە دەکەوتە باکووری فیلادلفیا مایەوە. بەڵام وەکو ڕابورد دەربارەی سەردانی لە خودی فیلادلفیا هیچ باسێک نییە، هەروەکو هیچ باسێک دەربارەی ئازادانی مەسیحیەکان لەم کاتەدا و لەم ناوچەیەدا نییە. لەگەڵ ئەمانشدا ڕەنگە کەسێک لەم ساڵی 130 زاینیەوە ماوەکە دەست پێ بکات بەو شێوێش تا 309 ساڵی دواتر دەکاتە ساڵی 439 زاینی و ئەم ساڵە دابنێت بە کۆتایی ماوەکە. بەڵام ئەمە تەنها داتاشینە و هیچ بەڵگەیەکی نەمەسیحی و نەمێژوویی لەسەر نییە، بەڵام دوور نییە بۆ جێکردنەوەی ژمارە 309 پەنای بۆ ببرێت. یان بە شێوەیەکی تر هەندێک سەرچاوی مەسیحی وەکو دەقی ئەفسانەی زێڕین ساڵی 30 هەمی ماوەی تیۆدۆسیوس دیاری دەکەن بۆ بە ئاگاهاتنەوەی حەوت خەوتوەکە.
ئەوەش واتە ساڵی 438 زاینی. جا ئەگەر 309 ساڵ ژمارەکە ببینە دواوە دەکاتە ساڵی 129 زاینی کە سەرەتای بوونی هادریانە لە ئوردون. ئەم ڕێکەوتە ڕەنگە فرودەر بێ بۆ هەندێک کەس، بەڵام ئەو دەقا مەسیحی کە ئەم زانیارێ دەدات بەدەستەوە هەر ئەو دەقا ماوەی خەوتنەکە بە 362 ساڵ دادەنێت. ئەمە جگەلەوەی کە زانیاری مەسیحی تریش لەبەر دەستدان کە جیاوازن، زۆر بەشیان ساڵی 38 سەدەمی تیۆدۆسیوس دیاری دەکەن، بەڵام هیچیشیان بەڵگەی مێژووییان لەسەر نییە. هەندێک نووسەریش سەرەتای چیرۆکەکە دەبنەوە بۆ سەردەمی ئیمپراتۆری ڕۆمانی تراجان یاخود ترایانوس لە 18 ئەیلولی 53 زاینیدا لەدایک بووە و لە 9 ئابی 170 زاینیدا مردووە. لە نێوان 98 بۆ 170دا ئیمپراتۆر بووە. لە ساڵی 106 زاینیدا سەرکردە سەربازیەکانی ناوچەی ئوردونیان داگیر کرد و خستیانە سەر ئیمپراتۆرەتی. ئەوە بوو ئەو ساڵە راجان لە کۆنتڕۆڵی شاری پێترا بووەوە دوای ئەوەی شانشینی نەبەتیەکانی ڕوخاند و بەرەو فیلادلفیا لە باکوور کەوتەڕێ. جانووسەرێکی وەکو کەمال ئەسەید ئەم پەیوەندیی تراجان بە ناوچەکەوە بەکەڵ دەهێنێت بۆ دۆزینەوەی چوارچێوەیەکی مێژوویی بۆ چیرۆکەکە بە شێوەیەک خزمەت بە پرۆپاگەندای ئەشکەوتی نزیک فیلادلفیا و ژمارە 309 یان 300 بکات. کەمال ئەسەید دەڵێت لە ساڵی 112 زاینیدا تراجان فەرمانێک دەردەکات کە بەپێی ئەو فەرمانە هەر مەسیحیەک پاشگەز نەبێتەوە و قوربانی بۆ خاوەندەکانی ڕۆمان نەکات ڕوبەڕووی سزای مردن دەبێتەوە. گوایە لەو چوارچێوەیەدا کێشەی ئەو حەوت گەنجە لە فیلادلفیا دێتەکایە و هەر لەو ساڵە و لە ئەشکەوتێکی نزیک شار خەوە ئەفسوناویەکەیان دەست پێ دەکەن تا لە ساڵی 412 زاینیدا و لە سەردەمی تیۆدۆسیوسی دووەمدا بە ئاگا دێنەوە، واتە دوای تێپەڕبوونی 300 ساڵ، چونکە ناوبرا و پێی وایە کە ژمارە 309 کە لە دەخەکەدا هاتووە بە پێی ڕۆژمێری مانگیە و بە ڕۆژمێری هەتاوی دەکاتە 300 ساڵ. یان گوایە دەستەواژەی دەقەکە وەلەبیثوا فی کەهفهم 300 سنین وازدادوا 9 هەردوو ژمارەی 309 لەخۆ گرتووە بە پێی هەردوو ڕۆژمێرەکە. لە کاتێکدا دەخەکە تەنها ویستوێتی ژمارە 309 بگەێنێت، بەڵام بە دەربڕینێکی ئەدەبی نەک بە شێوەیەکی بیرکاریانەی ساد و سڕ، واتە وەکو ئەوایە بڵێت 300 ساڵ و 9 ساڵی تریش، چونکە فرمانی وەزدادوو دەگەڕێتەوە بۆ سەر فرمانی وەلەبیثوا. بەپێی ئەمەش باسەکە هەر باسی مانەوەی خەوتوەکانە نەک ژمێری فەلەکیەکان. لەبەرەوە ناتوانرێت بوترێت مەبەست 300 ساڵی هەتاویە. ئەمەی کە دەیڵێم قسەی مفەسیرێکی شاوەکو جەمالوددینی قاسیمی، بەڵام ئایا ئەو 309 ساڵەی کە دەخەکە باسی دەکات لە خۆیدا بە پێی ڕۆژمێری مانگیە یان هەتاوی؟ ئەمە بەڵگەیەکی ڕوون نییە لەسەری، بەڵام ئەوەی تێبینی دەکرێت لە قورئاندا لەم لایەنەوە ئەوەیە کە قورئان وشەی سەنە و سینین و سەنەوات بەکار دەهێنێت بە واتای ساڵ بەڕەهایی و بەبێ ڕەچاوکردنی ڕۆژمێرێکی دیاریکراو، چونکە لە چیرۆشێکدا یان باسێکدا ئەو وشەیە بەکاردەهێنێت کە پەیوەندی بە شتێکی نادیار یان کۆمەلگاکانی ڕابردووەوە هەیە، بە شێوەیەک دەتوانرێت بوترێت کە بەکارهێنانی وشەی سەنە لە باسی ماوەیەکی دوور و درێژ یان ناڕۆشن و نەزانراودایە. لە بەرامبەردا وشەی عام بەکاردێت بۆ باسی چەند ساڵێکی دیاریکراو کە بە ئاسانی دەتوانرێت بخەملێنرێت. لەم ڕووەوە چەند جارێک بۆ ئاماژە بۆ وەرچەرخانی ساڵ لە کۆمەلگای حیجازیدا بەکار هاتووە. لەم بەراوردەوە دیارە کە مەبەست 309 ساڵە بەڕەهایی و بەبێ لێکدانەوەی ڕۆژمێرێکی تایبەتی. بەپێی بیرورایەکی تریش ڕەنگە وشەی عام لە قورئاندا بۆ ساڵی مانگی بەکارهێنرابێت و وشەی سەنە بۆ ساڵی هەتاوی، چونکە لە قورئاندا وشەی عام بەڕوونی نەهاتوە بۆ ئاماژە بۆ ساڵی هەتاوی، ئەوەی کە هاتووە بە زۆری بۆ ساڵی مانگی بووە. يحلونه عاما ويحرمونه عاما، سورة التوبة آيات 67. فلا يقربوا المسجد الحرام بعد عامهم هذا، سورة التوبة آيات 28. اینجا سەرنج دەدرێت عام بۆ ماوەی کەم بەکاردێت، تەنها لە ئاياتی 259 سورة البقرەدا نەبێت کە ئەمەش لەگەڵ ساڵی مانگیدا دەگونجێت چونکە کەمترە. سەنەیش بۆ ماوەی زۆر بەکاردێت، بە زۆری بۆ 50,000 ساڵ بەکارهاتووە لە قورئاندا کە ئەمەش لەگەڵ ساڵی هەتاویدا دەگونجێت چونکە زۆرترە. ئەمەش زیاتر لە دەقێکدا دەکەوێت کە دەربارەی تەمەنی نوح دەڵێت فلبث فيهم 1000 سنة إلا 50 عاما، سورة العنكبوت آياتی 14. دەبینین بۆ ماوە زۆرەکە 1000 ساڵ وشەی سەنە بەکاردەهێنێت و بۆ ماوە کەمەکە واتە 50 ساڵەکە وشەی عام بەکاردەهێنێت. جا لێرەشدا مەبەستی دەقەکە لە 300 ساڵی هەتاوی و 9 ساڵی زیادەی مێرەی مانگی نییە، چونکە ئەگەر وا بوایە دەیوت وازدادوا 9 واتە 9 ئەعوام، لە کاتێکدا 9 واتە 9 سەنەوات، کەواتە دەتوانین بڵێین مەبەست 309 ساڵی هەتاویە. بەڵام ئەم بیرورایە هەرچەند بەروەڕەت بەڵگەی هەیە، بەڵام دڵنیاکەرەوە نییە، بەڵکو بەڵگەکانی دەکرێت ببنە پاڵپشتی ئەو بیرورایی پێشتر کەوتم وشەی سەنە لە قورئاندا
بۆ ماوەیەکی دوورودرێژ یان ناڕۆشن و نەزانراو بەکاردێت و وشەی عامیش بۆ چەند ساڵێکی دیاری کراو. ئەو دەقەش کە دەڵێت فەلەبیث فیهم ئەلف سەنەة إلا 50 عاما کە بۆ جاری دووەم وشەی عام بەکاردەهێنێت ئەوە مەبەستێکی ئەو تۆی لە پشتەوە نییە زیاتر لە خۆپاراستن لە دووبارەکردنەوەی وشەیەک لە یەک ڕستەدا. واتە ئەگەر بیوتایە ئەلف سەنەة إلا 50 سەنە شیاو نەدەبوو یان ڕەنگە هەر ئەو بیرورایە دووپات بکاتەوە کە سەنە بۆ ساڵانی دوورودرێژە و عام بۆ ساڵانێکی کەم و دیاری کراوە. اینجا ئەوانەی کە دەڵێن دەقەکە باسی جیاوازی نێوان ڕۆژمێری مانگی و ڕۆژمێری هەتاوی کردووە بە 9 ساڵ بۆ 300 ساڵ وەکو معجزەیەک بۆ قورئان ئەوە دەخەنە ڕوو، وا دەزانن عەرەب لە پێش قورئاندا هیچیان دەربارەی جیاوازی ڕۆژمێری مانگی و ڕۆژمێری هەتاوی و ساڵی پڕ واتە ئەسسەنەة الکەبیسە نەزانیوە. لە کاتێکدا لە کۆمەلگای عەرەبی پێش ئیسلامدا کۆمەڵێک کەس پیشیان ئەوە بووە سەرپەرشتی کاروباری ڕۆژمێر و ڕێکخستنی ساڵی مانگی بکەن بۆ ئەوەی لەگەڵ ساڵی هەتاویدا ڕێک ببێتەوە، چونکە هەموو ساڵێک 11 ڕۆژ جیاوازی دەبێت. بۆ ئەوەش 3 ساڵ جارێک ساڵی سێیەم دەکرا بە 13 مانگ، واتە یەکەم مانگی ساڵی نوێ دەکرا بە پاشکۆی ساڵی ڕابردوو، بەوەش ساڵی نوێ مانگێک دوا دەخرا. بەم کارش دەوترا دواخستن ئەنەسیئ، و ئەو کەسانش کە ئەوە پیشیان بوو پێیان دەوترا دواخەرەکان ئەنەسەئە. جا لەبەر ئەوەی 4 مانگی سەرەتای ساڵ پیرۆز بوون و جەنگتیاندا قەدەغە بووە، ئەم دواخستنە دەبووە هۆی ئەوەی مانگی یەکەم واتە محەڕەم کەوێتە مانگی دووەم واتە سەفەرەوە و بەوەش لە یەکەم مانگدا دەستیان دەکرایەوە بۆ جەنگ و داگیرکاری ئەلغەزو، واتە مانگێکی قەدەغە حەڵال دەبوو. ئەمە جگەلەوەی مانگی حەج واتە ذوالحیجە کە دوا مانگە دەکەوتە مانگی محەڕەم واتە یەکەم مانگی ساڵی نوێ، بەوەش حەج لە مانگی خۆیدا نەدەکرا. لەبەر ئەمانە قورئان دواخستن واتە ئەنەسیئی قەدەغە کرد کە دەڵێت إنما النسيء زيادة في الكفر سورەتی ئەتەوبە ئاياتی 37. بەوەش ڕێخستنی ساڵی مانگی و ساڵی پڕ قەدەغە بوو، بۆیە لەو کاتەوە مانگە عەرەبیەکان بە هەموو وەرزەکاندا هاتوچوو دەکەن. بۆ نمونە مانگی ڕەمەضان کە لە بنەڕەتدا کاتی گەرمی بووە ئێستا بە هەموو ساڵدا هاتوچوو دەکات، کەواتە ڕێخستنی ساڵی مانگی و ساڵی پڕ لای عەرەب هەبووە و قورئان قەدەغەی کردووە. لەلایەکی ترەوە کاتێک کەمال ئەسسەید ساڵی 12 زاینی دیاری دەکات کە گوایە لەو ساڵەدا تراجان ئەو فەرمانی دەرکردووە کە باسکرا و ساڵی 412 زاینی دیاری دەکات لە سەردەمی تیۆدۆسیوسدا، ئەوە لە ڕاستیدا تەنها بۆ جێکردنەوەی 300 ساڵە خەیاڵیەکەی خۆیەتی، ئەگەر نا دیاریکردنی ئەو 2 ساڵە هیچ بەڵگەیەکی مێژویی لەسەر نییە، واتە نە هەواڵی فەرمانێکی لەو شێوەیە هەیە لە ساڵی 112 زاینیدا لە مێژوودا، نە هیچ زانیاریەک هەیە نە مێژووی و نە مەسیحی دەربارەی ساڵی 412 زاینی لە سەردەمی تیۆدۆسیوسدا. لەم ساڵەشدا تیۆدۆسیوس تەمەنی 11 ساڵ بووە و تەنها 4 ساڵ تێپەڕی و بەسەر ناولێرانیدا بە ناوی ئیمپراتۆر، و لەو کاتەدا هێشتا ڕوبەڕووی ئەو کێشە و بابەتانە نەبووەتەوە کە دواتر ڕوبەڕوویان دەبێتەوە. ئەوەی مێژوونووسان باش دەیزانن دەربارەی تراجان و بەڵگەی لەسرە ئەوەیە کە تراجان ئامانجی ئازاردانی مەسیحەکان نەبووە، بەڵکو هەمیشە خەریکی فراوانکردن و ئینجا تونند و تۆڵکردنی قەڵەمڕەو بووە لە خۆرهەڵاتی ئیمپراتۆرەتیدا، واتە بیستویەتی خەونی ئیمپراتۆرەتی فراوانی یەکساندەری مەکەدۆنیایی بهێنێتە دی بەرەو خۆرهەڵات. جگەرەوەی پسپۆران دەڵێن لە سەردەمی تراجاندا سیاسەتی ئازاردانی مەسیحەکان نەبووە، بەڵکو کار لەسەر پاراستنی یاسا کراوە نەک دوژمنایەتی ئاینی. ئەگەر لە سەردەمی ئەودا لە هەندێک شوێن مەسیحیەکان ئازار درابن، ئەوە بێگومان بۆ خۆی ئەوەندە پەرۆشی ئەو کارە نەبووە و خۆی خەریکی ئەوە نەبووە. بەڵگەی بەرجەستەش لەسەر ئەمە ئەو وەڵامەیە کە نووسیوێتی بۆ پلینی بچووک. پلینی بچووک پلینی ذا یەنگەر فەرمانڕەوای ناوچەکانی پۆنتوس و بیسینیا بووە ساڵانی 111 زاینی و 113 زاینی، کە ئەوەش ناوچەکانی ئێستا دەرەی ڕەش دەگرێتەوە لە تورکیای ئێستادا. بێگومان ئاسیای بچووک واتە تورکیای ئێستا مەڵبەندی چالاکیەکی مەسیحی بەرچاو بووە لەو سەردەمەدا، بۆیە پلینی پێویستی بە یاسا و ڕێشوێنێکی گونجاو دەبێت بۆ ئەوەی مامەڵە بکات لەگەڵ ئەو مەسیحیانەدا کە تۆمەتبار دەکرێن و ڕاپێش دەکرێن بۆ لای. بۆ ئەوە و بۆ چەند مەبەستێکی تر کۆمەڵێک نامە لە نێوان ئەو تراجەندا هاتوچوویان کردووە، لەوانە دوو نامە بە بەڵگەیەکی مێژوویی گرنگ و دەگمەندا دەنرێن دەربارەی مێژووی ئازاردانی مەسیحی لە کتێبی دێمی نامەکانی پلینیدا واتە کتێبی ئێپیستولای. یەکەمیان نامەی پلینیە کە نامەی 96 لە کتێبی دێمی نامەکانی بۆ تراجان دەدوێت کە چ بەرنامە و میتۆدێکی پەیڕەو کردووە بۆ مامەڵەکردن لەگەڵ کێشەی مەسیحیەکاندا و دواتر داوا دەکات لە تراجان یاسایەکی گونجاوتری بۆ دابنێت بۆ شێوازی مامەڵە لەگەڵ کێشەکەدا. ئەم نامەیە لە خۆیدا بەڵگەیە لەسەر بوونی شەپۆلی ئازاردان و سەرکوتکردنی مەسیحیەکان لەو سەردەمەدا و بەتایبەتیش لە دەوروبەری ساڵی 112 زاینیدا کە ئەمەیان
لە بەرژەوەندی بەشێکی قسەکانی کەمال ئەسەیدە. بەڵام نامەی دووەم کە نامەی 97 لە کتێبی دەیەم وەڵامی تراجانە و ئەوە دەسەلمێنێت کە تراجان ئامانجی لە ناوبردنی مەسیحیەکان و ئاینی مەسیحی نەبوو و هیچ کاتێکی بۆ هێنانەدی ئەو ئامانجە نەکوشتووە. دەڵێت ئەو میتۆدەی پێڕەوت کردووە پلینی ئازیزم بۆ تەتەڵەکردنی حاڵەتەکانی ئەوانەی لا تۆمەتبار دەکرێن بەوەی مەسیحین زۆر دروستە. ناتوانرێت ڕێسایەکی گشتی بخرێتە ڕوو کە وەکو پێوەرێکی جێگیر جێبەجێ بکرێت لە هەموو حاڵەتەکانی لەم جۆرەدا. نابێت بگەڕن بە دوایاندا. کاتێک تۆمەتبار دەکرێن و بە تاوانبار دەرچوون ئەوا دەبێت سزا بدرێن لەگەڵ چاودێری و دەست بەسەرکردندا. لەگەڵ ئەوەشدا کاتێک لایەنی تۆمەتبار نکولی دەکات لەوەی مەسیحیە و دەیسەلمێنێت کە مەسیحی نییە، ئەوەش بە پەرستنی خواوەندەکانمان دەبێت، ئەوە چاوپۆشی لێ دەکرێت لەسەر بنەمای تەوبە و پەشیمانی ئەگەرچی لە ڕابردووشدا گومان لێکراو بوو بێت. ئەو زانیاریانەی کە ناوی تۆمەت سازەکان لەگەڵ دانیە نابێت پشتیان پێ ببەسترێت وەکو بەڵگە دژی هیچ کەسێک، چونکە ئەوە ڕێگە خۆش دەکات بۆ دەستپێشخەرێکی زۆر ترسناک و بە هیچ شێوەیەکیش ناگونجێت لەگەڵ ڕۆحی سەردەمدا. لەمەوە دیارە کە تراجان تەنها مەبەستی ئەوە بووە هاوڵاتیان بە ئاشکرا لایەنگری وەلای خۆیان بۆ ئیمپراتۆر نەشکێنن، ئیتر هەر کەسێک لە ماڵی خۆیدا ئازادە. اینجا ئەگەر نامەکان بەڵگە بن لەسەر ئازاردانێکی واقعی لە باکووری ئاسیای بچووکدا واتە لە ناوچەی فەرمانڕەوایی پلینیدا، ئەوە نابنە بەڵگە لەسەر ئازاردانی کۆمەڵێک مەسیحی لە فیلادلفیادا. هەروەها ئەگەر بوونی ژمارەیەکی بەرچاو لە مەسیحی لە شارەکانی ئاسیای بچووکدا لەو کاتەدا ڕاستیەکی مێژویی و بەڵگەدار بێت، ئەوە بوونی ئەوە لە شاری فیلادلفیا بێبەڵگەیە و جێگومانە، چونکە ئاشکرایە کە بڵاوبوونەوەی ئاینی مەسیحی بەرەو وڵاتانی سەر دەریای سپی ناوەڕاست ڕۆشت و ئاسیای بچووک و دورگەکانی دەریای سپی ناوەڕاست پێگەی گرنگی بانگەوازی ئاینەکە بوون، چونکە پۆلس کە دامەزرێنەری کلێسا و ئاینی مەسیحیە بەم شێوەیەی کە ئێستا هەیە خۆی لەدایک بووی شاری تەرسوس بووە و زۆربەی بانگەوازەکەشی لە ئێفێسوس ئەنجام داوە، هەرچەند بەڕەچەڵک جوولەکە بووە بەڵام هاوڵاتیەکی ڕۆمانی بووە. ئەم مەسیحێتەی کە ئێستا هەیە بە بیرۆکەی سەینا واتە ئەسالوث و خاچی ڕاست و چەپ و ڕژێمی کلێساوە زادەی بانگەوازی پۆلس و نووسرا و بڕیار و کۆنگرەکانی پیاوانی مەسیحی دواترە لە جیهانی ڕۆمانیدا بە دوور لە فەلەستین و خۆرهەڵات. ئەو مەسیحێتەی کە لە فەلەستیندا بەلاوازی مایەوە بریتی بوو لە کۆمەڵێک ڕێبازی جۆرا و جۆر کە بەڕوونی شوێنەواری کولتور و ژینگە یەهودیەکەیان پێوە دیار بوو بیرروباوەڕەکانیشان بە بیدعە و هەرتەقە و بێباوەڕیدا دەنرێن لەلایەن مەسیحێتی ڕۆمانی ڕسمیەوە. بۆیە ئەوەی زاڵ بوو بەسەر ناوچەی فەلەستیندا تەنها بوونە یەهودیەکە بوو، ئەویش تا سەدەمی هادریان تا لە سەدەی پێنجەمی زاینیدا کە مەسیحیەت بووە ئاینی ڕسمی، ئەم ناوچانەش لە ڕووی بوونی مەسیحیەوە بوژانەوە. بۆیە لەم کاتەدا بەڵگە هەیە لەسەر بوونی ڕەوەندێک واتە جالیەکی مەسیحی لە شاری جەڕەش لە باکووری فیلادلفیا. هەروەها فیلادلفیا دەبێتە بنکەی ئوسقوفێکی مەسیحی و چەند کلێسایەکی تێدا بنیاد دەنرێت. لەلایەکی تریشەوە لە دەوروبەری ساڵی 12 زاینیدا تراجان سەرگەرمی جەنگ بووە لە عێراقدا لەگەڵ پەرسیەکان واتە ئەشکانیەکان. ئەم هەوڵە فراوانخوازیانەی تراجان بەرەو خۆرهەڵات لە عێراقدا تا مردنی لە 17 زاینیدا بەردەوام دەبێت. ئیتر لە ڕێگەی ئەم ڕاستیەوە و ئەو وەڵامەوە کە نووسیوێتی بۆ پلینی تێدەگەین کە ناگونجێت تراجان ئەو ئیمپراتۆرە بێت کە تا بەردەرگای ئەشکەوتەکە بە دوای حەوت گەنجەکەدا چووە و لێ نەگەڕاوە دەرگای ئەشکەوتەکەشی بەبەرد هەڵچنیوە وەکو لە چیرۆکەکەدا هاتووە. پەراوێکی لاتینیش هەیە بە ناوی شەهیدبوونی ئیگناتیوس بە لاتینی مارتیریوم ئیگناتی کە چیرۆکی نادنی قیدیس ئیگناتیوسی ئەنتاکیە بە کەلەپچەیی بۆ ڕۆما و شەهیدبوونی لەوێ دەگێڕێتەوە و دەدرێتە پاڵ هەندێک کەسی نزیک و هاوچەرخی ئیگناتیوس کە لەگەڵی دابوون هەتا شەهیدبوونی. دەقەکە دەڵێت لە ساڵی 9 ماوەی تراجاندا، ئەوەش واتە ساڵی 17 زاینی، دوای ئەوەی هەندێک سەرکەوتنی بەدەست هێنا بەسەر دوژمنانی ئیمپراتۆرەتیدا لە باکوور وەکو سکیسیەکان و داکیاییەکان واتە خەڵکی وڵاتی داکیا ڕۆمانی ئێستا کە تراجان ساڵی 16 زاینی کردی بە کەرتێکی ئیمپراتۆرەتی ڕۆمانی، ویستی لە ڕووی ئاینیشەوە خۆی بکاتە سەرداری تەواو. بۆیە فەرمانیدا کە دەبێت مەسیحەکانیش قوربانی بکەن بۆ خواوەندە ڕۆمانیەکان، هەر کەسێکیش سەرپێچی بکات سزای مردنە. اینجا لەم کاتەدا کە تراجان بە شێوەیەکی کاتی لە ئەنتاکیە بوو لە هێرشێکیدا بۆ سەر ئەرمینیا و پەرسیەکان، قیدیس ئیگناتیوس لە ئەنتاکیە هەموو هەوڵێکی خۆی خستەگەڕ بۆ ئەوەی ئەو هەوڵەی ئیمپراتۆر پوشت بکاتەوە. بۆیە ڕاپێچ کرا بۆ بەردەم تراجان بە تۆمەتی پێشێلکردنی فەرمانی ئیمپراتۆری. ئەوی زۆر چاونەترسانە داکۆچی لە باوەڕی خۆی کرد. تراجانیش فەرمانیدا زنجیر بکرێت و ببرێت بۆ ڕۆما کە لە ڕێگادا کۆمەڵێک نامە و نووسراوی گرنگی نووسیوە و نردوێتی بۆ مەسیحەکانی دەوروبەر. ئەو نامانەش ئێستا لە بەردەستدان.
لە ڕۆماش ئەوەندەی نەبرد لە یاریگەی فلاڤیان خراە بەر پەلاماری شێرە برسیەکان، پاشماوەکەشی هێنرایە بۆ ئەنتاکیە و لە نزیک دەروازەی شار نێژرا. ئەمەش لەبەر ئەوەی بەروارێکی وردی نییە بە ماوەی دەسەڵاتی تراجان بەرواری بۆ دادەنرێت، واتە لە نێوان ساڵانی 98 بۆ 170 زاینیدا هەندێک سەرچاوەش دەوروبەری ساڵی 100 زاینی دیاری دەکەن. دقی ناوبراویش واتە دقی شەهیدبوونی ئیگناتیوس ساڵی 170 زاینی دیاری دەکات. مێژونووسی کلێسا یوسێبیوس ئەویش ساڵی 170 و 108 دادەنێت. لێرەدا دەکرێت ئەم تێبینانە تومار بکەین. ئەم زانیاریانە بە تایبەتی هەواڵی فەرمانێکی تراجان لە ساڵی 170 زاینیدا جێی یەکدەنگی نییە، چونکە لە مادەی تراجانی ئینسایکلۆپیدیای کاتۆلیکیدا هاتووە کە بارودۆخی مەسیحیەکان لە سەردەمی تراجاندا بەگشتی باش بووە و ئازادانێکی واقعی نەبووە، واتە هەڕەشەیەکی بنەڕەتی هەبووە، بەڵام جگە لە هەندێک ئەزموونی تاکە کەسی ئیتر بەرنامەیەکی گشتی بۆ سەرکوتکردن و ڕاوەدوونانی مەسیحیەکان پیادە نەکراوە. دەتوانین بڵین بە درێژایی مێژووی ئیمپراتۆر ڕۆمانیەکان جگە لە فیلیپوسی عەرەبی ئەو هەڕەشە بنەڕەتیە هەر هەبووە، واتە جگە لە چەند ماوەیەک ئیتر بەگشتی قەدەغە بووە مەسیحی بە ئاشکرا ئاینەکەی ڕابگەیەنێت و جێ بە ئاینی ڕۆمانی تەنگ بکات. بەڵام تەنها لە سەردەمی نیرۆ و دۆمیتیان و دەکیوس و دیۆکلیتیانوس و گالێریوس و هەندێکی تردا ئەو هەڕەشەیە بووەتە ئازادانێکی پیادەکراو. لێرەشدا لە مێژووی کلێسادا شەهیدبوونی ئیگناتیوس بە شێوەیەکی ناڕۆشن دراوەتە پاڵ سەردەمی تراجان. ئیتر پێدەچێت بۆ تەواوکردنی دیمەنەکە باز لە فەرمانێکی ئازاردان و لە هەوڵی ئیگناتیوس بۆ دژایەتیکردنی فەرمانەکە کرابێت، ئەگەرنا لە ڕاستیدا بەردۆخی نردنی ئیگناتیوس بە کەرەپچەیی بۆ ڕۆما لە ڕووی مێژوویەوە ناڕۆشنە. اینجا دەبێت زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەدەبیاتی کلێسادا بکرێت، چونکە دەنگ و باسی شەهید و جەژن و بوونە و مناسبەی وای تێدایە کە واقعی نین و لە بنەڕەتدا مەسیحیش نین، بەڵکو دەگەڕێنەوە بۆ کەسێتی کولتوری لە کولتور و ئاینە ئەوروپایەکانی پێشمەسیحیەتدا. دەربارەی ڕاگەاندنی بڕیارێک بە ئازادانی مەسیحیەکان لە ساڵی 170 زاینیدا ئەمە هەرچەند سەرچاوەکانی تر ئاماژەی بۆ ناکەن، بەڵام ڕەنگە بنچینێکی هەبێت. لەگەڵ ئەوەشدا دەبێت بزانین تا چ ڕادەیەک لە تیۆریەکەی کەمال ئەسەیددا جێ دەبێتەوە. ئەم مێژووە واتە ساڵی 170 زاینی ساڵێکە دوای داگیرکردنی ناوچەی ئوردون ئەنەبەتیە و بوونی تراجان لە پێترا و فیلادلفیا. لەم ڕووەوە بیرۆکەکە فریودەرە، بەڵام ئەگەر بەپی خەڵماندنەکەی کەمال ئەسەید 300 ساڵ دوای 170 زاینی بچینە پێش دەکاتە ساڵی 470 زاینی کە لەم ساڵەدا تیۆدۆسیوس تەمەنی تەنها 6 ساڵە و هێشتا ساڵێکی ماوە ببێتە ئیمپراتۆر. ئەمە دەربارەی پاڵەر یەکەم واتە ژمارە 309 کە لە قورئاندا هاتووە. دەربارەی پاڵەری دووەمیش پرۆپاگەندای ئەشکەوتی ڕەجیب لە نزیک فیلادلفیا بە دڵنیایی و دەڵێن ئەو قسە و قسەڵۆکە یەکەم جار لە فۆلکلۆری ناوچەکەدا پەیدا بووە، دواتر جیۆگرافەرە عەرەبەکان وەکو قسەی ڕەشە خەڵک تۆماریان کردووە، وەکو یاقوت الحەمەوی یاقوتی حەمایی کە لە معجم البلداندا دەڵێت وقيل إن عمان هي مدينة دقيانوس وبالقرب منها الكهف والرقيم معروف عند أهل تلك البلاد والله أعلم. واتا وتراوى كعمان شاركي دقيانوس ونزيك لوي أشكوتك ورقيم هي كلاي خلقي أشوينا ناسراوى. لێرەدا یاقوت قسەی سەرزاری خەڵک دەگێڕێتەوە و دواتر بە والله أعلم کۆتایی پێدەهێنێت کە ئەوەش لە کاتی گوماندا دەوترێت. اینجا هەر یاقوت ئەمە ڕەت دەکاتەوە کە دەڵێت وبقرب البلقاء من أطراف الشام موضع يقال له الرقيم يزعم بعضهم أن به أهل الكهف والرقيم وصحيح أنهم ببلاد الروم. دەڕێت لە نزیکی بەلقا لە شام شوێنەکەیە پێدەوتێ الرقيم کە هەندێک خەڵک دەڵێن کە خەڵکی ئەشکەوتەکە و ڕقیم لەوێ بوون، هاوڵانی ئەشکەوت لەوێ بوون و ڕاستتر ئەوەیە کە ئەوان لە وڵاتی ڕۆم بوون. واتە پێی وایە کە ڕاستیەکەی ئەشکەوتی خەوتوەکان لە وڵاتی ڕۆمە واتە بیزەنتیەکان. اینجا قسەکە ئەوەیە کە عەمان ئەو شارە بووە کە دەقیانوس واتە دەکیوسی تێدا بووە، واتە هەر چیرۆکە مەسیحیەکەیە و کراوە بە چیرۆکێکی خۆماڵی. ئێمەش ئەزمونمان زۆرە لەگەڵ ئەو چیرۆک و بیرۆکانەی کە خۆماڵی دەکرێن یان لە پەراوێزی بیرروباوەڕێکی تازەدا دادەڕێژرێنەوە دەبیرین جێگە و جیۆگرافیایەکی تازەشیان بۆ ساز دەکرێت. جیۆگرافیای تازەش بنەمایەکی خۆماڵیکردنە. هەمان چیرۆکی دەقیانوس ئەفغانیەکان دەیگێڕنەوە و دەیدەنە پاڵشارێک لە ئەفغانستان. ئەگەر ئەم چیرۆکە فۆلکلۆریەی
کە لە ناوچەی عەمان گەشەی کردووە ناوی ئیمپراتۆرێکی تری بهێنایە وەکو تراجان یان هەدریان یان دیۆکلیتیان یان فەرمانڕەوایەکی لاوەکی لە شاری فیلادلفیا، دەکرا بڵێین ئەم چیرۆکە پاشمەوەی یادەوەریەکی مێژوویە، بەڵام ناوی دەقیانوس دەبات کە بووەتە بابەتێکی فۆلکلۆری هەرزان. لەلایەکی تریشەوە ئەو پرۆپاگەندا فۆلکلۆریە تەنها دەربارەی عەمان دروست نەبووە، بەڵکو هەر شارێک ئەشکەوتێکی گونجاوی لە نزیکەوە هەبێت ڕەنگە ئەو پرۆپاگەندایی تێدا گەشە بکات، چونکە مەسیحیەکە لە ئەشکەوتێک دەدوێت لە چیایەکدا بەناوی ئەنکیلۆس یان ئەنخیلۆس نزیک شاری ئەفێسوس لە تورکیا، بەڵام هەر لە تورکیا لە چەند شارێکدا هەمان دەنگ و باس هەیە دەربارەی ئەشکەوتێک نزیک شار، لەوانە ئەشکەوتەکەی نزیک شاری تەرسوس کە خەریکە بە ئەندازەی ئەفێسوس گرنگی پەیدا دەکات. لە ڕابردووشدا هەندێک لە ڕاوەمەندانی قورئان پێیان وا بوو ئەشکەوتەکە نزیک شاری تەرسوسە. لەم سەردەمەشدا نووسەرێکی ئیسلامی تورکی بەناوی عەدنان ئۆکتار ناسراو بە هاڕون یەحیا لە نووسینێکیدا بەناوی گەلانی لەناوچوو ئەلئومەم البائیدە هەمان بۆ چوندوپات دەکاتەوە و باس لەوەش دەکات کە لە سەردەمی عوسمانیدا گرنگی بۆ شوێنە دراوە و دوای لێکۆڵینەوەیەکی چروپڕ بۆیان دەرکەوتووە کە مەبەستی چیرۆکی قورئانەکە ئەو ئەشکەوتی نزیک تەرسوسە و دوای ئەوە کارمەندیان بۆ بایەغدان بە ئەشکەوتەکە داناوە. هاڕون یەحیا پێی وایە کە وەسفی قورئان بۆ بارودۆخی ئەشکەوتەکە بەسەر ئەم ئەشکەوتە دەچەسبێت کە دواتر ئاماژە بۆ ئەم لایەنە دەکەین. ئەو شارانی تر لە تورکیا کە هەمان پرۆپاگەندایان تێدایە بریتین لە ئەنتاکیا، ساردس، ئاق حیسار، مانیسا. هەروەها لە زۆر شوێنی تردا لە وڵاتانی عەرەبیدا هەمان دەنگ و باس هەیە دەربارەی ئەشکەوتێک نزیک شارێک یان گوندێک، زۆر جاریش مزگەوتێک دروست کراوە نزیک ئەشکەوتەکە بە ناوی مەسجید ئەصحاب الکەهف. هەتا هەردوو ڕاوەمەندی قورئان ئەبوو حەیانی غرناطی لە ئەلبەحر المحیطدا و ئیبن عەطیە لە المحرر الوەجیزدا باز لە ئەشکەوتێک دەکەن لە ئەندەلوسیا نزیک شارۆچکەی لۆشا نزیک شاری گرەناتە واتە غەرناطە. یاقوتیش دەنگ و باسێکی تر دەگێڕێتەوە دەربارەی ئەشکەوتێک لە شوێنێک بەناوی جینان الوەرد نزیک شاری تۆلیتون واتە توڵەیتوڵە هەر لە ئەندەلوس. پرۆپاگەندای ئەشکەوتی نزیک عەمانیش لە بنەڕەتدا هەر بەم شێوەیە دروست بووە. دەربارەی بوونی مزگەوتێک یان پەرستگایەک نزیک ئەشکەوتەکە ئەوە لە بنەڕەتدا ڕیشەی زۆر قوڵی هەیە، چونکە بە بۆنەی بیرباوەڕی مرۆڤەوە دەربارەی ئەشکەوت وەکو دەروازەیەک بۆ پەیدابوونی بوونەوە و ژیان و هەروەها وەکو دەرچەیەکیش بۆ جیهانی ژێرەوە دەبینین لە مێژووی دێریندا هەندێک پەرستگای دێرین وەکو پەرستگای ئەثینا لە قەڵای ئەکرۆپۆلیس لە یۆناندا لەسەر بنچینی ئەشکەوتێک بنیادنراوە. هەروەکو خودی ئەشکەوت لە زۆر کولتور و ئایندا بە شوێنی وەرگرتنی تروش و ئیلهام زانراوە و بەکارهێنراوە وەکو پەرستگا بەتایبەتی لە ئاینی میسراییدا، ئەو ئاینەی کە شاڕۆن دەکرا ئێستا لە جێی ئاینی مەسیحی بێت لە ئەوروپادا. دەربارەی چۆنێتی دروستبوونی ئەم بیرروباوەڕە دەربارەی عەمان لە فۆلکلۆری ناوچەکەدا ئەوە لە ڕاستیدا بە شێوەی کورتکردنەوەی ماوە و مەسافەیە، ماوەی نێوان ناوچەکە تا ئەفێسوس، چونکە زانیویانە کە شارەکە واتە ئەفێسوس لە خاکێکی ڕۆمانیدا بووە. اینجا سەرنجیان لە ئەو شوێنەوە لە ڕۆمانیانە داوە کە لەیانەوە نزیک بوون لە ناوچەی ئوردوندا لە جەڕەش و فیلادلفیا و چەند شوێنێکی تردا. جا لەبەر ئەوەی نزیک فیلادلفیا ئەشکەوتێکیان بینیوە ویان زانیوە شارەکە فیلادلفیایە. بە هەمان شێوە لە کاتێکدا پەلهاوێستنی فتوحات لە سەردەمی ئومەوی و عەباسیەکاندا تا بەردەم شوورەکانی شارەکەی کۆنستانتین ئەلقوستەنتینیە دەڕۆشت، بەلای شاری تەرسوسدا تێپەڕیون و ئەشکەوتێکیان نزیک شارەکە بینیوە، بۆیە گومانیان لە تەرسوسیش کردووە. هەر بۆیە دەشبینین هەندێک جار تەرسوسیان ناوناوە ئەفێسوس. واتە دیاریکردنی عەمان و تەرسوس لە ڕاستیدا هەوڵێک بووە بۆ دۆزینەوەی ئەفێسوس، واتە هەردووکیان ئەفێسوسێکی ساختن. لەگەڵ ئەوەدا کە پرۆپاگەندای ئەشکەوتی نزیک عەمان فۆلکلۆرێکی ناوچەییە، بەڵام لە سەدەی بیستەمدا بەهۆی پاڵەری ئاینیەوە پاسا و بەڵگەی ئارکێۆلۆژیایی و ئاثاری بۆ سازکرا. ئەوە بوو ساڵی 1963 شوێنەوەرناسی ئوردونی ڕەفیق وەفا ئەدوجانی لە نزیک گوندی ئەڕەجیب نزیک عەمانی پایتەخت ئەشکەوتێکی دۆزیەوە کە دواتر ئەنجامەکانی ئەم دۆزینەوەی بڵاو کردەوە و ڕایگەیاند کە ئەشکەوتی ئەصحاب الکەهفی دۆزیوەتەوە. شایانی باسە کە لە خۆرئاوەیەکانی شوێنەوەرناسی فەرەنسایی چارلز کلێر مونگانۆ سەردانی شوێنەکەی کردووە و پێی وابووە قورئان مەبەستی ئەم شوێنەیە. هەروەها مامۆستا هیو ویندەر نیبلی ئەویش هەمان بۆچوونی هەبووە. ئەم ئەشکەوتە لە ڕاستیدا ئەشکەوتێکی بەردینە و شێوەی کۆمەڵە گۆڕێکی بیزانتی هەیە، لە ناوەوە 8 گۆڕی بەردینی تێدایە لە شێوەی گۆڕە بەردینە بیزانتیەکان کە یەکێکیان گۆڕێکی بچووکە. لە نزیک دەرگای ئەشکەوتەکەش شەویلگەی سەرەوەی سەیەک دۆزراوەتەوە. بە پاڵ ئەشکەوتەکەیشەوە مزگەوتێک هەیە کە مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەروان، پاشان سەردەمی هیشامی کوڕی لە ساڵی
سەوحەڤەی کۆچیدا کە ئەم مزگەوتە لەسەر بنچینەی کلێسایەکی بچووکی بیزانتی و بە هەمان ڕووبەر دروست کراوە. هەر لە سەردەمی ئومەویەکاندا ناوە ێشکەوتەکە نوێ کراوەتەوە و شێوازی تاقوکەوانەی ئیسلامی تێدا دروست کراوە. دواتر مزگەوتەکە لە سەردەمی خوماڕەوەیی کوڕی دامەزێنەری دەوڵەتی تۆڵۆنی لە شام و میسردا ئەحمەدی کوڕی تۆڵۆن لە ساڵی 895 زاینیدا نوێ کراوەتەوە. هەروەها سەلاحودینی ئەیوبی سەردانی کردووە و هەندێکی بۆ زیاد کردووە. دواتر پاشای میسر لە بنەماڵی مەمالیکی بورجی قانسوح ئەلغوری لە ساڵی 900 کۆچیدا بەرامبەر 1494 زاینی نوێی کردوێتەوە. لە ساڵی 1970 کۆچیشدا جارێکی تر نوێ کراوەتەوە. لە ئەشکەوتەکەشدا کۆمەڵێک نەخش و نووساوی یۆنانی و سەمودی و کوفەیی هەیە. ناوی ئەڕەجیب کە بە گوندێکی نزیک عەمان دەوترێت وشەیەکی خۆماڵی ناوچەکەیە، چونکە وشەی ئەڕەقیم لە شێوەزاری عەرەبی ناوچەکەدا بووەتە ئەڕەگیم و دواتر بووەتە ئەڕەگیب. ئێستا بە ئەشکەوتەکەش دەوترێت ئەڕەجیب. ئەمانەش هەمووی دوای ئەوەی لە فۆلکلۆری ناوچەکەدا ئەو پرۆپاگەندایە پەرەیسەندووە کە باس کرا. لەبەر ئەوەی ئەدوجانی لە پشکنینەکەیدا ئامانجێکی ئاینی هەبوو بۆ پاڵنەرەوە بۆ شوێنەکەی ڕوانیوە، هەوڵی داوە چیرۆکە قورئانیەکە بەسەر ئەم ئەشکەوتەدا بزەپێنێت. لەبەر ئەمە بۆچوونەکانی بۆچوونی زانستی و بێلایەن نین. دواتر جارێکی تر شوێنەکە دەپشکنرێت لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار و وەزارەتی ئەوقافەوە لە ئوردون. خۆ هەڵقورتاندنی وەزارەتی ئەوقاف لەم پشکنینە ئەرکیۆلۆجیاییەدا هیچ مانایەکی نییە جگەلەوەی کە ئامانج و پاڵنەر لە کارەکەدا ئاینیە، لەبەر ئەوە سروشتیە ئەگەر ئەنجامەکانیش ئاینی بن و زانستی نەبن. ئەوەی کە زیاتر بابەتەکەی چەسپاندووە ئەوەیە ئوردونیەکان وەکو شوێنێکی مێژویی و گەشتیاری واتە سیاحی بەسوود بۆ شوێنەکە دەڕوانن کە خازانجێکی ئابووری دەگەێنێت بە وڵاتەکەیان. لەبەر ئەوە بەرگری لەو فۆلکلۆرە ناوچەییە دەکەن بە ئامانج و پاڵنەرێکی ئاینی ئابووری. لە تورکیاش هەمان بابەت هەیە، واتە بە کەڵکهێنانی شوێنەوارە مێژووی پیرۆزەکان بە تایبەتی شوێنەوارە مەسیحیەکان لە خۆرئاوای وڵاتدا. لەوانەش هەردوو ئەشکەوتی نزیک ئێفێسوس و تەرسوس. چەند سایتێکی تورکی بە کۆمەڵێک زمان لە تۆڕی ئینتەرنێتدا لە خزمەتی پرۆپاگەندای گەشتیاریدان بۆ ئەو شوێنانە. ئەدوجانی و ئەوانە شوێنی کەوتون بەم شێوەیە شوێنەوارەکە لەگەڵ شیرۆکەکەدا دەگونجێنن. گوایە ئەو هەشت گۆڕە حەوتیان گۆڕی حەوتخەوتوەکەن، گۆڕی هەشتەم کە گۆڕێکی بچووکە گۆڕی سەگەکەیە. بەڵام بۆچی ئێسکی سەگەکە لە دەرگای ئەشکەوتەکەدا نەک لە گۆڕی هەشتەمدا؟ ئەمە ئەدوجانی بۆ خۆی وەڵامی نەداوەتەوە، بەڵام خەڵکی ناوچەکە بۆ خۆیان چیرۆکێکی ناسکیان بۆ ئەمە هەڵبەستووە کە گوایە ئیمپراتۆر سەرەتا فەرمان دەدات سەگەکە لە گۆڕی هەشتەمدا بنێژن، بەڵام دوایی کە بیر دەکەنەوە نابێت سەگ لەگەڵ مرۆڤدا بنێژرێت، فەرمان دەدات دەری بهێننەوە و لە دەرگای ئەشکەوتەکەدا بینێژن. سەبارەت بە پەیوەندی ئەشکەوتەکە بە سەردەمی تیۆدۆسیوسەوە باس لەوە دەکەن کە ئەو کلێسایی کە نزیک ئەشکەوتەکە دروست کراوە دەگەڕێتەوە بۆ سەدەی پێنجەمی زاینی، واتە سەردەمی تیۆدۆسیوسی دووەم. هەروەها هەندێک دراو لە ئەشکەوتەکەدا دۆزراونەتەوە کە دەگەڕێنەوە بۆ سەردەمی ئەو، بەڵام ئەمە نابێتە بەڵگە لەسەر ئامانجەکەیان، چونکە سەردەمی تیۆدۆسیوسی دووەم سەردەمی شۆڕشێکی گەورەیە لە بواری چالاکی مەسیحی و دروستکردنی کلێسا و هەڵبەستن و ڕازاندنەوەی گۆڕی شەهید و پێشەوا مەسیحیەکان لە سەرتاسەر ئیمپراتۆرەتیدا. دروستکردنی کلێسایەکی بچووک لەو شوێنەدا لەم بارودۆخەدا بووە. هەروەها ئەشکرایە کاتێک دراوێک لێ دراوە ئیتر بە هەموو وڵاتاندا بڵاو بۆتەوە. لەبەر ئەوە بوونی دراوی تیۆدۆسیوس لەناو ئەشکەوتەکەدا نابێتە بەڵگە لەسەر بوونی خودی تیۆدۆسیوس لەوێدا. بەڵگەیەکی تری ئەدوجانی ئەوەیە کە وەسفی دەخە قورئانیەکە بۆ دەرچەی ئەشکەوتەکە لەگەڵ ئەشکەوتی ئەڕەجیبدا دەگونجێت، چونکە قورئانیەکە لە فەجوەیەک دەدوێت کە ئەوەش دەرچەی ئەشکەوتەکە دەگرێتەوە کە بەرەو باشوورە. اینجا لەوە دەدوێت کە بەیانیان ترکی خۆر دەدات لە لای ڕاستی سەرەتای ڕاڕەوی ئەشکەوتەکە، ئێوەرانیش دەدات لە لای چەپ. وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين وإذا غربت تقرضهم ذات الشمال وهم في فجوة منه. سورة الكهف آيات 17. جا ئەوەش لە ئەشکەوتێک دادێتە جێ کە ڕووی دەرگاکەی بەرەو باشوور بێت. اینجا تشکی خۆر بەیانیان دەدات لە لای ڕاستی دەروازەکەی، بۆیە دەڵێت ئەمە بەسەر ئەشکەوتەکەی ئێفیسوسدا ناسەپێت کە دەرگاکەی بەرەو باکووری خۆر هەڵاتە، بەڵکو بەسەر ئەشکەوتی ئەڕەجیبدا دەسەپێت کە دەرگاکەی بەرەو باشوورە. سەرەتا لێرەدا ئەدوجانی ئەم فەجوەیە بە فەتحە واتە دەرچە تێگەیشتووە کە هەندێک لە هاوبیرەکانیشی لەگەڵی دانین لەمەدا. لە کاتێکدا ئەوە نەزانینی زمانە، ئەگەرنا هەموو ڕاوەمەندەکانی قورئان فەجوەیان بە فراوانی واتە متەسع ڕاوە کردووە، واتە ناوە ئەشکەوتەکە کە فراوانتر لە دەرگاکەی. دەقەکەش ئەوە دەگەیەنێت کە ئەوان لەو فراوانی ئەشکەوتەکەدا بوون نەک نزیک دەرگاکەی. مەبەستی دەقەکەش لەم چەمکە ئەوەیە کە بەهۆی ئەوەوە ئەوان پارێزراو بوون لە تشکی خۆر، چونکە ئەگەر نزیک دەرگاکە بوونایە
لە بەیانیان و ئێواراندا تشکی خۆر لی دەدان. هەرچەندە نەڕاستیدا ئەمە تەنها مەبەستێکی ڕواڵەتیە، ئەگەرنا ڕیشەی قوڵی بیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ وێناکردنی ئەشکەوت وەکو سەرچاوەی ژیان و دەواازەی نێوان ژیان و مردن. بۆ ئێستانش دەدرێت زۆر گۆڕستانی تایبەتی هەیە لەناو ئەشکەوتێکی دەستکرددا. ئەم ئەشکەوتە ڕێڕەوێک یان دەرگایەکی تەسکی هەیە کە دەچێت بەرەو هۆڵە فراوانەکەی ناوەوە. جارە نمونەیەکدا کە گۆڕستانێکە لە ژێرخانی گردێکی دەستکرددا لە خۆرئاوای هەرێمی کێنت لە بریتانیا، سەرش دەدرێت کە هەوڵی زۆر دراوە ئەم شێوەیە لە شێوەی منداڵدان بچێت، کە منداڵدانیش دەرچەیەکی تەسکی هەیە، بەڵام کۆرپەرەکە لە فراوانەکەی دایەتی واتە لە فەجوەکەیدا. ئەوەش بە هیوای زیندووبوونەوەی مردووانی ئەو گۆڕستانە، یان بۆ پێشاندانی ئەوەی کە مرۆڤ لە منداڵدانی زەویەوە دێت و دەچێتەوە بۆ منداڵدانی زەوی. وەکو قورئان دەڵێت منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. وەکو لە سەرەتاشدا ئاماژەمان بۆ کرد ڕەگوریشەی ئەم چیرۆکە دەچێتەوە بۆ بیرروباوەڕەکانی ژیان و مردن و زیندووبوونەوە. سەبارەت بە ئاڕاستەی دەواازەی ئەشکەوتەکەش کە ڕووی لە باشوورە، لە ڕاستیدا ئەمەش نابێتە بەڵگە، چونکە ئەشکەوتەکەی نزیک تەرسوسیش دەرگاکەی ڕووی لە باشوورە. لەلایەکی تریشەوە ئەشکەوتەکەی ئێفسوس ئەوەندەی گۆڕستان و کلێسایی بەسەرەوە دروستکراوە و داڕوخاوە بە شێوەیەک ئەشکەوتە ڕاستەقینەکە ون بووە و نەماوە. ئیتر نازانین بەچی دڵنیابوون دەربارەی ئاراستەی دەواازەکەی کە بەرەو باکووری خۆرهەڵاتە، جگەلەوەی کە وەرگرتنی ئەو واتایانە سەبارەت بە ئاراستەی دەرگای ئەشکەوتەکە لە ڕواڵەتی دەخەکە شتێکی ئەستەمە، چونکە دەخەکە تەنها ویستوێتی بڵێت کە بەیانیان و ئێواران تشکی خۆر کە لەو کاتەدا بە ئاسۆیی دێت دەیدا لە ئەملاو ئەولای دەواازەی ئەشکەوتەکە. ئیتر دەست پێکردنی بە باسی لای ڕاست مەبەستێکی گەورەی لە پشتەوە نییە، بەڵکو هەمیشە لە کولتوردا حەزێکی ناڕۆشن هەیە بە دەست پێکردن بەلای ڕاست لە کردار و لە گفتاریشدا. بە شێوەیەک لە دابوونەریتی ئیسلامیدا دەست پێکردن بەلای ڕاست بۆتە دابوونەریت واتە سونەتێکی حەسپێکرا و مستەحەب. کاتێک سەرنجی لە قورئان دەدەین لەم بارەیەوە دەبینین هەمیشە بە باسی لای ڕاست اليمین دەست پێ دەکات. دەڵێت يتفيأ ظلاله عن اليمين والشمائل سورة النحل آية 49 ونقلبهم ذات اليمين وذات الشمال سورة الكهف آية 18 کە ئەمەیان دەربارەی خودی خەوتوەکانە کە دەڵێت بەلای ڕاست و بەلای چەپدا هەڵگەڕاونەتەوە و ئەوەی یەک لایەن لەسەر خاکەکە نەبێت و کار بکاتە سەرجەستەیان. هەروەها دەڵێت لقد كان لسبأ في مسكنهم آية جنتان عن يمين وشمال سورة سبأ آية 15 إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد سورة قاف آية 17 وأصحاب اليمين ما أصحاب اليمين وأصحاب الشمال ما أصحاب الشمال سورة الواقعة آية كان بسحو تاشليك عن اليمين وعن الشمال عزين سورة المعارج آية سحوت. لكولتور دا هميشه لاي راست بشاكتر دان راو لاي چپ بأراستيك خراب دان راو بشيويك راست بوته هماي چاكو چپ بوته هماي خرابه. بێگومان لێرەدا مەبەست لە چاکە و خراپە چەمکەڕە وشتیە تەسکەکە نییە. ڕێکەوتنیە کە لە کوردیدا ڕاست بەلای ڕاست و بەشتی ڕێک و تەواو و واقعی دەوترێت و چەپیش بەلای چەپ و بەشتی ناڕێک و نێگەتیڤ دەوترێت. هەروەها ڕێکەوتنیە کە لە عەرەبیدا لە مادەی یا میم نون وشەی یەمین هاتووە بەواتای لە ڕاست، وشەی یومنیش هاتووە بەواتای بەرەکە واتە پیت و فەڕ. مرۆڤی عەرەبی کاتێک ئاماژەی بۆ هەردوو لا کردووە ڕووی کردوتە خۆرهەڵات. ڕەنگە لە بەروێ کە خۆرهەڵات سەرچاوە و خاڵی سەرهەڵدانی شتەکانە بۆ پێیەکە خاڵی سەرهەڵدانی ڕۆژە. بەپێی ئەوەش لای ڕاست دەبێتە باشوور، لای چەپیش دەبێتە باکوور. باشووری مرۆڤی عەرەبی بریتێ لە وڵاتی ئەلیەمەن کە لە هەمان مادەی یا میمنونەوە هاتووە. وڵاتی یەمەنیش هەم دەکەوێتە لای ڕاستی مرۆڤی عەرەبی، هەم لە کولتورە دێرینەکاندا ناوبانگی هەیە بە پیت و فەڕ یومن و خێر و خۆشی و پێی وتراوە عەرەبیای بەختەوەر العەرەبیەت السەعیدە عەرەبیا فێلکس، چونکە ڕێژەیەکی زۆر بارانی هەبووە و لە ڕووی ئاودێری و هەڵبەستنی بەنداوەوە کە یەکێکە لە بنەماکانی شارستانەتی پێشکەوتوو بوون و بازرگانی بێڕکەبەری جیهانی دێرین بوون لە بازرگانی بۆنی خۆش و بەهاراتدا. بۆیە لە کولتوری عەرەبی ئیسلامیدا یەمەن بە وڵاتێکی بەفەڕ واتە مبارەک دانراوە. ئەم بیرۆکەیەش لە هەندێک حەدیثدا دەرکەوتووە. لە لاکەی ترەوە کاتێک لای چەپی مرۆڤی عەرەبی بریتی بۆ لە باکوور دەبینین وشەی شیمال کە لە بنەڕەتدا بەلای چەپ دەوترێت دواتر بووەتە ناو بۆ باکوور، بەڵام هەمان وشە بە واتای شومی ئەشوم دێت، بەڵکو وشەی شیمال و وشەی شوم لە یەک بنەڕەتی دێرینەوە هاتوون. لای باکووری مرۆڤی عەرەبیش بریتی بۆ لە وڵاتی ئەشام بەڵکو ئەشەم کە لە هەمان واتای باکوور و شومەوە هاتووە. لە هەمان کەدا لای چەپیش بووە. لە عەرەبیشدا لە مادەی شین ئەلیف میمەوە هاتووە. لە عەرەبیشدا لە مادەی شین هەمزە میمەوە وشەی شوم هاتووە. وشەی مەشئەمەیش هاتووە بە واتای شوم و واتای لای چەپیش. لە کولتوری عەرەبی ئیسلامیدا وڵاتی شامیش
بە مۆڵگەی گەلێک کارەسات و ڕووداوی پەیوەست بە کۆتایی هاتنی جیهان دانراوە. لە ئەسکاتۆلۆژیای ئیسلامیدا ئەم بیرکردنەوەیە دەربارەی ڕاست و چەپ ڕەنگی داوەتەوە. دەبین لە قورئاندا سەفرازەکانی ڕۆژی دوایی پێیان دەوترێت ئەصحاب اليمین و ئەصحاب المەیمەنە، و وا پێشان دەدێت کە بەلای ڕاستدا دەڕۆن و بەدەستی ڕاستیان نامەی کارەکانیان وەردەگرن. بە زیانمەندەکانیش دەوترێت ئەصحاب الشیمال و ئەصحاب المەشئەمە، وا پێشان دەدرێت کە بەلای چەپدا دەڕۆن و بەدەستی چەپیان نامەی کارەکانیان وەردەگرن. مەبەست بەم شیکارە ئەوە بوو کە دەستپێکردن بە باسی لای ڕاست لە دەقی قورئانیدا تەنها ڕەهەندێکی هزری هەیە و ناکرێت زانیاری واقعی و مێژویی و جیۆگرافیایی لێوەربگیرێت. لە ڕاستیدا بواری ساکردنەوەی بابەتە مێژویی و جیۆگرافیاییەکان میکانیزم و ئامراز و شێواز و هۆکار و هەروەها کۆلێج و بەش و پسپۆڕی تایبەتی خۆی هەیە. ئەگەر کەسێک بیەوێت بەڕاستی لەو بەرەدا کار بکات، ئەگەر نا ئەو بوارە بە دادهەشینی واتایەکی ئەگەر و مەگەر لە دەقێکدا ناچێتە سەر. بەڵگەیەکی تریان ئەوەیە کە بەپێی چیرۆکە قورئانیەکە مەسجدێک بەسەر ئەشکەوتەکەەوە دروست کراوە. قال الذين غلبوا على أمرهم لنتخذن عليهم مسجدا. سورة الكهف آية 23. بەپێی ئەمە دەڵێن ئەوە تەنها لەگەڵ ئەشکەوتی ئەرەجیبدا دەگونجێت کە مزگەوتێک لە پاڵیدا هەیە لە کاتێکدا لە نزیک ئەشکەوتەکەی ئێفێسوس هیچ مزگەوتێک نییە. ئەم بەڵگەیە لە ڕاستیدا پێکەری ناویە، چونکە دەخە قورئانیەکە لەو دیمەنە دەدوێت کە لە چیرۆکە مەسیحەکەدا هاتووە کە ئیمپراتۆر تیۆدۆسیوس کە دەبێتە ئەوانەی کە قورئان دەڵێت الذين غلبوا على أمرهم، فەرمان دەدات کلێسایەکی کەشخە بەسەر ئەشکەوتەکەەوە دروست بکرێت. چیرۆکە مەسیحەکە باس لەوەش دەکات کە ناوەوەی ئەشکەوتەکە ڕازێنراوەتەوە و هەروەها لەو نزیکەدا خەڵوەتگەیەکیش بۆ پیر و پەککەوتە و بێلانەکان دروست کراوە. ئەوەی کە قورئان بە زمانی تایبەتی خۆی گزارشی لێ دەکات بە مەسجد، لە ڕاستیدا هەر ئەو کلێسایە دەگرێتەوە کە لە چیرۆکە مەسیحەکەدا باس کراوە. وشەی مەسجد لە بنەڕەتدا هەموو پەرستگایەک دەگرێتەوە، بەڵام وەکو زاراوە بە پەرستگای ئیسلامی دەوترێت. لەبەر ئەوەش بێمانایە باس لەبوونی مەسجد بکەیت بەم زاراوە تایبەتیە لە پێش ئیسلامدا. بۆیە پێویستە وشەی مەسجد لەم دەقەدا بە پەرستگا بفامرێتەوە. اینجا ئەوەی لە چیرۆکە مەسیحی و قورئانەکەدا هاتووە ئەوەیە کە ئەو پەرستگایە هەر لە سەردەمی بە ئاگاهاتنەوەی خەوتوەکاندا دروست کراوە. لە کاتێکدا مزگەوتەکەی نزیک ئەشکەوتی ئەڕەجیب لە سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەرواندا دروست کراوە. ئەگەر بوونی مزگەوت لە نزیک ئەشکەوت بەڵگە بێت، ئەوە لە نزیک ئەشکەوتەکەی تەرسوسیش مزگەوتێکەیە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی سوڵتان عەبدولعەزیز لە ساڵی 1838دا. بەڵام بۆچی ئەشکەوتەکەی ئێفێسوس مزگەوتی لە نزیکدا دروست نەکراوە و ئەویش ئەسلەمە نەکراوە؟ وەڵامی ئەمە ئەشکرایە کە ئەشکەوتەکە بووەتە گۆڕستانێکی گەورەی مەسیحی و بە ئاسانی بۆ نوبەرامی مەسیحی لێ نابڕێت. لەم جۆرە شوێنانەشدا ئەستەمە مزگەوت دروست بکرێت، چونکە ڕێگری فقهیش هەیە. جگەلەوەی شوێنەکە بۆتە شوێنەوارێکی داڕوخا و جەنجاڵ و بە ئاسانی ئامادە نابێت بۆ بیناسازی نوێ. ڕەنگە ئەوەش هۆکارێک بوو بێت کە بەهۆی وابەستەبوونی مەسیحیەکان بە شوێنەکەوە مسلمانانی ناوچەکە بە شوێنێکی مەسیحی تایبەتیان زانیوە، بە تایبەتی کە کلێسای مەریم العەذرائیشی لێو نزیکە کە نەسراوە بە کلێسا دەبڵەکە دەبڵ چەرچ. ئەمانە ئەو بەڵگانە بوون کە ساز دەکرێن بۆ سلماندنی پرۆپاگەندای ئەشکەوتی نزیک عەمان کە دەرکەوت ستەمیان لە دەقە قورئانیەکەش کردووە، نەک تەنها لە ویژدانی زانستی. بەڵگەکانی ئێمەش لەسەر ئەوەی کە ئەم ئەشکەوتە هیچ پەیوەندیەکی بە چیرۆکە مەسیحی قورئانیەکەوە نییە ئەمانن. کاتێک لەم ئەشکەوتە ورد دەبینەوە بۆمان ڕوون دەبێتەوە کە هەر لە بنەڕەتەوە ئەشکەوتێکی دەستکردە و لە بەرد هەڵکوڵراوە و وەکو گۆڕخانەیەک بەکار هاتووە کە ئەمەش لە هەموو ئوردن و فەلەستیندا نمونەی زۆرە. لەم ناوچەیەدا ئەشکەوت زۆرە و زۆر مەبەست بەکار هاتووە، وەکو ماڵ، وەکو شوێنێکی گشتی. بۆ نمونە ئەوانەی لەسەر دزی و ڕێگری ژیاون خۆیان تێدا شاردوتەوە شوانەکان بەکارهێنا و بە داڵدەدانی مێگەلەکانیان و دواتر بۆ حەوانەی خۆیان ڕێبوارەکان لە شەودا تێدا حەواونەتەوە. لە هەمووی گرنگتر لەو سەردەمەدا نەریتێک هەبووە کە بریتیە لە بەکارهێنانی ئەشکەوت جا سروشتییان دەستکرد بۆ ناشتنی مردوو وەکو گۆڕخانەیەکی خێزانی. دەربازەی ئەشکەوتەکەش بە تەلەبەردی گەورە دەگیرا بۆ پاراستنی لاشەکان. بەناوبانگترینی ئەم ئەشکەوتانە لە ناوچەکەدا ئەشکەوتی مەکفیلاها لە ئەلخەلیل کە بەپێی کەلەپوری یەهودی لە کاتی خۆیدا ئیبراهیم کڕیوێتی لە خاوەنی ئەو چەلگەیەی کە ئەشکەوتەکەی تێدا بووە کە ناوی عیفرۆنی کوڕی سۆحەر بووە بۆ ئەوەی ئیبراهیم مردووی خۆی تێدا بنێژێت.
کتێبی خوڵقاندن چاپتەری 23 ئاەتەکانی 10 تا 16 کە ئێستا دەڵێن 6 گۆڕی تێدایە کە گۆڕی 3 جوود ژنومێردن ئیبراهیم و سارە، ئیسحاق و ریفقا، یعقوب و لەیئە. لەبەرەوە شوێنەکە زۆر بە پیرۆزدانراوە و ڕێگە بە کەس نەدراوە ناوەوە ببینێت و ئێستش هەموو دەرچەیەک بۆ ناوەوە گیراوە. من گومانم نییە کە ئەشکەوتەکەی ئەڕەجیبیش لەم جۆرە ئەشکەوتانەیە و بە ئاشکرا دیارە کە ئەشکەوتێکی سروشتی نییە، بەڵکو زیاتر لە ئەشکەوتێکی دەستکرد دەچێت کە تەرخان کرابێت بۆ ناشتن و شاردنەوەی لاشەی چەند کەسێک. بەڵام گۆڕەکان گۆڕی بەردینی شێوازی بیزانتی واتە ڕۆمانی خۆرهەڵاتن. ئەوەش شتێکی سروشتیە چونکە لە سەدەی یەکەمی زاینیەوە ناوچەکە هاتوۆتە ژێردەسەڵاتی یۆنانی، لە سەدەی دووەمیشەوە و لە سەدەمی تراجاندا وەکو ڕابرد لە ژێردەسەڵاتی ڕۆمانیدا بووە تا لە سەدەی چوارەمدا و لە سەدەمی کۆنستانتیندا بیزانتیوم دەبێتە پایتەخت و ناوی لێ دەنرێت کۆنستانتینۆپۆلیس ئەلقوستەنتینیە و ئەو کاتەش ئیمپراتۆرەتی خۆرهەڵات دەبێتە بنەڕەتی لە ئیمپراتۆرەتی ڕۆمانیدا و پێی دەوترێت ئیمپراتۆرەتی بیزانتی. اینجا شێوازی ئەم سێ قۆناغا یۆنانی، ڕۆمانی، بیزانتی وەکو پرۆسێسێکی بەردەوام و گشتی لە ناوچەکەدا ڕەنگی داوەتەوە، بۆیە دەبینین لە ئەشکەوتەکەدا نووسینی یۆنانی هەیە، شێواز و نەخشی گۆڕە بەردینەکانیش بیزانتین. اینجا نیشانەی خاچیش لەسەر بەردی ناو ئەشکەوتەکە و بەردی دەوروبەری گۆڕەکان دەردەکەوێت کە ئەمەش هەر دەگەڕێتەوە بۆ سەدەمی بیزانتی، چونکە لە لایەکی تریشەوە نیشانەی خاچ لە جیهانی مەسیحیدا لە درەنگێکدا هاتوۆتەکایە و لە سەدەمی زووی مەسیحیتدا نەبووە، بەڵکو لە سەدەی سێی زاینیدا هاتوۆتەکایە و لە سەدەی چواری زاینیشدا بۆتە دیاردەیەکی گشتی. واتە لە نەڕەتدا باس لە خاشدانی مەسیح نەکراوە لەسەر خاچێکی ڕاست و چەپ، بەڵکو باس لە هەڵواسینی مەسیح کراوە بە تەختەیەکی ڕێک و تەنهادا، یاخود ورتر بڵین تەختەیەک لە شێوەی پیتی تی ئینگلیزی، چونکە لە ڕاستیدا لە خاشدانی ڕۆمانیەکان بەم شێوەیە بووە. ئەم شێوازەشیان بۆ لە سێدارەدانی دز و ڕێگر و هەروەها کۆیلەی یاخی، بۆ نمونە یاخیبوونی سپارتاکوس و شوێنکەوتوانی لە سێدارەدانی ناپاکی سیاسی بەکارهێناوە. لێرەدا مەبەستەکە ئەوە بوو کە ڕنگدانەوەی شێوازی بیزانتی بریتی بووە لە بارودۆخێکی گشتی و بەردەوام لە هەر سێ قۆناغی یۆنانی، ڕۆمانی، بیزانتیدا. ڕنگدانەوەی ئەم شێوازش هەموو ناوچەکی گرتووەتەوە و تایبەت نییە بە گۆڕخانەکەی ئەشکەوتی ئەڕەجیبەوە، هەروەکو هەندێک نەخش و خشل و درا و دۆزراونەتەوە لە ئەشکەوتەکەدا کە بیزانتین، وەکو بەشێکی تر لە ڕنگدانەوەی شێوازی بیزانتی لە ناوچەکەدا. کورتەی ئەم خاڵە ئەوە بوو کە بوونی ئەم جۆرە ئەشکەوتانە کە وەکو گۆڕخانە بەکار هاتوون شتێکی ئاسایی و باوە لە ناوچەکەدا. هەروەها ڕنگدانەوەی سەردەمی بیزانتی بارودۆخێکی گشتی بوو لە ناوچەکەدا، لەبەر ئەمانە بوونی چەند گۆڕێک لە ئەشکەوتێکدا لەم ناوچەیەدا و ڕنگدانەوەی شێوازی بیزانتی لە گۆڕەکاندا نابنە بەڵگە لەسەر ئەوەی کە ئەم ئەشکەوتە و ئەم گۆڕانە پەیوەندیان بە چیرۆکی حەوت خەوتەکەوە هەیە. کۆمەڵێک دیاردە و نیشانە لەم ئەشکەوتەدا هەن کە لەگەڵ چیرۆک و کەسێتی حەوت خەوتەکەدا ناگونجێن. لەوانە سەربانی ئەشکەوتەکە دەرچەیەکی بچووکی تێدایە کە بە سەرقاپێکی بەردین گیراوە. ئەم دەرچەیە لە ناوەوە وەکو کڵاوڕۆژنەیەک وایە و دەرچەیەکە لە بەردەکەدا کە دەگاتەوە سەرقاپەکەی سەرەوە. دکتۆر عەبدولعەزیز کامل کە یەکێکە لەوانەی بانگەشە بوو ئەم شوێنە دەکات وەکو شانۆی چیرۆکەکە، پێی وایە ئەم دەرچەیە بۆ هەواگۆڕچێ بەکار هاتووە و لە ڕێگەی سەرقاپەکەەوە دەتوانرێت هەوای ئەشکەوتەکە کۆنتڕۆڵ بکرێت بە پێی پێویست، چونکە دەتوانرێت کڵاوڕۆژنەکە بە سەرقاپەکە بگیرێت یان سەرقاپەکە لا ببرێت، ئەوەش بە پێی بارودۆخی ئاو و هەوا و دەڵێت زیاتر لەوە دەچێت حەوت خەوتووەکە لە کاتی خۆیاندا بەکارن هێنابێت یان ڕەنگە کەسانێک دوای ئەوان بەکارن هێنابێت. بەڵام ئەم لەگدانەوەیە لە ڕاستیدا بێبەڵگەیە، بەڵکو شوێنەوارناسی ناوچەی فەلەستین و ئوردون بەم شێوەی بۆمان دەدوێت کە لەم ناوچانەدا ئەشکەوتی دەستکرد هەڵکۆڕراون لە بەرد بە بەبەستی ناشتن و شاردنەوەی مردوو. ئەم ئەشکەوتانەش دەواازەکەیان بە بەردێکی ڕاوەستاوی گەورە دەگیرا بۆ ئەوەی لاشەکان پارێزراو بن لە دەستدرێژی یان درەندە. اینجا لە سەربانی ئەشکەوتەکەدا دەرچەیەکی ئەستوونی واتە عەمودی لێدەدرا کە شۆڕ دەبێتەوە بۆ ناوە بە ئەشکەوتەکە. لە ڕێگەی ئەم دەرچەیەوە لاشەی مردوو دەبرایە ناو ئەشکەوتەکە. تیرەی ئەم جۆرە دەرچەیە لە نێوان 3 تا 10 پێدایە و قوڵەکەشی لە نێوان 3 تا 15 پێدایە. دواتر ئەم دەرچە ئەستونیە پڕ دەکرایەوە و دەگیرا بۆ ئەوەی دەستدرێژی نەکرێتە سەر گۆڕەکان. هەندێک جاری ئەشکەوتەکە لە چەند ژوورێکی بچووک پێک دەهات کە لە ڕێگەی ئەم دەرچانەوە بە یەک دەگەیەنران و ئەمەش بەکاردەهات بۆ ناشتنی خێزانێکی تەواو. ئەم جۆرە گۆڕانش تا سەردەمی یۆنانی باو بوون، واتە تا سەرەتای مێژووی زاینی. کەواتە دەتوانین بڵین ئەم ئەشکەوتە لە بنەڕەتدا گۆڕێک یان کۆمەڵێک گۆڕ بووە و لە پێش مێژووی زاینیدا بەکار هاتووە یان هەڵکۆڕراوە، چونکە لە ڕاستیدا ئەم دەرچەیە دەگەرێتەوە بۆ ئەو سەردەمە دێرینانە. شایانی باسە کە شوێنەوارناسێک بە ناوی ڕۆن وایەت ساڵانی 1979 تا 1993 ئەشکەوتێکی شارراوەی لە شاری خەلیلی فەلەستین دۆزیوەتەوە
کە پێی وایە شوێنی ڕاستەخینەی ئەشکەوتی مەکفیلایە، هەرچەند لە پشکنینەکەدا هیچ ئێسک و پرووسکێک لە ئەشکەوتەکەدا نەدۆزراوەتەوە. بەپێی پشکنینە ئارکێۆلۆجیاییەکە لە سەرباری ئەم ئەشکەوتەشدا ئەم جۆرە دەرچەیە هەیە و ئەو هۆدەیەش کە سەرەتا لەسەر سەربانی ئەشکەوتەکە دروست کراوە ڕاستەوخۆ لەسەر دەرچەکە دروست کراوە و ئێستش دەرچەکە بەبەر گیراوە، بەڵام ڕەنگە لە سەرەتادا ئەو هۆدەیە بۆ پاراستنی دەرچەکە دروست کرابێت لە باران و بەفر و قوڵ و خۆڵ و شتی تر. لە هەمان کاتیشدا شێوەی بیناکردنی هۆدەکە ئاماژە دەکات بۆ ئەوەی کە ئەم هۆدەیە وەکو مۆنومنتێک واتە نووسبێک بەسەر گۆڕخانەکەەوە دروست کراوە و ئەوەیش کە ئەم ئاماژەیە دووپات دەکاتەوە ئەوەیە کە هۆدەکە ڕێک بە ئەندازەی ڕوبەری بۆشایی ئەشکەوتەکەی ژێری دروست کراوە. ئەمەش تشکی تەواو دەخاتە سەر پەیوەندی نێوان هۆدەکە و ئەشکەوتەکە لەم جۆرە گۆڕخانانەدا. لێرەوە بەشێک لە ڕەگوڕیشەی پەرستگای سەر ئەشکەوت دەبینینەوە و لایەنێکی باگراوندی پەرستش لە مردوپەرسیدا دەدۆزینەوە. لە ئەشکەوتەکەدا کۆمەڵێک نووسراوی سەمودی هەیە. نووسینە سەمودیەکانیش بە پانتاییەکی زۆری باکووری نیوەدورگەی عەرەبیدا بڵەبوونەتەوە لە حائیل و الطائف و تەیماء و الحجر و العلا و خەیبەر و الجەوف و مەدیەن و هەروەها لە خۆڕاتی ئوردون کە مەبەستەکەی ئێمەیە و لە نیوەدورگەی سینا. ڕەنگە کۆترین ناوهێنانی سەمود ئەوە بێت کە لە نووسراوەکانی پاشای ئاشووری شاروکین واتە سارگۆنی دووەمدا هاتووە بە شێوەی تامودی لە ساڵی 750 پێرزایندا کە خۆشی لە ساڵانی 721 پێرزاین تا 705 پێرزایندا پاشا بووە. جا لە نووسراوی نەخشی سەربەردی ئەم پاشا ئاشوورێدا ناوی سەمود هاتووە لە نێوان ناوی ئەو گەلوگەلە هۆزانەی باکووری نیوەدورگەی عەرەبی کە ملی پێکەچ کردوون. هەروەها لە سەدەمی ڕۆمانیدا ناسراون بە سوارچاکی کارامە لە جەنگدا و هێزێکی سواری ڕۆمانی لە میسر لەوان بووە. مێژووی نووسراوە سەمودیەکانیش دەگەڕێتەوە بۆ سەدەی پێنجەمی پێرزاین و لە سەدەی چوارەمی زاینیشدا کۆتاییان پێهاتووە. ئەوەش واتە لە نێوان 500 پێرزاین تا 400 پێرزایندا. بەڵام سەمود وەکو گەلە هۆست تەنها کەبێک پێش ئیسلام نەماون. بە پێچەوانەی کەلەپوری ئیسلامیەوە کە لەم کەلەپورەدا مێژووی عاد و سەمود لە نێوان تووفانی نوح و ئیبراهیمدا ڕیز کراوە. جا لەبەر ئەوەی نازانی نووسینە سەمودیەکانی ئەشکەوتی ئەڕەجیب دەگەڕێنەوە بۆ چ سەردەمێکی دیاری کراو مێژووی 500 پێرزاین تا 400 پێرزاینیان بۆ دادەنین. ئەمەش ئەوە دەگەێنێت کە ئەم نووسینانە دەکەونە پێش سەدەمی تیۆدۆسیوس واتە سەدەی پێنجەمی زاینی، چونکە وەکو ئاماژەی بۆ کرا نووسینە سەمودیەکان لە سەدەی چوارەمی زاینیدا کۆتاییان پێدێت. بۆیە دەتوانین بڵێن ئەم ئەشکەوتە لە پێش سەدەمی تیۆدۆسیوسدا ئاوادان بۆ بەکار هاتووە. ئەمەش پێچەوانەی چورەکە مەسیحی قورئانیەکەیە، چونکە بەپێی ئەم چیرۆکە ئەشکەوتەکە ئەشکەوتێکی سروشتی و نەناسراو بووە بە شێوەیەک سەرنجی ئەو چەند گەنجەی ڕاکێشاوە کە خۆیانی تێدا بشارنەوە و کەس پێیان نەزانێت و ئەمەش ئەشکەوتێک کە شوێنێکی ئاوادان بێت و بەکار هاتبێت ناگونجێت. اینجا هەر بەپێی چیرۆکەکە 200 ساڵ یان 309 ساڵ ئەو گەنجانە لە ئەشکەوتەکەدا ماونەتەوە بەبێ ئەوەی کەس پێیان بزانێت. بەپێی ئەمانەش دەبێت نیشانەی ئاوادانی لە ئەشکەوتەکەدا تەنها بگەڕێتەوە بۆ سەدەمی تیۆدۆسیوس و بە ئاگاهاتنەوەی خەوتوەکان. لە کاتێکدا ئەو دەرچە ئەستونیەی کە لە سەربانی ئەشکەوتەکەدا هەیە و ئەم نووسینە سەمودیانە دەگەڕێنەوە بۆ پێش زاین یان بۆ سەرەتای مێژووی زاینی. لەمانەوە دەتوانین بڵین لە سەرەتادا ئەم ئەشکەوتە وەکو گۆڕ یان کۆمەڵە گۆڕ لە مێژوویەکی دیێرینی پێشزایندا بەکار هاتووە و دەرچە ئەستونیەکە دەگەڕێتەوە بۆ ئەم قۆناغە. دواتر ماوەیەک پێش زاین یا دوای زاین ئەشکەوتەکە بۆ هەندێک مەبەست بەکار هاتووە و نووسینە سەمودیەکان دەگەڕێنەوە بۆ ئەم قۆناغە. تا لە سەدەمی بیزانتیدا ئەو چەند گۆڕە بەردینەی تێدا دروست کراوە و سەومەعەیەکیش لە پاڵیدا بنیانراوە کە پەرستگایەکی بچووکە بۆ خەڵوەتی چەند کەسێک یان کەسێک، کەواتە بە درێژایی ئەو ماوەیی کە گوایە خەوتوەکان لەوێدا بوون و کەس نەچوو بەلایاندا ئەم ئەشکەوتە ئاوادان بووە. ئەدووجانی و محەممەد تەیسیر ڵیبیان و دکتۆر عەبدولعەزیز کامیل و هەموو ئەوانەی کە بە مەبەستێکی تایبەتی کورتگوتنی بە چاوی مشتری بۆ ئەم شوێنەیان ڕوانیوە نەیانتوانیوە تا ئێستا هیچ نیشانەیەکی مەسیحییان پێش ئیسلام لە شوێنەکەدا بدۆزنەوە کە ئاماژە بێت بۆ خەوتوەکان. هیچ نەخشێک یان نووسراوێک یان وێنەیەک نییە لە ئەشکەوتەکەدا کە باز لە حەوت خەوتوەکە بکات. ئەم بێدەنگبوونە لە خۆیدا گەورەترین نیشانەیە لەسەر ئەوەی ئەم شوێنە هیچ پەیوەندیەکی بە چیرۆکەکەوە نییە. لە کاتێکدا لە ساڵانی 1927 و 1928دا پەیمانگای ئۆسترالیایی شوێنەوار هەروەها پەیمانگای ئۆستریایی واتە نمسایی شوێنەوار ماوەیەک پێش جەنگی جیهانی دووەم ئەشکەوتەکەی نزیک ئێڤیسوس دەپشکنن و بە شێوەیەکی زانستی تەنقیبی تەواوی تێدا دەکەن. ئەنجامەکانیش ئەمانن. ئەشکەوتەکە دەکەوێتە چیای پانایرداڵی کە لە ڕابردوودا پێی وتراوە چیای پیۆن. بەسەر ئەشکەوتەکەەوە کلێسایەکی گەورە دروست کراوە کە ئێستا پاشماوەیەکی ڕووخاوی ماوە و دەگەڕێتەوە بۆ سەدەی پێنجەمی زاینی واتە سەردەمی تیۆدۆسیوس. بەدەم ئەشکەوتەکەەوە چەند سەد گۆڕێک هەن کە بە زۆری گۆڕی ئەو مەسیحیانن
کە بە هیوای ئەوەی لە گۆردا دراوسەی حەوت خەوتەکە بن لەوێ دانێژراون. ئەم گۆڕانە بەخشت و هەندێک ڕاگەری بەر دروستکراون. گۆڕستانەکە بایەخی زۆری پێدراوە و لە ناوەوە ژوور و تاقی زۆری تێدایە. جا ئەوەی لێرەدا مەبەستە ئەوەیە لەم پشکنینە زانستیەدا زۆر نووسین و نەخش لە دیوارەکانی کلێساکەدا و لە گۆڕەکاندا دۆزراونەتەوە کە ئاماژەن بۆ حەوت خەوتووەکە. بەگشتی جیهانی مەسیحی لە ڕابردوودا زۆر بایەخی بەم شوێنەداوە و ئەم بایەخش لەوە هاتووە کە مەسیحیەکان بە درێژایی مێژوو تەنها ئاماژەیان بۆ ئەم شوێنە کردووە وەکو شانۆی چیرۆکی حەوت خەوتووەکە. بێگومان ئەگەر ناوچەکە نەکەوتایەتە ژێر دەسەڵاتی ئیسلامی و عوثمانی، ئێستا پێگەیەکی زۆر گرنگی مەسیحی دەبوو تا ئێستاش کلێساکە و گۆڕستانەکە وەکو خۆیان دەمانەوە. بەڵام دوای فتوحات دەسەڵاتی مەسیحی لێکشاوەتەوە و دوای ئەوەش هیچ بایەخێکی ئیسلامی بەخۆیەوە نەدیوە، بەڵکو لە بری ئەوە بایەخە ئیسلامیەکە ڕووی کردوتە هەندێک شوێنی تری وەکو ئەشکەوتی ئەڕەجیب لە ناوچەی عەمان یان ئەشکەوتەکەی نزیک تەرسوس. لەگەڵ ئەوەشدا دەبێت ئاماژە بۆ ئەوە بکەین کە لە کولتوری ئیسلامیشدا هەر لە سەرەتاوە لە هەندێک سەرچاوەی گرنگدا زانراوە کە ئەشکەوتەکە لە شاری ئێفێسوسە. ئەمەش لای ئیبن ئیسحاق لە ئەسیرەت النەبەویەدا و لای ئەتەبەری لە تاریخ الأمم والملوکدا دووپات دەکرێتەوە. بۆ نمونە لای ئیبن ئیسحاق لە کتێبی ئەسیرەت النەبەویەدا هاتووە دەڵێت ئەفسوس قرية الفتية أصحاب الكهف. هەروەها کاتی خۆی هەشتەم خەلیفەی عەباسی المعتصم بالله ناردوویەتی بۆ هەواڵی ئەشکەوتەکەی ئێفێسوس. هەروەها نوێم خەلیفە الواثق بالله زانایەکی موسڵمانی بەناوی محەممەدی کوڕی موسای منەجم ناردووە بۆ ئێفێسوس بۆ بینینی ئەشکەوتی خەوتوەکان و ئیمپراتۆری بیزانتی میخائیلی سێم ڕێگەی دەدات و کەسێکی شارەزای لەگەڵدا دەنێرێت بۆ ڕێنیشاندانی ئەم هاوارانش لای البیرونی بەچاو دەکەون لە کتێبی الآثار الباقية من القرون الخالية. ئەشکەوتی ئەڕەجیب بایەخدانێکی مەسیحی بەخۆی و نەبینیوە کە شیاوی کەسێتی خەوتوەکان بێت. ئەو پرزگایی کە بە پاڵ ئەشکەوتەکەەوە دروستکراوە جگە لە سەومەعەیەکی بچووک هیچی تر نییە. ئەگەر ئەو نیشانەی خاچە نەبوایە کە بەسەر هەندێک لە بەردەکانەوە هەیە دەمتوانی هەموو پەیوەندێکی شوێنەکە یان گۆڕەکان بە مەسیحێتەوە ڕەت بکەمەوە. بەڵام جگەلەوە هیچ بایەخێکی تر بە شوێنەکە لەلایەن مەسیحەکانەوە نابینرێت. لە کاتێکدا بایەخی مەسیحی بە ئەشکەوتەکەی ئێفێسوس بەڕادەیەکە کە تا چەندین سەدەی تریش توانای مانەوەی هەیە. بە درێژایی مێژووی مەسیحی شوێنەکە لەلایەن مەسیحەکانەوە زیارەت کراوە و بە شوێنێکی پیرۆز زانراوە، بە تایبەتی تاکو سەدەی 15. هەروەکو گۆڕستانێکی مەسیحی گەورەش لە شوێنەکەدا هەیە. بەڵام ئەوەندە هەیە جەماوەرە مسلمانەکە ئەم شوێنەیان وەکو خۆی نەناسیوە و بایەخیان پێ نەداوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شێوە و ڕوەڵەتی شوێنەکە بەهۆی کلێسار و خاوەکەوە و بەهۆی گۆڕستانە جەنجاڵەکەوە بە تەواوی گۆڕاوە. جەماوەری ناوبراویش بەدوای ئەشکەوتێکی پاک و پوختدا دەگەڕێن کە بە ئاسانی ئاماژەی بۆ بکرێت. ئەمەش نیشانەی ونبوونی لۆجیکی گەشە و گۆڕان واتە سەیڕوورەیە لە هۆشیاری ئیسلامیدا، چونکە بەپێی ئەم هۆشیاریە ڕەوایە کە ڕووداوێکی گەورە لە شوێنێکدا ڕوو بدات کە شایانی بایەخێکی زۆر بێت، بەڵام دوای چەندین سەدا ئەو شوێنە وەکو خۆی بمێنێتەوە. چونکە لەم جۆرە هۆشیاریانەدا هەست بە جیاوازی هزر و واقع ناکرێت، بۆیە چاڕوان دەکرێت بیرۆکەی هزر لە واقعدا ببنرێتەوە ئەگەر لە کات یان شوێنێکی تریشدا بێت. ئەو شێوە و بارودۆخەی کە ئەم گۆڕە بەردینانە هەیەە لە مەشکەوتەدا هیچی لە ناخوێنرێتەوە کە ئاماژە بێت بۆ چیرۆکە مەسیحی قورئانیەکە. ئەم گۆڕە بەردینانە بریتین لە 8 گۆڕ کە چواریان لە لای ڕاست و چواری تریان لە لای چەپی ئەشکەوتەکە دروستکراون، کە ئەم شێوەیە هەر چەندێک دانەوەیەکی دڵنیای نییە جگەلەوەی کە ئەمە تەنها دابەشکردنێکە کە ڕووبەر و شێوەی ئەشکەوتەکە داخوازی دەکات یان دابەشکردنێکی ئەندازەیانەیە. بەڵام لە لایەکی تریشەوە دەتوانین بڵین ئەم شێوە دابەشکردنە لەگەڵ کەسێتی خەوتوەکاندا ناگونجێت، چونکە ئەوانە هیچ جیاوازیەک لە نێوانیاندا نەبوو و ئەگەر گۆڕیان هەبێت ئاشکرایە کە بە پاڵیەکەوە دەبێت بۆ پێشاندانی ئەوەی کە ئەم کۆمەڵە یەک چیرۆک و بەسەرهاتیان هەیە. ئەمە جگەلەوەی بەپێی چیرۆکە مەسیحیەکە خەوتوەکان 7 بوون. ئەم ژمارەیە نهێنی خۆی هەیە کە پەیوەندی بە ڕەگوروشەی چیرۆکەکەەوە هەیە بە شێوەیەک ئەگەر 7 نەبوونایە ئەو خەوە درودرێژەشان لێ نەدەکەوت کە دواتر ئاماژەیەکی خێرا بۆ ئەمە دەکەین. لە کاتێکدا ئەم گۆڕە بەدینانە هەشتن، ئەدوجانی و هاوڵانی دەڵێن ئێمە تەنها کە لەسەری 7 کەسمان دۆزیوەتەوە و گۆڕی هەشتەم کەسی تێدا دەنەژراوە و دەڵێن ئەم گۆڕی هەشتەمە گۆڕی سەگەکەیە. بەڵام سەرەتا دەڵێم ئایا کێ وتوێتی کە سەگەکە گۆڕی بۆ دروست کراوە؟ چیرۆکە مەسیحیەکە یان مێژوو یان چیرۆکە قورئانیەکە؟ بێگومان هیچیان. چیرۆکە مەسیحیەکە کە بنەڕەتی هەموو دەنگ و باسەکەیە باسی سەگی تێدا نەهاتووە. سەبارەت بە مێژوو هیچ بەڵگەیەکی مێژووی نییە لەسەر خودی چیرۆکەکەش نەک ستیلاوەشی. سەبارەت بە چیرۆکە قورئانیەکەش
لە داخە قورآنیەکەدا هیچ ئاماژەیەک دەربارەی ناشتنی سەگەکە نییە، کەواتە گۆڕی سەگەکە تەنها پولێکی قەڵبە. اینجا گریمان گۆڕی هەشتم گۆڕی سەگەکەیە، بەڵام بۆچی هیچی تێدا نییە و شەویلگەی سەرەوەی سەگێک تێکەڵی خاک و خۆڵەکە لە لای دەروازەی ئەشکەوتەکە دەدۆزرێتەوە. لێرەدا کەسێک بە ناوی الشەیخ عەبدوڵڵا حەمەد ئەشەوبەکی کە ئەمینداری ئەشکەوتەکەیە چیرۆکێکی لە قوشبنەکانی مشکی خۆیەوە هێناوە کە گوایە دوای ئەوەی بە فەرمانی تیۆدۆسیوس هەڵبەستنی هەژگۆڕەکە تەواو دەبێت و خەریکی گرتنی دەروازەی ئەشکەوتەکە دەبن، پیاوەکانی پێی دەڵێن دروست نییە سەگ لەگەڵ پیاوچەکاندا بنێژرێت، چونکە فریشتە ناچێتە شوێنێکەوە سەگی تێدا بێت، لەبەر ئەوە سەگەکە دەردەهێننەوە و لەسەر دەرگای ئەشکەوتەکە دەینێژن. ئەم چیرۆکە هەرچەند شیاوی قسەلێکردن نییە، بەڵام وا دیارە دووە عوزرێکە بۆ ئەو قەباحەتی تێکەوتون. بنچینەی ئەم چیرۆکە بیرۆکەیەکی ئیسلامیە کە فریشتە ناچنە شوێنەکەوە سەگی تێدا بێت. لێرەدا قسە لەسەر ڕەگوشی ئەم بیرۆکەیە ناکەم، بەڵام بیرۆکەکە تایبەتە بە کولتوری یەهودی و ئارامی و عەرەبیەوە و لە کولتوری تردا وەکو کولتوری ئەوروپایی دێرین سەگ پیرۆزی هەبوو و لە قوربانیدا بەکار هاتووە و لە هەمووی گرنگتر لە کولتوری یۆنانیدا سەگێک بەناوی کێربێروس کە سەگێکی سێسەری کلک ئەژدیهایی ترسناکە پێشوازی لەوانە دەکات کە دەچنە جیهانی مردووان و ناهێڕێت کەس لەو جیهانە دەربچێت. جگە لە سەگێکی تر لە کولتوری ئەوروپاییدا بەگشتی بە هەمان فرمان بە ناوی هێل هاوند، واتە سەگی پاسەوانی جیهانی مردووان، کە ئەمە ڕەنگە تیشکێک بهاوێتە سەر بوونی سەگێک لەگەڵ کۆمەڵێک کەسدا کە خەوتون و خەویش برای مردنە و ئەوەش لە ئەشکەوتدا کە یەکێکە لە هێماکانی جیهانی مردووان. ئەم باسە هەرچەند درێژەی هەیە، بەڵام حەز دەکەم مشتومڕی زیاتر لەگەڵ شێخی شەوبەکی بکەم. ئەم کەسە لە کولتوری خۆیەوە بۆ هەموو کولتوری کۆن و نوێی جیهان دەڕوانێت. بە پێی کولتوری خۆی فریشتە ناچنە ماڵێکەوە سەگی تێدا بێت، لەبەرەوە پێی وایە پێویستە تیۆدۆسیوس و پیاوەکانیشی وا بیر بکەنەوە. بەڵام بۆ بزەی لێو دەڵێم پیاوەکانی تیۆدۆسیوس زیاتر کارەکەیان خراپ کردووە کە سەگەکەیان لە چەقی ڕێگا دەداناوە. اینجا بۆچی جاری یەکەم گۆڕێکی بەردینیان بۆ سەگەکە هەڵبەستووە، بەڵام جاری دووەم تەنها بێبایەخانە لە خاک و خۆڵیان ناوە؟ بۆچی جاری یەکەم هیچ هەستیاریەکیان بەرامبەر سەگ نەبووە، بەڵام تەنها لە کاتی گرتنی دەروازەی ئەشکەوتەکەدا کە هەموو شتێک تەواو بووە بیرکردنەوەیان دەربارەی سەگ گۆڕاوە؟ جگە لەمانەش ئەگەر گۆڕی هەشتەمیان بۆ هۆی ئەو بابەتەوە خاڵی کردوێتەوە، بۆچی لایەن نەبردووە و هەر لە جێگەی خۆیدا ماوە؟ بێگومان هیچ نیشانەیەک نییە لەسەر ئەوەی کە پاشماوەی سەگەکە لەباری ناشتن واتە دەفندایە، تەنها ئەوەندەیە کە شەویلگەی سەرەوەی سەگێکیان لە کاتی هەڵکەندنی گوڵ و خۆڵی سەر دەروازەی ئەشکەوتەکە دۆزیوەتەوە. ئێمەش دەزانین کە ناشتن واتە دەفن چەند نیشانەیەکی هەیە، وەکو گۆڕ، بوونی لاشەکە لە قوماشێکی تایبەتیدا، مۆمیاکردنی لاشەکە، دانانی لاشەکە لە بارودۆخ و ئاراستەیەکی تایبەتیدا، ناشتنی هەندێک کەلوپەل و پەیکەری بچووک لەگەڵ لاشەکەدا، بەلای کەمەوە داپۆشینی لاشەکە بە هەندێک بەرد. بەڵام لێرەدا جگە لە شەویلگەیەکی سەرەوە هیچیان بەدەستەوە نییە. دەبێت ئەوەش بزانین کە سەگ لە ڕابردوودا زۆر هاوڕێتی مرۆڤی کردووە، بە تایبەتی کاتێک لە ڕابردوویەکی زۆر دێریندا مرۆڤ سەگی ماڵی کردووە و ژیانی ئەشکەوتی لەگەڵدا بەسەر بردووە. لەم ڕوەشەوە لە هەندێک ئەشکەوتدا دەبینین مرۆڤ وێنەی خۆی و سەگی پێکەوە کێشاوە. جگە لەوەی هەمیشە ئەشکەوت داڵدەی شوان و مێگەر و سەگەکەی داوە، ئەوەش ئاشکرایە کە پاشماوە و ئێسکی هەموو جۆرە گیاندارێک لە ئەشکەوتەکاندا دەبینرێتەوە. بۆیە بوونی پاشماوەی سەگ لە ئەشکەوتدا لە خۆیدا بەڵگەی پەیوەندیەک نییە بە چیرۆکەکەوە. بێگومان چیرۆکە مەسیحیەکە بنەڕەتی هەموو ئەو دەنگ و باسەیە کە لە جیهانی مەسیحی و ئیسلامیدا هەبووە دەربارەی خەوتوەکان. لە هەمان کاتیشدا بە پێی چیرۆکە مەسیحیەکە هیچ گۆڕێکی تایبەتی بۆ حەوت خەوتوەکە دروست نەکراوە، ئەوەش لەسەر داوای خۆیان. چیرۆکەکە دەڵێت کە ئیمپراتۆری تیۆدۆسیوس فەرمان دەدات کە حەوت گۆڕی زێڕینیان بۆ دروست بکرێت، بەڵام دواتر لە خەوندا حەوت خەوتوەکە پێی دەڵێن کە ئەوان پێیان خۆشە هەر بە سادەیی لەگەڵی ئەشکەوتەکەدا بنێژرێن. تاکە سەرچاوەیەک دەربارەی ناشتنی حەوت خەوتوەکە چیرۆکە مەسیحیەکەیە، چونکە مێژوو و قورئان لەم بارەیەوە بێدەنگن. بەپێی ئەم چیرۆکە مەسیحیەش حەوت خەوتوەکە لە خاکێکی سادە دانێژراون. جگە لەمەش هەر بەپێی زانیاری مەسیحیەکان گوایە ئێستا لاشەی حەوت خەوتوەکە لە ئەشکەوتی نزیک ئێفیسوسی ژنین، بەڵکو گوایە لە سەردەمی جەنگە خاچیەکاندا گوێزراونەتەوە لە تابوتێکی بەردینی گەورەدا بۆ مارسیلیا لە فەرەنسا لەسەر دەریای سپی ناوەڕاست. گوایە ئێستا لە کلێسای قدیس ڤیکتۆردان لەوێن. ئەمە هەرچەند قسەی خەڵکە و ساخ نەکراوەتەوە، بەڵام بەڵگەیەکی زانستیش نییە لەسەر بوونی
گۆڕی حەوت خەوتەکە لە شوێنێکی تردا. لێرەدا دەبێت بپرسین ئایا کاتێک ئەدوجانی و ئەوانی تر باز لە حەوت گۆڕی بەردین دەکەن بۆ حەوت خەوتەکە لە ئەشکەوتی ڕەجیب نزیک عەمان پرسیان بەچی بەستووە؟ چیرۆکە مەسیحیەکە یان مێژوو یان چیرۆکە قورئانیەکە؟ وەڵام هیچیان. پێم وایە ئەم بەڵگانە زۆریان زیادە بۆ سەلماندنی ئەوەی کە ئەشکەوتی ئەڕەجیب هیچ پەیوەندیەکی بە چیرۆکە مەسیحی قورئانیەکەوە نییە. بەم شێوەیە بینیمان کە هەردوو پاڵنەری ژمارە 309 کە لە قورئاندا هاتووە و پرۆپاگەندای ئەشکەوتی نزیک عەمان هیچ بنچینەیەکی زانستی پتەویان نییە و لەو ئاستەدا نین کە نووسەری چیرۆکی زنجیرە ئێرانەکە ناچار بکەن ئەو هەموو هەڵە مێژوویە بکات لە پێناوی ئەوەدا ڕاست دەربچن. بێگومان ئەو نووسەرانە بۆیان نییە بە ناوی ئاینەوە زێڕی ساختەمان پێ بفرۆشن، چونکە ئەو دوو بیرۆکەیە هیچیان بنچینەیەکی ئاینی پتەویشی نییە. سەبارەت بە بیرۆکەی 309 یان 300 ساڵ کە لە دەقەکەدا هاتووە بەم شێوەیە وَلَبِثُوا فِي كَهْفِهِمْ 300 سِنِينَ وَازْدَادُوا 9 سورەتی ئەلکەهف ئاەتی 26. بەڵام هەر خودی دەقەکە ڕاستەخۆ هیچ متمانەیەک بەم ژمارەیە ناهێڵێت و ژمارەی ڕاستەقینە دەگێڕێتەوە بۆ لای خوا. قل الله أعلم بما لبثوا سورەتی ئەلکەهف ئاەتی 27. لەبەر ئەوە ژمارە 309 لە ڕووی ئاینیشەوە داکۆشی لە ناکرێت چ جای ژمارە 300. هەروەها ڕوون بووەوە کە پرۆپاگەندای ئەشکەوتی ئەڕەجیب هیچ پەیوەندیەکی بە چیرۆکە قورئانیەکەوە نییە چ جای چیرۆکە مەسیحیەکە. هەر لە سەرەتاوە دەمویست پرسیارێکی زۆر بنەڕەتی و ڕەوا بکەم، بەڵام دوام خست بۆ ئێرە. ئەگەر ئەم ڕووداوە لە ڕاستیدا لە سەردەمی هادریان یان دیۆکلیتیان یان تراجاندا و لە فیلادلفیادا و لە ئەشکەوتی ئەڕەجیبدا ڕوویداوە، بۆچی تا ئێستا یەک مەسیحی بە درێژایی مێژوو ئاماژەی بۆ ئەمە نەکردووە؟ ئەگەر ڕووداوەکە بەم شێوە تایبەتیە بەشێکە لە مێژووی مەسیحی و پاڵەوانەکان مەسیحی بوون و لە گەرمەی ئازاردانی مەسیحیەکاندا لە فیلادلفیا پەنایان بۆ ئەشکەوتەکە بردووە، چۆن ئەمە لە سەرتاسەری جیهانی مەسیحیدا و بە درێژایی مێژووی مەسیحی بێدەنگەی لێکرا و کەس باسی نەکرد؟ چۆن دەگونجێت مەسیحیەکان شاهێدی حاڵ بن لە فیلادلفیا لە سەردەمی هادریان یان دیۆکلیتیان یان تراجاندا، بەڵام دواتر لە هەموو جیهانی مەسیحیدا بوترێت لە ئێفێسوس و لە سەردەمی دەکیوسدا واتە دەقیانوس ڕوویداوە؟ بێگومان ئەمە لاواسترین لۆجیک پشگیری لێ ناکات. دەبێت ئەوەش بڵێم کاتێک من داکۆشی لە چیرۆکە مەسیحیەکە دەکەم کاتێک ئاماژە بۆ ئێفێسوس و سەردەمی دەکیوس دەکات، ئەمە ئەوە ناگەیەنێت کە بەڵگەی مێژووی بێلایەن بەدەستەوەیە لەسەر ڕوودانی چیرۆکەکە لەو کات و شوێنەدا. ئەوەی هەیە تەنها گێڕانەوەی چیرۆکەکەیە لەلایەن جەماوەرە مەسیحیەکەوە. بەڵکو مەبەستەکە لەو داکۆشیە ئەوەیە کە چیرۆکە مەسیحیەکە بنچینەی چیرۆکە ئیسلامیەکەیە و بنچینەی هەر قسەکردنێکی بەرواڵەت مێژوویە کە کرابێت لەسەر چیرۆکەکە. چیرۆکە قورئانیەکە هیچ وردەکاری و کات و شوێن و ناوێکی دیاری نەکردووە. مێژووش لەلایەن خۆیەوە هیچ بەڵگە و دۆکیومنتێکی لەم بارەیەوە نەخستۆتە بەردەست، لەبەر ئەوە تەنها زانیاریەکانی چیرۆکە مەسیحیەکە لەبەردەستدان. لەبەر ئەوە تاکە ڕێگا بۆ قسەکردن لەسەر چیرۆکەکە تەنها پشتبەستنە بە چیرۆکە مەسیحیەکە. ئەگەر چیرۆکە مەسیحیەکەش مێژووی نەبێت و ساختە بێت، ئەوە هەر قسەکردنێکی تر لەسەر چیرۆکەکە کە لەگەڵ چیرۆکە مەسیحیەکەدا نەگونجێت، ئەوە ساختەیە. ئەو گومانانەی کە دەکرێن لە چیرۆکە مەسیحیەکە بەم شێوەیەن. کەسێتی تیۆدۆسیوس کەسێتی ئیمپراتۆرێکی مەسیحیە کە کاری زۆری لە پێناوی مەسیحیەدا کردووە. لەمەوە تیۆدۆسیوس ڕەنگە بوو بێتە کەرەستەیەک بۆ هەندێک چیرۆک و کار و بەسەرهاتی وای درابێتە پاڵ کە مێژووی نەبن یان بگەڕێنەوە بۆ سەردەمێکی دواتر. هەرچەند ئەو سەرچاوە مەسیحیانەی کە چیرۆکەکەیان گێڕاوەتەوە نزیکن لە سەردەمی تیۆدۆسیوسەوە، چونکە ئەوەی یەکەم جار چیرۆکەکەی بە شعر لە بابەتی ئامۆژگاری وعظ داڕشتووە مار یعقوبی ساروقیە کە ساڵی 450 زاینی لەدایک بووە و 521 زاینی مردووە، کە ساڵێک دوای مردنی تیۆدۆسیوس لەدایک بووە. ئەوانش کە بە پەخشان دەیانڕشتووە زەکەریای ڕەوانبێژ زەکەریای الفەسیح کە ساڵی 536 زاینی مردووە، مافناس و سقوفێکی مەسیحی بووە، چیرۆکەکەی لە نووسراوە مێژوویەکەی خۆیدا باس کردووە. بەڵام ئەم نووسینە نووسینێکی ئاینیە بە پلەی یەکەم. هەروەها یوحەنای ئێفێسوسی جۆن ئۆف ئێفێسوس کە دەوروبەری ساڵی 507 زاینی لەدایک بووە لە ناوچەی دیاربەکر و ساڵی 558 زاینی بووەتە مەترانی ئێفێسوس و دەوروبەری ساڵی 586 زاینی یان 587 زاینی مردووە. مێژوویەکی کلێسا و جیهانی سێ بەرگدانووسیوە کە تەنها بەرگی سێم ماوە
و چیرۆکەکەی تێدا باس کردووە. ئەم سەرچاوانە تا ڕادەیەک نزیکن لە سەردەمی تیۆدۆسیوسەوە، بەڵام لەنەوەکانی دوای تیۆدۆسیوسن و خۆیان شاهێدی حاڵین. تیۆدۆسیوس لە سەردەمی خۆیدا کە 42 ساڵی خایاندووە کۆمەڵێک کار و فرمانی گەورە و کاریگەری ئەنجام داوە. لەوانە لە ساڵی 413 زاینیدا دیوارێکی پتە و بە دەوری کۆنستانتینۆپۆلیسدا دروست دەکات. هەروەها لە ساڵی 425 زاینیدا زانکۆی کۆنستانتینۆپۆلیس بنیاد دەنێت. هەروەها لە ساڵی 435 زاینیدا یاساناسەکان کۆ دەکاتەوە و یاسایەکیان پێگەڵاڵە دەکات کە لە ساڵی 438 زاینیدا ڕایان دەگەێنێت کە بە زۆری بەمە بەناوبانگە و ناسراوە بە یاسای تیۆدۆسیان کۆت. هەروەها بە مانگهێشت و هەڵنانی ئەو دوو بەندی گرنگی باوەڕی مەسیحی ئۆرتۆدۆکسی دەچەسپێن. یەکەمیان ئەوەیە کە لە کۆنگرەی یەکەمی ئەفێسوسدا ساڵی 431 زاینی ساخ دەکرێتەوە کە مەسیح یەک سروشتی خوای مرۆیی یەکگرتووی هەیە. دووەمیشان ئەوەیە کە لە کۆنگرەی دووەمی ئەفێسوسدا ساڵی 449 زاینی ساخ دەکرێتەوە کە ئەو دوو سروشتە خوای مرۆییە یەکیان گرتووە بەبێ تێکەڵبوون و گۆڕان. هەرچەند دواتر پاپای ڕۆما لیۆی یەکەم لە کۆنگرەی خەڵکی دۆنەدا ئەمەش هەڵدەوەشێنێتەوە و ئەوە دەجەسپێنێت کە لایەنی خوای و لایەنی مرۆیی لە مەسیحدا یەکیان نەگرتووە و جیاوازن. کێشەی سروشتی مەسیح لە جیهانی مەسیحیدا بەرامبەری کێشەی سروشتی قورئانە لە جیهانی ئیسلامیدا. هەروەها تیۆدۆسیوس زۆر بەیاخیداوە بە گۆڕ و نزرگەی پێشەوا و شەهیدە مەسیحیەکان. بۆ نمونە پاشماوەی جەستەی یوحەنای دەمزیێڕین، یوحەنا الفەمی الذەهب، کە ساڵی 347 زاینی لەدایک بووە، ساڵی 407 زاینی مردووە. پاشماوەی جەستەی ئەو قیدیسەی بەڕێزێکی زۆرەوە گواستەوە بۆ کۆنستانتینۆپۆلیس. هەروەها پاشماوەی چل شەهیدەکەی لە سیواس یاخود سیبەستیە لە ئەرمەنستان کە مەبەست ئەرمەنستانی بیزەنتیە گواستەوە بۆ کۆنستانتینۆپۆلیس. هەروەها ڕووفاتی قیدیس ئیگناتیوسی لە شوێنێکی بێبایەخەوە لە دەرەوەی شاری ئەنتاکیە گواستەوە بۆ پەرستگای تیخایۆن یاخود تیخایۆن و کرا بە کلێسایەکی مەسیحی لەژێر سایەی قیدیسی شەهیددا. ئەمانە کۆمەڵێک کاروفرمانن کە سەرچاوە مەسیحیەکان و سەرچاوە مێژوویە بێلایەنەکانیش ئاماژەیان بۆ دەکەن. بەڵام ئەوەی لە چیرۆکە مەسیحەکەدا هاتووە کە لە سەردەمی تیۆدۆسیوسدا مشتومڕێکی زۆر لەسەر بیرروباوەڕی زیندووبوونەوە دروست دەبێت و خەڵک دەکەونە گومان و گومڕاییەکی زۆرەوە و تیۆدۆسیوس بەوە زۆر خەمبار دەبێت و دەچێتە خەڵوەتەوە. ئەمە تایبەتە بە چیرۆکە مەسیحەکەوە و لە سەرچاوە مێژوویەکاندا باس نەکراوە. جگەلەوەی لە هەندێک شێوەی چیرۆکە مەسیحەکەدا بیرروباوەڕی نوکولیکردنی زیندووبوونەوە دەدرێتە پاڵ کۆمەڵێک بە ناوی سادوقیەکان ئەسەدوقیون کە ئەمانە لە ڕاستیدا کۆمەڵێکی جوولەکە بوون لە فەلەستین کە باوەڕیان نەبووە بەو دەق و بیرروباوەڕانەی کە لە قۆناغە درەنگەکاندا زیادکراون لە ئاینی یەهودیدا. بۆ نمونە باوەڕیان تەنها بە پڕاوەکانی پەیمانی دێرین العهد القدیم بە زاراوەی یەهودی تەناخ بووە و کتێبەکانی تر و کە لە پووری دەماودەم واتە ڕەبانی تەلمودی ڕەت دەکەنەوە. هەر لەم ڕووەوە باوەڕیان بە زیندووبوونەوە نەبووە چونکە ئەو باوەڕە لە ئاین یەهودیدا نەبووە لە پێشتردا. جا کاتێک لە چیرۆکە مەسیحەکەدا ناوی ئەم کۆمەڵە یەهودیە دەهێنرێت و بۆ تەواوکردنی دیمەنەکانی چیرۆکەکە دەخرێتە گەڕ، ئەمە لە خۆیدا گومان لە چیرۆکەکەدا دروست دەکات. ڕەنگە ناوی ئەم کۆمەڵە یەهودیە بوو بێتە هێمایەک بۆ نوکولیکردنی زیندووبوونەوە. لەلایەنی مێژوویشەوە ئەم کۆمەڵە بە ڕووخاندنی پەرستگا واتە هەیکەلی جوولەکە لە ساڵی 7 زاینیدا کۆتاییان پێهاتووە. دەربارەی چۆنەتی دروستبوونی ئەو دەنگ و باسە دەربارەی سەردەمی تیۆدۆسیوس من بیرم بۆ ئەوە دەچێت کە هەر لە دەنگ و باسی مشتومڕەکانی کۆنگرەی دووەمی ئێفێسوسەوە دروست بوو بێت. چونکە لەلایەکەوە ئەوەی لە چیرۆکە مەسیحەکەدا هاتووە ئەوەیە کە مشتومڕ لەسەر ئەوە بووە کە ئایا جەستەی مردوو زیندوو دەبێتەوە، واتە ژیانی دوایی تەنها بە ڕۆحە یان بە ڕۆح و جەستەیشە. لەلایەکی تریشەوە مشتومڕی کۆنگرەی دووەمی ئێفێسوس لەسەر ئەوە بووە کە ئایا مەسیح تەنها ڕۆحێکی خوایی بووە و جەستەی تەنها تەرماییەک بووە کە ئەوە باوەڕی ئوتیخا بوو، یان ڕۆحێکی خوایی و جەستەیەکی مرۆیی بووە بە یەکگرتوویی کە بڕیاری کۆنگرەش لەسەر باوەڕی دووەمیان بوو. ئەگەری ئەوەش هەیە کە شێوە و ئاکاری هەردوو کۆنگرەی یەکەم و دووەمی ئێفێسوس بەشداریان کردبێت لە پێکهێنانی دەنگ و باسی کێشەی بیرروباوەڕی زیندووبوونەوەدا. بۆیە هەست دەکەم کە دەنگ و باسی مشتومڕ لەسەر زیندووبوونەوەی جەستە بەڕۆحەوە تێگەشتن و لێکدانەوەیکی فۆلکلۆری یان جەماوەریانەیە بۆ مشتومڕ لەسەر سروشتی جەستە و ڕۆحی مەسیح. ئەم مشتومڕەش بەگشتی ڕنگدانەوەی جیاوازی کولتوری خۆرهەڵاتی و ئەوی خۆرئاواییە لە وێناکردنی مرۆڤدا. بەپێی بنەڕەتی کولتوری خۆرهەڵاتی
مرۆڤە بەجەستە و ڕۆحەوە بەبێ جیاوازی. بە پێی بنەڕەتی کولتوری خۆرئاواییش مرۆڤ لە دوو بەشی جیاواز پێک هاتووە، جەستە و ڕۆح. لەبەر ئەوە دەکرێت مرۆڤ بێت تەنها بە ڕۆح. ئەم جیاوازیە ڕیشەی قوڵی جیابوونەوەی کلێسای خۆرهەڵاتی و ئەوی خۆرئاواییە لە بابەتی سروشتی مەسیحدا. بۆیە کلێسای خۆرهەڵاتی باوەڕی بە یەک سروشتی یەکگرتووی مەسیح هەبوو، بەڵام کلێسای خۆرئاوایی سوور بوو لەسەر وێناکردنی هەردوو لایانی جیاوازی ڕۆح و جەستەی مەسیح و بەڵکو دووپاتی لایانی ڕۆح واتە لایانی خوایی دەکردەوە وەکو جەوهەری مەسیح. ڕنگدانەوەی فۆلکلۆری یان جەماوەریانەی ئەم جیاوازی وێناکردنە ئەوەیە کە بەپێی ئەو هزرە خۆرهەڵاتیە مرۆڤ لە ژیانی دواییدا بریتیە لە مرۆڤ بە ڕۆح و جەستەوە، بەڵام بەپێی بەرەنجامی ئەو هزرە خۆرئاواییە مرۆڤ لە ژیانی دواییدا بریتیە لە جەوهەری مرۆڤ کە ڕۆحەکەیەتی، کە ئەمەش دەبێتە نکولیکردنی زیندووبوونەوەی جەستەی مرۆڤ کە لە چیرۆکەکەدا دەرکەوتووە. بەپێی چیرۆکە مەسیحیەکە دەکیوس دەچێتە شاری ئێفەسوس بۆ سەرپەرشتیکردنی بەرنامەی ئازادانی مەسیحیەکان، بەڵام ئەم بوونەی دەکیوس لە ئێفەسوس پێویستی بە سەلماندنی مێژوویی هەیە، بەتایبەتی کە دەکیوس لە زۆربەی سەردەمی خۆیدا سەرگەرمی جەنگ بووە لەگەڵ دوژمنانی باکووری ئیمپراتۆرێتیدا و هەر لەو ڕێگایەشدا تیاچووە. ئەوەی سەرنج دەدرێت دەربارەی چیرۆکە مەسیحیەکە ئەوەیە ئەم چیرۆک و هەواڵە تەنها لە دوای سەردەمی تیۆدۆسیوسەوە دەردەکەوێت. ئیتر هیچ ئاماژەیەک یان چیرۆکێکی مەسیحی نییە کە ئاماژە بۆ حەوت گەنجەکە بکات پێش سەردەمی تیۆدۆسیوس. ئەمە ڕەنگە پاساوی تری بۆ بهێنرێتەوە، بەڵام ڕەنگە ئەو ئەنجامەشی لێ بەدەست بهێنرێت کە چیرۆکەکە دوای تیۆدۆسیوس ڕاستەوخۆ گەشەی کردووە و سەرەتای چیرۆکەکەش دراوەتە پاڵ سەردەمی دەکیوس بە بۆنەی ئەو ناوبانگە خراپەوە کە دەکیوس هەیەتی لە ئازاردانی مەسیحیەکاندا. بەپێی چیرۆکە مەسیحیەکە زیندووبوونەوە یان بە ئاگاهاتنەوەی خەوتوەکان نیشانەیەکی خوایی بووە بۆ سەلماندنی زیندووبوونەوە و تیۆدۆسیوس بۆ خۆشی هەندێک گومانی بووە و زۆر ئاواتخوازی نیشانێکی لەو جۆرە بووە. ئەم پەیوەندیە لە نێوان بارودۆخی کۆمەلگاکە و بابەتی بە ئاگاهاتنەوەکەدا لە خۆیدا گومانی ئەوەی دروست کردووە کە ئەم چیرۆکە چیرۆکێکی ڕۆمانتیکی ئاینیە کە کەسێک نووسیوێتی بۆ سەلماندنی زیندووبوونەوە. ئەو گۆڕستانە جەنجاڵی کە لە چەند سەد گۆڕێک پێک هاتووە و لە شوێنەکەدایە گومان و ناڕۆشنیەکی زۆری دروست کردووە. هەرچەند گۆڕەکان بەگشتی دەگەڕێنەوە بۆ سەدەی پێنجەم و شەشەمی زاینی و ئەمەش نیشانەی ئەوەیە کە بەهۆی چیرۆکی خەوتوەکانەوە ئەم گۆڕستانە جەنجاڵە دروست بووە. ئاشکرایە کە زۆربەی بە هیوای دراوسێتی گۆڕی خەوتوەکان لەوێ دانێژراون، بەڵام نمونەیەم گۆڕستانە لە زۆر شوێنی ئیمپراتۆرەتی ڕۆمانیدا هەیە کە پێی دەوترێت ژێرخانی مردووان کاتەکۆمب لە ڕۆما و سیراکوسا و ماڵتا و ئەلێکساندریا و لوبنان و ناوچەی ئەشێخ ئیبریق یان بەیت شەعرایم لە فەلەستین هەیە کە دەگەڕێنەوە بۆ سەدەکانی 1 زاینی. پێدەچێت گۆڕستانی ئێشکەوتەکەی ئێفێسوس بنشینەیەکی ئاوای هەبوو بێت لە پێشتردا و دواتر گەشەی کرد بێت. لێرەدا گومانی ئەوەش دەبرێت کە شوێنەکە لە بنەڕەتدا تەنها گۆڕستان بوو بێت و ئەشکەوتی لێ نەبوو بێت، بەڵام ئەم گومانە ڕەنگە هەواڵی مێژوویی و پشکنینی ئارکێۆلۆجیایی ڕەتی بکەنەوە. ئەگەر ئەم شوێنە پێشتریش هەر گۆڕستان بوو بێت، ئەوە ڕێگە خۆش دەبێت بۆ گومانی هەندێک کەس کە گومانی ئەوەیان بردووە ڕەنگە چیرۆکەکە بە دەوری کۆمەڵە گۆڕێکدا دروست بوو بێت کە خاوەنەکانیان نەناسرابن یان گۆڕی کۆمەڵە شەهیدێکی نەناسراو بووبن. سەرنجامی گۆڕی خەوتوەکە لە چیرۆکە مەسیحیەکەدا ناڕۆشنە، چونکە دەڵێن گوایە لە سەردەمی جەنگە خاچیەکاندا پاشماوەی جەستە و ئێسکی حەوت خەوتوەکە دەگوێزرێنەوە بۆ کلێسای قدیس ڤیکتۆر لە مارسیلیا لە فەرەنسا. ئەمەش سەرنجامێکی ناڕۆشنە و ساکردنەوەی بابەتەکەش ئەستەمە. ئێمە نازانین لەو تابوتە بەردینەدا کە ئێستا لەو کلێسایەدایە چی هەیە. ناکۆکیەکی زۆر لە نێوان سەرچاوە مەسیحیەکاندا هەیە لە ناوی حەوت خەوتوەکەدا. یەکەم سەرچاوە هۆنراوە ئامۆژگاریەکی ماریعقوبی ساروقیە کە تەنها ناوی دوو کەسیان دەهێنێت، یەملیخا لەگەڵ مەرتۆلۆس. لە لای زەکەریا ڕەوانبێژ زەکەریا الفەسیح ئەم حەوت کەسەن بە داڕشتنەوەی عەرەبیانەی زەکاعیواس کە لە شێوە سوورێنەکەەوە نزیکە، ئەکیلیدیس، دیۆمێدس، ئۆگینیس، ئەستیفانوس، فریتیس، سیبەستیس، قوریاقوس. دواتر دەڵێت هاوڕێیەکیان بە ناوی دیۆنیسیۆس کە وریا و خێرا بووە هاتوچووی شاری بۆ کردوون بۆ دابینکردنی پێویستی. دواتر کە ئەو ناوانە دەهێنێت کە گوایە لەسەر ڕوو تەختە قورقوشمەکە نووسراون، ناوی دیۆنیسیۆس دەخاتە جێی دیۆمێدس. لە لای ڕەبەنی زوقنینی کە ساڵی 775 زاینی مردووە و لە مێژوەکەیدا هەموو کتێبەکە یۆحەنای ئێفێسوسی هێناوە، دەڵێت ناوی هەشت گەنجەکەی ئێفێسوس
ئەمانن ماکسیمیلیانۆس یاملیخا، مەرتۆلۆس، دیۆنیسیۆس، یوانیس، سێراپیۆن، ئێکسۆستێدیانۆس واتە کۆنستانتینۆس، ئەنتۆنینۆس کە کوڕی خانەدانەکانی ئێفێسوس بوون. لە چیرۆکە یۆنانەکەی سەدەی دەهەمدا کە لەلایەن سایمۆن مێتافراسیسەوە نووسراوە بەم شێوەیە ناوی حەوت خەوتوەکە هاتووە: ماکسیمیلیانۆس، جەمبلیخۆس، مارتینۆس، یوانیس واتە جۆن یاخود یوحەنا، دیۆنیسیۆس، ئێکساکۆستۆدیانۆس واتە کۆنستانتینۆس، ئەنتۆنینۆس کە بریتین لە ناوەکانی لای زوقنینی بەبێ زیادەی مەرتۆلۆس. لە چیرۆکە لاتینیەکەشدا کە گریگۆری تۆری نووسیوێتی بەم شێوەیە ناوەکان هاتوون: دیۆمێدس، ئەکیلێدس، کویریاکوس، سامباتوس، ستێفانوس، پرۆباتوس، دیۆگێنوس کە ئەمانەش هەمان ناوەکانی لای زەکەریا ڕاوەنبێژن: ئۆگەنیس بەرامبەری دیۆگێنوس، فرێتیس بەرامبەری پرۆباتوس، سیبەتیس بەرامبەری سەمبەتوس. هەروەها لە وەرگێڕانە لاتینەکانی دواتر و لە جەژننامەی کلێسای ڕۆمانی واتە خۆرئاواییدا بەم شێوەیە ناوێن هاتووە: ماکسیمیانوس، مالکوس یاخود مالخوس، مارتینیانوس، دیۆنیسیوس، جوانیس، سێراپیۆن، کۆنستانتینوس. جەژنەکەشیان لە 27 تەمووزدایە. لە دابوونەریتی کلێسای خۆرهەڵاتی واتە بیزانتیشدا ناوەکان ئەمانن: ماکسیمیلیان، جەمبلیکوس، مارتینیان، جۆن، دیۆنیسیوس، ئێکساکۆستۆدیان واتە کۆنستانتین، ئەنتۆنیوس. هەروەها لە شێوەی تری چیرۆکەکەدا ناوی جیاوازی تریش هەن. ئەم ناکۆچیە زۆرەش لە ناوەکاندا ڕەنگە نیشانەی ئەوە بێت کە ئەم چیرۆکە لە ڕاستیدا چیرۆکێکی ئاینی یان ئەدەبی ڕوتە و ئەو ناکۆچیە زۆرە و ئەو ناوە جیاوازانە لە گێڕانەوەی چیرۆکە مێژوویەکاندا ڕوو نادات. ئەگەری ئەوەش هەیە ناوەڕاستەقینەکان نەزانرابن یان ئەوەی یەکەم جار چیرۆکەکەی داڕشتووە ناوی بۆ پاڵاوانەکان دانا نابێت، ئیتر هەر کەسێک یان هەر کولتورێک لە ناوی کەسەکانی کۆمەڵگەکەی خۆیەوە کۆمەڵک ناوی دانابێت. سەبارەت بە ژمارەی خەوتوەکانیش زۆربەی هەرە زۆری سەرچاوە مەسیحیەکان ئاماژە بۆ 7 خەوتو دەکەن. بە شێوەیەک چیرۆکەکە ناوبانگی هەیە بە چیرۆکی 7 خەوتوەکە ئەنیام السەبعە 7 سلیپرز. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک سەرچاوی مەسیحی ژمارەکە دەکەن بە 8. بۆ نمونە وەکو ڕابرد زەکەریا ڕەوانبێژ زەکەریا الفەسیح لە شوێنێکدا دیۆنیسیۆس دەخاتە پاڵی حەوتەکە، بەڵام دواتر کە ناوێن دەهێنێتەوە دەیکاتەوە بە 7. دەقێکی سوریانیش هەیە کە 8 ناو دەدات بەدەستەوە. هەروەها ڕەبەری زوقنینی ڕاستەوخۆ بەشێک لە کتێبەکەی خۆی ناو دەرێت چیرۆکی 8 گەنجەکەی ئێفێسوس و 8 ناو دەهێنێت. بەڵام ئەم نووسەرەوە دیارە هەموو ناوەکانی سەرچاوە جیاوازەکانی چیرۆکەکەی کۆ کردوێتەوە، بۆیە ڕەنگە دوو ناویان ئاماژە بوون بۆ یەک کەس لە دوو سەرچاوی پێش زوقنینیدا. دەتوانین بە شێوەیەکی گشتی بڵین ژمارەی خەوتوەکان لە چیرۆکە مەسیحیەکەدا 7، بەڵام ئەم پەشێوەی کە باسمان کرد لە ژماردنی خەوتوەکاندا ڕەنگە نیشانەیەک بێت لەسەر ئەوەی کە چیرۆکەکە تەنها چیرۆکێکی ئاینی و ئەدەبی ڕوتە. چیرۆکە مەسیحیەکە کۆمەڵێک پێشینەی هەیە لە کولتوری ئەوروپاییدا، بە تایبەتی کولتوری یۆنانی داگیرکرا و بە کولتوری جێرمانیە دێرینەکان، واتە کۆمەڵێک چیرۆک هەیە لە پێش چیرۆکی 7 خەوتوەکەی ئێفێسۆسدا کە ئاماژە بۆ خەوی دوورودرێژی کەسێک یان چەند کەسێک دەکەن. هەندێکیشیان لە ناوچەکانی خۆرئاوای تورکیای ئێستادا باو بوون یان دراونەتە پاڵیان. ئێفێسوسیش یەکێکە لەم ناوچانە. هەروەکو هەندێک توێژەری ئەوروپایی بەتوانە چیرۆکی 7 کەسی خەوتویان لە کولتوری جێرمانی واتە باکوور ئەوروپایی دێریندا بینیوێتەوە. مەبەستم شاعیر و ڕۆمانوسی سویدی و پێشەنگی قوتابخانەی ڕۆمانتیکی سویدی و توێژەری میتۆلۆجیا دکتۆر ئەبراهام ڤیکتۆر ریدبێرگ کە ساڵی 1828 لەدایک بووە و ساڵی 1895 کۆچی دوایی کردووە، ئەندامی پارلەمانی سویدی و خاوەنی دۆکتۆراتی فەخری لە زانکۆی ئوپسالا و ئەندامی ئەکادمیای سویدی و پرۆفیسۆر لە زانکۆی ستۆکهۆڵم. ریدبێرگ کتێبێکی لەسەر میتۆلۆجیای تیوتۆنی نووسیوە
کە بە دوو بەرگ بەناوی لێکۆڵینەوە لە میثۆلۆژیای جێرمانی لە ساڵانی 1886 بۆ 1889 دا بڵاو بووتەوە کە ئەم کارە دواتر لە 3 بەرگدا لەلایەن دکتۆر راسموس بی ئەندەرسۆن وەرگێدراوە بۆ ئینگلیزی. جا ریدبرگ لەم کتێبەدا ڕیشەی چیرۆکە مەسیحیەکە لە میثۆلۆژیای تیوتۆنیدا دەدۆزێتەوە لە بەشێکی کتێبەکەیدا بەناوی حەوتخەوتووەکە کە ڕوونکردنەوەی ئەمەش هەوێنی بابەتێکی سربەخۆی بەتام و بەپێزە، بەڵام لێرەدا تەنها ئاماژەیەکی کورتی بۆ دەکەین. لە میثۆلۆژیای تیوتۆنی واتە جێرمانی دێریندا کەسێتی میمیر هەیە کە شێوەیەکی خواوەندی ئاو و دانست واتە حکمەتە، وەکو خواوەندی ئێنکی شومەری. میمیر سەرپەرشتی درەختی جیهانی دەکات کە لە ناوەڕاستی جیهاندایە و ژیانی هەموو جیهانی پێوە بەستراوە و پێی وتراوە یەک دراسێل. هەروەها میمیر سەرپەرشتی بیری دانست دەکات کە درەختە جیهانێکە ئاو دەدات. ئەوەش واتە دانست سەرچاوەی بوون و ژیانە، واتە هزر پێش مادەیە یان مادە مەحکومە بە عەقڵ. میمیر 7 کوڕی دەبێت کە هاوکاری دەکەن لە کارەکەیدا و هێمان بۆ 7 مانگی ئابووری واتە 7 مانگی تایبەت بە بەرهەمهێنان و وەرشەرخانەکانی ساڵ و ئاو و هەواوە. بەم پێیەش چاودێر و بەڕێوەبەری 7 وەرز بوون. ناویشان هاتووە بە شێوەی 1 ئەین مانوذر واتە مانگی 1 یاخود تاک، 2 سۆل مانوذر واتە مانگی خۆر، 3 سێل مانوذر واتە مانگی لە وەرگا، 4 کۆنسکوردار مانوذر واتە مانگی ڕنینی گەرمەشامی، 5 گۆر مانوذر واتە مانگی قەسابی، 6 فرێر مانوذر واتە مانگی سەهۆڵ، 7 هرود مانوذر واتە مانگی بەران. بێگومان لە ڕۆژمێری جێرمانی و سکاندیناڤیایی دێریندا ئەم 7 مانگە تەواوکەریان هەیە کە دەبنە 12 مانگی تەواو. لە ناوەکانی ئەم 7 مانگەشدا بە ئەشکرا گۆڕانی وەرز و ئاو هەوا و گۆڕانی مامەڵە لەگەڵ ژینگە و بەرووبوومی ئابووری سەنج دەدرێت، بەڵام لە ڕێخستنی ناوەکاندا شوێن ڕێخستنەکەی ریدبێرگ نەکەوتوم، واتە بەڕێخستنی گۆر، فرێر، هرود، ئەین، سۆل، سێل، کۆنسکوردار مانوذر، بەڵکو بەپێی ڕۆژمێرە دێرینەکە و خولی سروشتی وەرزەکان ڕێکم خستوون. بەم شێوەیەش مانگەکان بە بەهار و هاوی دەست پێ دەکەن و بە پاییز و زستان کۆتاییان دێت. دواتر لە بارودۆخێکدا میمیر سەر دەبڕێت، ئیتر بیری دانست و درەختە جیهانیەکە پەکیان دەکەوێت و درەختەکە زەرد دەبێت و لەگەڵیشیدا ژیانی سەرزەوی کز دەبێت. 7 کوڕەکەی میمیریش ناچار واز لە کارەکەیان دەهێنن و دڵنیا دەبن لەوەی کە تەنها بە هاتنی ڕۆژی ڕاگنەرۆک دەقاودەق واتە مردنی خواوەندەکان، واتە مردنی بوونەوە و پاشان نوێبوونەوەی، واتە ڕۆژی دوایی جیهان ڕزگاری دەبێت و چاکە بەسەر خراپەدا سەر دەکەوێت. لە هۆڵێکدا لە کۆشکێکی تایبەتیدا لە هێڵ واتە جیهانی ژێرزەویدا لە تاریکیدا واتە تشکی خۆر لێیان نادات و لە بێدەنگیەکی تەواودا کەنار دەگرن و دەکەونە حاڵەتێکی بێئاگاییەوە، واتە ئەوەی پێی دەوترێت خەوی بە ئاگایی، واتە ئاگایان لە خۆیان و دەوروبەریان نامێنێت و چاویشان نەنووقاوە. ئەم وەسفە لە چیرۆکە مەسیحیەکەدا نییە، بەڵام لە چیرۆکە قورئانیەکەدا هەیە. تحسبهم أيقاظا وهم رقود، سورەتی ئەلکەهف ئایەتی 18. ئەمەش زۆر سەیرە. لێکچوونێکی سەرۆراکێشی تر لە نێوان چیرۆکە تیوتۆنیەکە و چیرۆکە قورئانیەکەدا ئەوەیە کە لە چیرۆکە تیوتۆنیەکەدا یەکێک لە 7 براکە کە گەورەکەیانە سەگێکی لەگەڵدایە کە ئەم ڕەگەزە لە چیرۆکە مەسیحیەکەدا نییە. هەروەها لێکچوونێکی تر ئەوەیە کە بەپێی هەندێک شێوەی چیرۆکە جێرمانیەکە هەر کەسێک دەست بۆ جلوبەرگی حەوتخەوتووەکە ببات پەلەکانی وشک دەبن، بۆیە کەس ناوێرێت لیان نزیک ببێتەوە. ئەمەش لە چیرۆکە قورئانیەکەدا بەرامبەری هەیە. دەڵێت لو اطلعت عليهم لوليت منهم فرارا ولملئت منهم رعبا، سورەتی ئەلکەهف ئایەتی 18. لێکچوونێکی تریش لە ئەو چەمکەدایە کە بەپێی ئەم چیرۆکە تیوتۆنیە ئەو حەوتخەوتووە لە شوێنێکدا بوون کە بە هیچ شێوەیەک تشکی خۆر لی نەداون. بە هەمان شێوە لە چیرۆکە قورئانیەکەدا دەڵێت کە تشکی خۆر نەچۆتە ناو ئەشکەوتەکەوە، دەڵێت تەزاوەڕوا عن کەهفهم، سورەتی ئەلکەهف ئایەتی 18. لە چیرۆکە مەسیحیەکەشدا هەمان چەمک دووپات دەکرێتەوە کە دەڵێت دەرگای ئەشکەوتەکە بە دیواری بەر دەگیرێت. کرۆکی ئەم چەمکەش لە ڕاستیدا ئەوەیە کە ئەم کەسانە بە تەواوی لە منداڵدانی زەویدا بوون و لە جیهانی تاریکی ژێرزەویدا بوون و کارتێکەرێکی
ئاسمانی وەکو تیشکی خۆریان بەرنەکەوتووە کە لە چیرۆکە مەسیحیەکەدا خەوتوەکان بە کاریگەری ئەم تیشکە ئاسمانیە بە ئاگادێنەوە کاتێک بەردەکان رادەدرێن. ئەم حەوت کەسە بەم شێوەیە دەمێننەوە تا خواوەند هەیمداڵ کە وەکو کەسێتی ئیسرافیل وایە فوو دەکات بە کەڕەنای گجاڵەردا، گجاڵەر هۆن دەقاوتە قواتە کەڕەنای دەنگدەرەوە. ئەو کاتە لە ڕاگنارۆکدا هەموو دروستکراوان زیندوو دەبنەوە و حەوت پاڵەوانەکەش بە ئاگادێنەوە و لەگەڵ خواوەند و پاڵەوانە چاکە خوازەکانی تردا دەکەونە جەنگ لەگەڵ هێزە خراپە خوازەکاندا تا بوونەوەر پاک دەبێتەوە و ئینجا بەهەشت و دۆزەخ ئامادە دەبن. هێماسازی چیرۆکەکەش لەسەر ئەوە بەندە کە حەوت پاڵەوانەکە هێمان بۆ هێزی ژیان و بە پیتی سروشت کە بە شێوەی خولی ساڵانە گۆڕانکاری بەسەردادێت، بەڵام ماوەیەک وەکو وەرزی زستان هێزی ژیان مت دەبێت تا لە کۆتاییدا وەکو ژیانەوەی وەرزی بەهار دەردەکەوێتەوە. کەسێتی حەوت کەسەکەش لەگەڵ ئەم هێماسازیەدا گونجاوە یان هاوکارە، چونکە هێمان بۆ 7 مانگ یان 7 وەچەرخانی سروشتی و ژینگەیی لە ساڵدا. لە میتۆلۆژیای تیوتۆنیدا چیرۆکەکە بەشێکە لە ئێسکاتۆلۆجیا و پەیوەست کراوە بە ڕۆژی دواییەوە، بەڵام لە بنەڕەتدا چیرۆکێکە لە چیرۆکەکانی مردنی خواوەندی بە پیتی سروشت لە زستاندا و چوونی بۆ ژێرزەوی کە ئەشکەوتیش دیارترین هێمای جیهانی ژێرزەویە و پاشان زیندووبوونەوەی لە بەهاردا و هاتنەوەی بۆ سەرزەوی. واتای هێمایی چیرۆکەکەش ئاشکرایە کە ئاماژەیە بۆ متبوونی سروشت لە زستاندا و ژیانەوەی لە بەهاردا کە ئەم چیرۆکەش بڵاوترین و میلیترین و کۆنترین چیرۆکی ئاینیە لە جیهاندا و ڕیشەکەی دەگەڕێتەوە بۆ کولتوری چاخی بەردینی نوێ کە کولتوری گەنمچێنی یەکەمە. چیرۆکی مردن و زیندووبوونەوەی مەسیحیش هەر لەم چیرۆکەوە وەرگیراوە. لە چیرۆکە تیوتۆنیەکەشدا ئامانج هەر ئەم بیرۆکەیەیە، چونکە کۆتایی چیرۆکەکە بریتیە لە زیندووبوونەوەی هەموو بوونەوەران و بەتایبەتی زیندووبوونەوەی باڵدەری کوژرا و کە وەکو کەسێتی مەسیح وایە. شایانی باسە تیوتۆنیەکان کە خاوەنی ئەو چیرۆکەن کە باسکرا لە سەردەمانی بڵاوبوونەوەی مەسیحیەتدا بە ئەوروپادا لە هەردوو لایانی میلیتاری و کولتوریەوە خەریکی داگیرکردنی ئیمپراتۆرەتی ڕۆمانی بوون. چەندین ڕەوەند و جالیان لە چەندین لای ئیمپراتۆرەتیدا هەبوو، لەوانەش لە خۆرئاوای تورکیادا واتە ناوچەی ئەفێسوس، جگەلەوەی هەر لەو سەردەمەدا بەشێکی زۆریان لێ ببووە مەسیحی وەکو لەناو گۆسیەکان و ڤەندال و کۆمەڵێک گەلەهۆزی تریاندا. بەو شێوەیەش بەشداریان کردووە لە کولتوری مەسیحی و کولتوری ئەوروپاییدا بەگشتی. لەم پێشینە ئەوروپایە دیێرینانەوە کە دەکەونە پێش چیرۆکی حەوت خەوتۆکەی ئەفێسوس، زۆربەی توێژەرە زانستی هاوشەرخەکان ئەم چیرۆکە لەو چیرۆکانە دەژمێرن کە ئەدەبیاتی مەسیحی لە کولتورە ئەوروپایەکانی پێش خۆی خواستووە و سەر لە نوێ بە شێواز و چەمکێکی نوێ دایڕشتونەتەوە. ڕەنگە چیرۆکە تیوتۆنیەکە کارلێکی کردبێت لەگەڵ هەندێک چیرۆکی ناوچەی خۆرئاوای تورکیا لە کولتوری یۆنانیدا، بەتایبەتی چیرۆکەکەی ئێندیمیۆن کە لە سەرەتادا ئاماژی بۆ کرا. هەروەها چیرۆکێکی تریش لە کولتوری یۆنانیدا کە ڕەگوڕیشەی لە کولتوری کریتیدا هەیە. کولتوری کریتی سەرچاوە یاخود پێشینەیەکی گرنگی کولتوری یۆنانیە. ئەم چیرۆکە دەربارەی کەسێتیەکی ئاینی ناڕۆشنە بەناوی ئێپیمێنیدس سەدەی 6 پێرزاین کە فاڵگرەوەیەکی کریتی بووە و هەندێک نووسراوی ئاینی و شیعری دراوەتە پاڵی و لە لای پلاتۆن و پۆلس بە پێغەمبەرێکی کریتی دەناسێنرێت. بەپێی هەواڵی پلاتۆن و ئەریستۆتێلیس لە ئەثینا هەندێک سروتی پاکۆکاری پوریفیکیشن ئەنجام داوە، دەوروبەری 500 پێرزاین بەپێی پلاتۆن، 600 پێرزاین بەپێی ئەریستۆتێلیس. ئەم کەسێتیە هەندێک ئاکاری ناسروشتی دراوەتە پاڵ، وەکو ئەوەی کە 157 یان 299 ساڵ تەمەنی کردووە و وەکو گەشتە ڕۆحیەکانی و هەروەها خەوتنە ئەفسوناویەکەی بەڕادەی 57 ساڵ. ئەم چیرۆکانەش هەندێک لە پسپۆڕانی گەیاندووەتە ئەو بڕوایی کە ئەم کەسێتیە شێوەیەکی ئەفسانەیی کەسێتی شامانیە. شامانیش بریتیە لە پیاوی ئاینی و پزیشک و جادوگەر و گەشتیاری جیهانی نادیار و پەیوەندیدار بە گیانە نادیارەکانەوە لە کولتورە بەرایەکاندا. هەروەها چیرۆکێکی بڵاویش هەیە لە کولتوری ئەوروپایی یۆنانیدا دەربارەی جوانی خەوت و سلیپینگ بیوتی، بە شێوەی کچێک کە بە تیری زستان دەپێکرێت و خەوێکی قوڵی لێ دەکەوێت کە هەموو زستان دەخایەنێت، پاشان خۆر کە بە دوای دەگەڕێت بە ئاگای دەهێنێتەوە. واتای هێمایی ئەم چیرۆکەش ئاشکرایە کە لە ڕاستیدا چیرۆکەکەی ئێندیمیۆنیش کە بە جوانترین گەنج ناسراوە هەر نمونەیەکی ئەم چیرۆکەیە و
لە چیرۆکە مەسیحیەکەشدا پاڵەوانەکان کۆمەڵێک گەنجی تازە پێگەشتووی جوانن. پاشان چیرۆکەکە لە فکری مەسیحیدا هەندێک گۆڕانکاری تریشی بەسەردا هاتووە و بە هەندێک چەمکی تر متوربە کراوە و لەگەڵ مێژووی ئازاردانی مەسیحیەکاندا لە مێژووی ڕۆمانیدا گونجێنراوە و کراوەتە چیرۆکێکی نمونەیی بۆ شەهیدانی مەسیحی، بە تایبەتی کە سەرکەوتنی ئاینی مەسیحی لە ئیمپراتۆرەتی ڕۆمانیدا و بوونی بە ئاینی دەوڵەت دوای ئەوەی کە مەسیحیەکان ژێردەستە و کپکراو بوون، وەکو زیندووبوونەوەیەک وابوو بۆ مەسیحیەکان دوای سەردەمانی ژێردەستەیی و خۆشاردنەوە و وەکو ئەوە وابوو لە خەوێکی دوورودرێژ بە ئاگابێنەوە. هەروەها هەندێک بەڵگە و نیشانەش هەن لەسەر ئەوەی کە چیرۆکە مەسیحیەکە هەرچەند ڕەگوڕیشەی دەچێتەوە ناو کولتوری جێرمانی دێرین و لە کولتوری یۆنانیشدا پەری پێدراوە و هەندێک شێوەی یۆنانیانەی وەرگرتووە، بەڵام پێدەچێت ئەو چیرۆکە مەسیحیە وەکو چیرۆکێک سەرەتا لە سووریادا سەری هەڵدابێت، واتە کۆمەلگای سووریانی باکووری سووریا. لەم نیشانانەش ئەوەیە کە ئەو نووسەرە مەسیحیەی بۆ یەکەم جار چیرۆکەکەی لە هۆنراوە ئاینەکانی خۆیدا داڕشتووە مال یعقوبی ساروقیە کە لە کورتەم یاخود قورتەمان لە ناوچەی ساروق لە باکووری سووریا لەدایک بووە و بووەتە ئوسقوفی بەتنان لە باشووری تورکیای ئێستا و لەوێش مردووە. کەواتە یەکەم جار چیرۆکەکە بە زمانی سووریانی، بە تایبەتی سووریانی خۆرئاوایی، لەلایەن نووسەرێکی سووریانیەوە نووسراوە. جگە لەوەش گریگۆری تۆری کە لە شکۆی شەهیداندا چیرۆکەکەی بە لاتینی داڕشتووە، بۆ خۆی دەڵێت ئەم چیرۆکەی لە کەسێکی سووریایی وەرگرتووە کە ئەمەش دیسان ریشەی سووریایی چیرۆکەکە دووپات دەکاتەوە و ئەگەریشی هەیە گریگۆری تۆری بە شێوەیەک لە شێوەکان دەقێکی سووریانی چیرۆکەکەی وەرگێڕابێت بۆ لاتینی. بۆ لایانی ڕەگوڕیشەی تیوتۆنی یاخود جێرمانی چیرۆکەکەش دەکرێت سەرنجی ئەوە بدەین کە لە سووریاش ڕەوەندێک یاخود جالیەیەکی تیوتۆنی لە سەرەتای مێژووی مەسیحیدا هەبووە. بەڵام لەگەڵ ئەمانەشدا ناکرێت کاریگەری کولتوری یۆنانی پرسگوێ بخەین، چونکە بە ئاشکرا ئەم کاریگەریە بە چیرۆکەکەوە دەبینین. بۆ نمونە هەر خودی مال یعقوبی ساروقی کاتێک ناوی خەوتوەکان دەهێنێت بە چیرۆکی خەوتوەکانی ئەفێسوس ناویان دەبات، واتە هەر لە سەرەتاوە چیرۆکەکە دیمەنێکی یۆنانی هەیە، هەڵبەتە مەبەستیش لەمە کۆمەلگای ئایۆنیایی خۆرئاوای تورکیای ئێستەیە. ڕەنگە چیرۆکەکە لە کۆمەلگای ئایۆنیاییدا بە کاریگەری کولتوری تیوتۆنی گەشەی کردبێت و وەکو چیرۆکی دەماودەم دەرکەوت بێت و پاشان گوازرا بێتەوە بۆ کۆمەلگای سووریایی و ئیتر لەوێ مال یعقوبی ساروقی بە زمانی سووریانی دایڕشتووە. شایانی باسە کە ئێستا مەسیحیەکان بەگشتی باوەڕیان بە چیرۆکەکە نییە. یەکەم لەبەر ئەوەی چیرۆکەکە لە دەقێکی پیرۆزی بنەڕەتیدا نەهاتووە، دووەمیش لەبەر ئەوەی لە سەردەمێکی زووەوە لێکۆڵینەوەی ڕەخنەییان لەسەر چیرۆکەکە کردووە. مێژوونووسی کلێسا کاردیناڵ کایسەر بارۆنیوس خاوەنی دوازدە بەرگەکەی ساڵانەی کلێسا لە لەدایکبوونی مەسیحەوە تاکو 1898 چاپی ساڵانی 1588 بۆ 1607 کە مێژووی 12 سەدەی یەکەمی کلێسایە، یەکەم جار گومانی لەم چیرۆکە کردووە و ڕەتی کردوێتەوە. هەروەها خۆرهەڵاتناس و وەرگێڕ و توێژەری قورئان بابە لودۆڤیکۆ مەراشی خاوەنی ئەلکۆرانی تێکستوس یونیڤەرسوس واتە کۆی دەقی قورئان چاپی پادۆڤە ساڵی 1698 کە وەرگێڕانێکی لاتینی پێشەنگ و بەناوبانگە بۆ قورئان لەگەڵ پەراوێزی ڕەخنەییدا چیرۆکەکەی تا ڕادەیەک بە ناڕاست یان بەلای کەمەوە گومانلێکراو داناوە. دواتریش زۆر کەس ڕەخنەی لە چیرۆکەکە گرتووە و لەم بارەوە بیرۆڕای جۆراوجۆر هەیە بۆ ڕوونکردنەوەی چۆنێتی پەیدابوونی چیرۆکەکە. بۆ نمونە بانخوازی مەسیحی جۆن گیلکرایست دەڵێت ڕەنگە چەمکەکە لە بڕگەیەکی ئینجیلی مەتایەوە هاتبێت کە لەو ڕووداوەستە سوڕهێنەرانە دەدوێت کە گوایە لە کاتی لە خاردانی مەسیح و یا سپاردنیدا ڕوویان داوە، کە دەڵێت و گۆڕەکان کرانەوە و جەستەی زۆرێک لە قیدیسەکان ڕازبوونەوە کە خەوتو بوون. ئینجیلی مەتای چاپتەری 27 ئاەتی 52. بەپێی بیرۆڕایەکی تریش چەمکەکە لە خراپتێگەشتنی دەستەواژەیەکەوە هاتووە کە لە کاتی بینینی گۆڕی کەسایەتی مەسیحیدا و بەگشتی بە کینایە لە مردنی شەهیدێک یان قیدیسێک دەوترێت slept in the Lord واتە لای خواوەند یان گەورەمان مەسیحەوە خەوتووە. ئەمانش هەرچەند پەیوەندیدارن بەڵام وەکو لێکدانەوە سادە و ناتەواون. نیشانەی ئەوەشن کە ڕۆشنبیری مەسیحی هاوشەرخ هیچ بەتەنگی بەهای ئاینی و مێژووی ئەم چیرۆکەوە نییە، واتە دڵنیایە کە چیرۆکەکە بەش بە حاڵی بیرباوەڕی مەسیحی بنەڕەتی شایانی داکۆشی لێکردن نییە،
ئیتر بۆ ئەو ئاساییە چیرۆکەکە لە هەر سەرچاوەیەکەوە هاتبێت بەتایبەتی کە چیرۆکەکە لە قورئاندا هاتووە و لە کولتوری ئیسلامیدا بەهایەکی زۆری هەیە بۆیە بانخوازانی مەسیحی هاوشەرخ زۆر بەتوندی چیرۆکەکە ڕەت دەکەنەوە و گاڵتەیان پێی دێت بۆ نمونە نووسەرێکی مەسیحی وەکو دکتۆر ویلیام سانکلێر تیستەل کە سێکریتێری کۆمەڵەی بانگەشەی مەسیحی سەر بە کلێسای ئینگلاند بووە لە ئیسفەهان لە ئێران لە پەراوێکیدا بەناوی سەرچاوەکانی ئیسلام The Sources of Islam چاپی 1900 دوای ئەوەی ئاماژە بۆ چیرۆکە قورئانیەکە دەکات و باز لە پێشینەی مەسیحی چیرۆکەکە دەکات بە تایبەتی چیرۆکە لاتینەکەی گریگۆری تۆری دەڵێت هیچ مەسیحیەک ئەم چیرۆکەی بەڕاست نەزانیوە چونکە ئەم چیرۆکە وەکو ئەو چیرۆکانی مشکوپشیلە و ئەوانە وایە کە دایەیەک بۆ منداڵێکیان دەگێڕێتەوە ئەم قسەیە جگە لەوەی لەلایەنی ئەدەبەوە قسەیەکی کاڵ و کرچە و واقعیش نییە لە ڕاستیدا هەزاران مرۆڤی مەسیحی باوەڕی تەواویان بەم چیرۆکە هەبووە و سەردانی مەزارگەی حەوت خەوتەکەشیان کردووە و هەندێکیان بەو ئاواتەوە و لەو ڕێگایەدا سەریان ناوەتەوە هەموو مێژوو نووسە مەسیحیەکانی سەدەی پێنجی زاینی بەدواوەش لە نووسینە مێژوویەکانی خۆیاندا باسییان کردووە هەتاکو مێژوونووسی ئینگلیزی گیبۆن لە مێژووی لاوازبوون و ڕوخانی ئیمپراتۆرەتی ڕۆمانیدا چیرۆکەکە دەگێڕێتەوە و بڕێکیش داکۆکی لێ دەکات گیبۆن دەڵێت لەنەو ئەفسانە بێتامەکانی مێژووی کلێسادا من چیرۆکی حەوت خەوتوەکەی ئێفێسوس هەڵدەبوێرم کە چیرۆکێکی ئەندێشە سازە و هاوکاتە لەگەڵ سەردەمی ئیمپراتۆر تیۆدۆسیوسی دووەمدا دەڵێت بنەڕەتی ئەم ئەفسانە سنوڕاکێش و جوانە ناکرێت بدرێتە پاڵ فێڵ و چاوبەستی ئاینی و ساویلکەیی یۆنانیەکان لەبەرەوەی دابوونەریتەکە تەنها لە نێوەندی نیو سەدەدا دوای ڕووداوەکە هاتوۆتەکایە چونکە ماریعقوبی ساروقی دوای تەنها 2 ساڵ بەسەر مردنی تیۆدۆسیوسی دووەمدا لەدایک بووە و دوای چەندەیەکیش چیرۆکی خەوتەکانی بە زمانی سوریانی بە شیعر تۆمار کردووە ئەمەش لە 50 ساڵ تێپەڕ ناکات دواتر گیبۆن دەڵێت کاتێک موحەممەد وشترەکانی بەرەو بازارەکانی سووریا لێ دەخوڕی ئەم چیرۆکەی بیستووە و دواتر لە قورئاندا وەکو چیرۆکێکی پیرۆز دەرکەوتووە لە کۆتاییشدا گیبۆن دەگاتە ئەو ڕایی کە ئەم چیرۆکە چیرۆکێکی ڕۆمانتیکیە و کرۆکەکەی دەرخستنی جیاوازی 2 سەردەمی جیاوازە سەردەمی زۆرداری و خراپ بەکارهێنانی ڕۆحی سەربازی و سەردەمی ملکەچی دەستەمۆیانە بۆ ئیمپراتۆری مەسیحی پیرۆز و بەرزکردنەوەی قدیس و شەهیدەکانی کلێسای کاتۆلیکی لەسەر دار و پەردووی پەرزگاکانی دیانا و هێراکل بەم شێوەیەش داکۆکیەکەی گیبۆن تێڕوانینێکی ڕخنەیانشی لەگەڵدایە و ناگاتە ڕادەی ئەوەی چیرۆکەکە بە واقعی دابنێت تەنها ئەوەندەیە کە دەوێت بڵێت ئەم چیرۆکە لە خۆوە پەیدا نەبووە و لە واقعەکەدا پاڵنەری تەواو هەبووە بۆ هاتنەکایی ئەم چیرۆکە خەیاڵیە نەک تەنها پرۆپاگەندایەکی ئاینی بێت کە هیچ پاسا و بنەمایەکی نەبێت واتە چیرۆکەکە باگراوندێکی مێژوویی هەیە نەک ئەوەی واقعێکی مێژوویی بێت سەبارەت بە ئەو بەڵگەیەش کە گیبۆن لێی دەدوێت کە چیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ نیو سەدە دوای ڕووداوە گریمانەییەکە ئەمە لە خۆیدا نابێتە مای سەلماندنی چیرۆکێک چونکە وەکو لە وتەکانی گیبۆنیشەوە دیارە بارودۆخەکە گونجاو و لەبار بووە بۆ هاتنەکایی چیرۆکێکی لەو جۆرە هەر کاتێکیش لە کولتور و لە واقعدا بارودۆخ لەبار و یارمەتی دەربوو بۆ هاتنەکایی بیرۆکەیەک یان چیرۆکێک ئەوە گەشەکردن و تەشەنەکردنی ئەو بیرۆکە یان چیرۆکە دەگونجێت بە خێراییەکی بەرچاویش بێتە جێ چونکە بابەتەکە پەیوەندی تونوتۆڵی بە سایکۆلۆجیا و پەرچەکرداری دەرونیەوە هەیە ئەم حاڵەتە سایکۆلۆجیاییانەش ئاکاری خێرایی و ڕاستەوخۆییان هەیە بۆیە دەبینین هاتنەکایی پرۆپاگەندایەکی ئاینی ڕەنگە هەندێک جار چەند ڕۆژێکی کەم بخایەنێت جگەلەوەی زۆر جار لە کولتوردا وێنە و ئەندێشەی ئامادە هەیە کە دروستبوونی چیرۆکی نوێ ئاسان و خێرا دەکات پێشتریش ڕوونمان کردەوە کە چیرۆکی حەوت خەوتەکەی ئێفێسوس چەندین پێشینە و وێنەی ئامادەی هەبووە لە کولتوری ئەوروپاییدا بەگشتی و کولتوری جێرمانی دێرین و کولتوری یۆنانیدا بەتایبەتی لەبەر ئەمانە سەیر نییە کە چیرۆکەکە دوای نزیکەی نیو سەدە لە کاتە گریمانەییەکەی ببێتە مادەی هۆنراوەیەکی سوریانی لەسەر دەستی یەکێک لە باوان و مامۆستایانی کلێسای سوریایی واتە ماریعقوبی ساروقی کە ناسراوە بە شمشاڵی ڕۆحی پیرۆز و تاری کلێسای باوەڕدار سانت کلێر تیستەل دوای چەند ساڵێک پەڕاوی ناوبرا و سەرچاوەکانی ئیسلام پەرە پێدەدات و پاڵفتەی دەکات و ناوەکەی دەکات بە سەرچاوە بنچینەیەکانی قورئان The Original Sources of the Quran چاپی 1905 کە لە قەبارەشدا 3 ئەوەندەی پەراوی پێشوو دەوێت ئەو قسەیەش کە ئاماژەمان بۆ کرد دەگۆڕێت و دەڵێت
مەسیحیە نەزانەکان باوەڕیان بەم چیرۆکە هەبووە و چیرۆکەکە هاوشێوەیە لەگەڵ چیرۆکە ئەفسانەیەکانی سان جۆرج و ئەژدیها و سیندەرێلا و سۆلی شوشەیی و چیرۆکی جەنگی نێوان بۆخەکان و مشکەکان باترۆخۆمیۆماخیا لە لای یۆنانیەکان و چیرۆکەکانی ڕوستەم لە لای فارسەکان. ئەمە شواتە پاشەکشە دەکات لەوەی کە پێشتر وتوویەتی هیچ مەسیحیەک باوەڕی بەم چیرۆکە نەبووە. جگە لەوەش نمونەی کاڵ و کرچی چیرۆکی مشکوپشیلە دەگۆڕێت بە نمونەگەلێک لەو چیرۆکانەی لە کولتوری ئەوروپای سەدەکانی ناوەڕاستدا باو بوون. بێگومان نووسینە ڕخنەیەکانی سانت کلێر تیستەل سوودیان لێ وەردەگیرێت لە بواری تۆژینەوە قورئانیەکاندا هەرچەند ئەو ئاستا ئەکادیمیاییە بەرزەشیان نییە، بەڵام ئێمە مەبەستمان ئەوە بوو مرۆڤی باوەڕدار ئەو بیرۆکە ئاینیی لە بنەڕەتی بیرروباوەڕی خۆیدا نەهاتبێت گاڵتەی پێدێت لە کاتێکدا ڕەنگە لە بیرروباوەڕی خۆشیدا بیرۆکەی وا هەبێت کە شایانی گاڵتە بێت. ئەم حاڵەتەش واقعێکە لەناو بانخوازانی مەسیحی و ئیسلامیدا، بۆیە دەبینین بانخوازێکی مەسیحی لەبەر ئەوەی چیرۆکێکی ئاینی لە دەقێکی پیرۆزی خۆیدا نەهاتووە بە هەموو شێوەیەک توانجی لێ دەدات، بانخوازی ئیسلامیش بە هەمان شێوە ئەوەی لە دەقەکانی خۆیدا نەهات بێت بزە دەیگرێت کاتێک دەیبیستێت. هەروەها کاتێک لە ساڵی 1969دا چاکسازی لە جەژننامە و لیتورجیا یاخود قوداسی کلێسای ڕۆمانی خۆرئاواییدا کرا، جەژنی 27 تەمموز لابرا کە جەژنی حەوت خەوتوەکەی ئێفێسوسە لە دابوونەریتی کلێسای خۆرئاواییدا. بەڵام لە کلێسای خۆرهەڵاتیدا و لە لای مەسیحەکانی خۆرهەڵات چیرۆکەکە تا ئێستاش بایەخی پێدەدرێت، بەڵام لای ئەوانیش وەکو دابوونەریت و ئەدەبیاتی سوریانی تەماشا دەکرێت، هەڵبەتە جگە لە هەندێک پیاوی ئاینیان وەکو زەکاعی واس لە عێراقدا کە وەکو چیرۆکێکی مێژوویی و واقعی لێی دەدوێت. بەڵام لەگەڵ هەموو ئەم گومان و ڕەخنانەی کە هەن لە چیرۆکە مەسیحیەکە، ئەم چیرۆکە بەو شێوە تایبەتی کە هەیەی زۆر نزیکترە لە واقعەوە لەو چیرۆکەی کە ئێستا هەندێک نووسەری عەرەب دایدەڕێژنەوە و دەیدەنە پاڵ ئەشکەوتی ئەڕەجیب نزیک عەمان، یان بەلای کەمەوە کەمتر دوورە لە واقع. چیرۆکە مەسیحیەکە ئەگەر بەڵگەی بێلایەن و بەرجەسەشی لەسەر نەبێت، گرنگ ئەوەیە جەماوەرێکی مەسیحی بەرفراوان و مێژوو نووسە مەسیحیەکان گێڕاویانەتەوە. بەڵام ئەم نووسەرە عەرەبانە هەر لەسەر داروپەردووی چیرۆکە مەسیحیەکە چیرۆکێکی تریان لە خەیاڵی خۆیاندا دروست کردووە. چیرۆکە مەسیحیەکە کە ڕووداوەکە دەداتە پاڵ ئێفێسوس و سەرەتاکەی دەباتە دەوروبەری ساڵی 250 زاینی لە سەردەمی دەکیوزدا و کۆتاییەکەی دەباتە دەوروبەری ساڵی 446 زاینی لە سەردەمی فیۆدۆسیوسدا. بەم شێوەیە زۆر لە واقع دەچێت، واتە بەلای کەمەوە دژایەتی لەگەڵ هیچ زانیاریەکی مێژووییدا ناکات. بەڵام ئەو چیرۆکەی کە ئەم نووسەرە عەرەبانە بە پێکەوە دوورینی کۆمەڵێک لە تووپارچە سازیان کردووە و لە زنجیرە ئێرانەکەشدا دەرکەوتووە، لە ڕاستیدا دژایەتی کۆمەڵێک زانیاری مێژوویی زۆر بەرجەستە و ڕوون و ئاشکرا دەکات وەکو پێشتر ڕوونمان کردەوە. واتە ئەگەر چیرۆکە مەسیحیەکە ئەگەرێکی هەبێت، ئەوە ئەم چیرۆکە متور بەکراوەی نووسەرە عەرەبەکان ئەو ئەگەرەشی نییە. بەڵام چیرۆکە قورئانیەکە لەبەر ئەوەی دیاریکردنی هیچ چوارچێوەیەکی مێژوویی و جیۆگرافیایی بۆ چیرۆکەکە تێدا نییە، لەبەر ئەوە دوورە لە هەموو مشتومڕێکی مێژوویی. بۆیە ئامۆژگاری نووسەرە ئیسلامیەکان دەکەم کە بە ئەمەک بن بۆ قورئان لە گێڕانەوەی ئەم چیرۆکەدا. لێرەدا دێمە سەر خستنەڕووی هەندێک زانیاری لەسەر کۆمەڵێک دەستەواژە و ڕەگەز و دیمەنی تری چیرۆکەکە و زنجیرە ئێرانیەکە. دەربارەی ئەڕەقیم لە قورئاندا چیرۆکەکە ناونراوە چیرۆکی ئەصحاب الکەهف وەڕەقیم. بم پێش دەبێت ئەڕەقیم شتێک بێت کە ڕۆڵێکی گەورەی لە چیرۆکەکەدا هەبێت، بەڵام لە خودی دەخە قورئانیەکەوە هیچ نیشانەیەک نییە بۆ دیاریکردنی مەبەست لە ئەڕەقیم. چیرۆکە مەسیحیەکەش لە ڕواڕەتدا هیچی تێدا نییە کە واتەی ئەڕەقیم ڕوون بکاتەوە. بۆیە ڕاومەندەکانی قورئان کەوتونەتە پەشێویەکی زۆرەوە و کۆمەڵێکی زۆر پێناسیان بۆ وشەکە کردووە و لەسەر هیچیش ڕێک نەکەوتون. لەو پێناسانە یەکەم دەڵێت ناوی سەگەکەیانە، بەڵام حەوت ناوی تریشان بۆ سەگەکە باس کردووە. دووەم دەڵێت مەبەست ئەو دراوەیە کە پێیان بووە. سێیەم دەڵێت ناوی گوندێک بووە نزیک ئەشکەوتەکە کە ئەمە لە زنجیرە ئێرانەکەدا پرتی پێبەستراوە. چوارەم دەڵێت ناوی ئەو چیایەیە کە ئەشکەوتەکەی تێدا بووە. پێنجەم دەڵێت ناوی ئەو دۆڵەیە کە ئەشکەوتەکەی تێدا بووە. شەشەم دەڵێت ناوی ئەو خانوبەرەیەیە کە نزیک ئەشکەوتەکەەوە دروست کراوە. حەوتەم دەڵێت ناوی گوندەکەیان یان شارەکەیانە. هەشتەم دەڵێت شوێنێکە لە نێوان غەضبان
و ئەیلە لەسەر کەنداوی عەقەبە. نوێیەم دەڵێت مەبەست نووسراوێکە کە بیرروباوەڕەکەیانی تێدا باس کراوە. دەیەم دەڵێت مەبەست بەردێکە لەسەر دەرگای ئەشکەوتەکە یان بەردێک کە ناوی خەوتەکانی لەسەر نووسراوە و لە دیواری ئەشکەوتەکەدا دانراوە. یانزەهەم دەڵێت مەبەست ئەو ڕووتەختە قوڕقوشمە یان مسە یان بەردینەیە کە ناوی حەوت خەوتوەکە و چیرۆکەکەیانی تێدا نووسراوە. ئەم پێناسەیی دواییان ڕەنگە لە هەمویان بەهێزتر بێت و لە چیرۆکە مەسیحیەکەدا بەرامبەری هەیە. بۆ نمونە لە چیرۆکە لاتینیەکەی ئەفسانەی زێڕین و شێوە ئەنگلۆ نۆرمانیەکەدا دەڵێت دوو کەسی مەسیحی بە ناوی ڕوفینوس و ثیۆدۆروس لە چیرۆکە سورانەکەدا دەبنە ئەنتۆدۆروس و ئاریوس ناوی حەوت گەنجەکە و چیرۆکەکەیانیان لەسەر و تەختێکی قوڕقوشم نووسی و لە کاتی هەڵچنینی دیواری دەروازەی ئەشکەوتەکەدا بەنهێنی خستیانە ناو دیوارەکەوە. دواتر کاتێک خەوتوەکان بە ئاگا هاتنەوە ئوسقوفی ئێفێسوس ڕووتەختەکەی لە ناو پاشماوەی دیوارەکەدا دۆزیەوە و بۆ جەماوەرەکەی خوێندەوە. لە ڕووی زمانیشەوە وشەی ڕەقیم دەکرێت بە واتای مەرقوم بێت، واتە نووسراو. لە توێژێرە خۆر ئاواییەکانیش خۆر هەڵاندناس ئێچ هۆرۆڤیتس هەمان بۆچوونی هەیە کە ئەو پێی بووە کە مەبەست نووسینێک بووە لە گۆڕەپانی یان دیواری ئەشکەوتەکەدا نەخش کراوە. ئەم پێناسەیە هەرچەند سەرنڕاکێشە بەڵام جێی هەندێک تێبینیە. پشکنینی ئارکێۆلۆجیایی بوونی ڕووتەختێکی ئاوایی نەسەلماندووە. اینجا ڕووتەختەکەش ئەوەندە گرنگ نییە کە لەگەڵ ناوی خەوتوەکاندا ناوی ببرێت کاتێک لە دەقەکەدا هاتووە ئەصحاب الکەهف والرەقیم، بەڵکوشتی گرنگتر هەیە. لە کەلەپوری ئیسلامیدا پێناسەی تریش بۆ ئەڕەقیم هەیە و ئیبن عەباسیش وتوویەتی نازانم ئەڕەقیم چییە. لە توێژینەوە هاوچەرخەکانیشدا ئەم جۆرە ناکۆچیە بێ ئەنجامە دەکرێتە بەڵگەی ئەوەی کە چەمکەکە یان زاراوەکە نامۆ بووە بە کولتورە عەرەبیەکە و ناکرێت بە پێی زمانی عەرەبی یان هزری عەرەبی لێک بدرێتەوە. بەم ئاراستەیەدا بایبڵناس و پسپۆڕی توێژینەوە سامیەکان و خۆرهەڵاتناسی ئەمریکایی چارلز کەتلەر تۆری کە ساڵی 1956 کۆچی دوایی کردووە بۆچوونێکی دەربارەی بنەڕەتی وشەی ڕەقیم خستووەتە ڕوو کە ڕەنگە تاکە بۆچوونێکی زانستی بێت دەبارەی وشەکە. بۆچوونەکە لەو تێبینەوە دەست پێ دەکات کە ناوی دەکیوس لە چیرۆکە مەسیحیەکەدا دیارترین و زاڵترین ناوە. بەم پێش ئەستەمە لە چیرۆکە قورئانیەکەشدا ناوی دەکیوس نەهێنرێت. گومانیش لە وشەی ڕەقیم دەکرێت کە بە شێوەیەک لە شێوەکان ناوهێنانی دەکیوس بێت. بەم شێوەیە ڕوونی دەکاتەوە. ناوی دەکیوس لە نووسینی ئارامی سوورانیدا بە شێوەی دقیس واتە دقیس دەنووسرێت کە ئەوەش بەبێ ڕەچاوکردنی بزوێنەکان بە دقیس دەخوێنرێتەوە و ئەگەر بزوێنەکان ڕەچاو بکرێن دەبێتە دەقیوس. ئەمەش وەکو ڕێسایەکی ڕێنووس وایە لە دەقە دێرینەکان و دەقە ئارامی و سووریانە ستانداردەکاندا. لەم جۆرە نووسینانەدا دیاردەی کورتکردنەوە یاخود ئیختیزال هەیە کاتێک بزوێنەکان دەرناکەون. لێرەشدا بنەڕەتی وشەکە بریتیە لە دەکیوس یان دەقیوس، بەڵام بزوێنی کورتی دوای پیتی دال و واوی دوای پیتیا نانووسرێت لەبەر ئەوە وشەکە لە ڕواڵەتدا دەبێتە دەکیس یان دەقیس. اینجا تێبینی دەکرێت لە نووسینی ئارامی سوورانیدا و لە نووسینی عیبریدا هەردوو پیتی دال و ڕا لە یەک دەچن، هەروەها هەردوو پیتی سین و میمیش بە تایبەتی ئەگەر بە پەلە یان بێبایەخانە بنووسرێن. بەم پێش دەگونجێت لە بارودۆخێکدا دقیس بە ڕەقیم خوێنرابێتەوە و بەم شێوەیە هاتبێتە ناو زمانی عەرەبی و قورئان بەکاری هێنابێت. تۆری بۆ خۆی پێی وایە سەرچاوەی ڕاستەوخۆی چیرۆکە قورئانیەکە داڕشنەوەیەکی یەهودیانەیە بۆ چیرۆکەکە. بەڵگەی ئەمەش لەوەدا دەبینێتەوە کە لە چیرۆکە قورئانیەکەدا هاتووە کە کاتێک یەکێک لە خەوتوەکان دەیەوێت بچێت بۆ شار بۆ کڕینی خۆراک، کەسێکی تریان پێی دەڵێت کە بگەڕێت بۆ پاکترین خۆراک لەوێ. فەلیەنظر ئەیها ئەزکا طعاما، سورەتی ئەلکەهف ئاەتی 19. ئەمە شواتە دەبێت خۆراک لە بتپەرستەکان نەکرێت چونکە خۆراکی بەرهەمهێنراوی ئەوان پیسە. هەرچەند دەقەکە بە واتای تریش لێک دراوەتەوە وەکو واتای خۆراکی خۆشتر یان باشتر یان زیاتر، بەڵام مادەی زەکات پەیوەستە بە واتای پاکی ئاینیەوە. ئەم بیرۆکەیەش سەرچاوەیەکی یەهودی هەیە و بۆ نوبەرامی فیقی یەهودی پێوەیە، چونکە یاسا قورس و بێمانەکانی پاکی و پیسی زیاتر لە فیقی یەهودیەوە سەرچاوە دەگرێت و لە ئاینی مەسیحی گەشەکردوودا ئەو بابەتانە بایەخیان پێنادرێت و بتپەرست و خۆراکی بتپەرست بە پیس دانانرێت و لە هیچ شێوەیەکی چیرۆکە مەسیحیەکەدا ئەو قسەیە نەهاتووە. ئەمەش نیشانەی داڕشنەوەیەکی یەهودیانەیە بۆ چیرۆکەکە. لە لایەکی تریشەوە بەپێی
گێڕانەوەکان ئەوانەی لە بنەڕەتەوە پرسیاری ئەم چیرۆکەیان کردووە و قورئانیش وەڵامی داونەتەوە جوولەکەی مەدینە بوون لە ڕێگەی بتپەرستەکانی مەککەوە و گوایە ئەمەش هۆکاری هاتنە خوارەوە واتە سەبەب نوزولی کۆمەڵە ئاەتەکەیە. ئەمەش ڕەنگە بەڵگەیەکی تر بێت بۆ دووپاتکردنەوەی پەیوەندی شێوەی چیرۆکەکە بە بیری ئاینی یەهودیەوە، هەتاکو بیرروڕای هەندێک لە ڕابەمەندانی قورئان لە ڕابردوودا ئەوە بووە کە هاوڵانی ئەشکەوت جوولەکە بوون و لە پێش ئاینی مەسیحیدا بوون. ئەم بیرروڕایەش هاوپێچ لەگەڵ بۆچوونەکەی تۆریدا ڕەنگە بمەنگێنە ئەو ڕایی کە ڕەنگە لە داڕشتنەوەی یەهودیەکەدا خەوتوەکان بە کۆمەڵی گەنجی جوولەکە ناسێنرابن. بۆیە تۆری گریمانی ئەوەدا دەنێت کە دەقێکی یەهودی هەبووە بە زمانی ئارامی و ڕێنووسی عیبریان ئارامی و لەم دەقەدا وشەی دەقیس واتە دەقیوس هاتووە و لە بارودۆخێکدا بەڕەقیم خوێنراوەتەوە. لەگەڵ هەستکردندا بەوەی ڕەنگە گریمانەکانی تۆری هەمویان نەسەلمێن، بەڵام پێم وایە بە شێوەیەکی گشتی ئەم بۆچوونە تەواوە دەربارەی بنچینەی وشەی ڕەقیم. بەڵام دەبێت بزانرێت کە ئایا قورئان لەلایەن خۆیەوە وشەکەی بە چ واتایەک بەکارهێناوە. زانینی ئەمەش لە ڕێگەی بەڵگەیەکی ڕاستەوخۆ دەبێت. بەو پێش کە وشەکە ئەلی چوەتە سەر وا دیارە واتای وشەکە لە ناو دەخەکەدا گۆڕابێت و مەبەست دەکیوز نەبێت. دوور نییە لە دەخەکەدا بە مەبەستی نووسرا و بەکارهێنرابێت وەکو ئاماژەی بۆ کرا، یان بە مەبەستی ناوی شوێن بەکارهات بێت وەکو سازاندنی واتایەکی نوێ بۆ وشەکە. شایانی باسە هەندێکیش لە ڕابردوودا هەستیان کردووە کە وشەکە لە بنەڕەتدا عەرەبی نییە، بەڵام بە شێوازێکی تر ئەمەیان دەربڕیوە. لەم بارەشەوە چەند بۆچوونێک هەیە. یەکێک لەو بۆچوونان دەڵێت لە ڕۆمی واتە یۆنانی بیزانتیەوە هاتووە بە واتای ڕوتەخت اللەوح. ئەم بیرروڕایە لە شەیدەلەوە هاتووە کە یەکێکە لە زانایانی ئاینی ئیسلامی کۆن. ڕایەکی تر دەڵێت لە ڕۆمیەوە هاتووە بە واتای نووسراو یان پەڕاو لە ئەبولقاسمەوە. ڕایەکی تر دەڵێت لە ڕۆمیەوە هاتوو بە واتای دوێت یاخود مەرەکەبدان، ئەمەیان لە ئەلواسیتیەوە هاتووە کە بێگومان ئەم بۆچوونانە هیچ بنەڕەتێکیان نییە. دکتۆر عەبدوڕەحمان بەدەوی کە شارەزای زمانی یۆنانی و لاتینی بۆ دەڵێت وشەیەک نییە لە یۆنانی و لاتینیدا لەوەوە نزیک بێت بە واتاکانی ڕوتەخت یان پەڕاو یان دوێت. لە لای جیۆگرافەرە عەرەبەکانیش ئاماژە بۆ دوو شوێن دەکرێت بە ناوی ئەڕەقیم کە زۆر تێکەڵکراون. یەکەمیان شوێنێکە کە بە گوتەی ئەوان نزیکە لە ئەیلەوە لەسەر کەنداوی یعقەبە و ناکاتە فەلەستین، یان لە نێوان غەضبان و ئەیلەدایە. ئێستا ڕوون بووەتەوە کە مەبەستیان شاری پێترایە یاخود سالاع کە پایتەختی نەبەتیەکان بوو، دەکەوێتە نێوان دەریای مردوو و کەنداوی عەقەبە لە بەری خۆرهەڵاتەوە. جا لە ڕاستیدا کاتێک لە سەرەتادا عەرەب بوتویانە ئەڕەقیم، مەبەستیان ئەم شارە بووە کە ئێستا تەنها کۆمەڵێک کۆشک و خانوبەرەی بەردینی لێماوەتەوە. بەم مەبەستەش لە هەندێک شیعری عەرەبیدا ناوی هاتووە و لە سەردەمی ئومەویدا بەناوبانگ بووە. جا لەبەر ئەوەی هەندێک خانوبەرەی کۆنینەی تێدایە وەکو ئەو پەرستگایی کە ئێستا پێی دەوترێت خەزنەت فرعون کە کۆشکێکی بەردینە و شوێنەکەش ئەشکەوتی زۆری لێیە، وەکو شانۆی چیرۆکی خەوتۆکان هاتوتە بەرچاوی عەرەب و ناونراوە ئەڕەقیم کە ڕەنگە ئەم ناوە بە تایبەتی بە کۆشکی خەزنەت فرعون وترابێت، بە تایبەتی کە ڕووی پێشەوەی نووسین واتە تەرقیمی لەسرە بەڕێنووسی نەبەتی. ئیتر بەم شێوەیەش مەبەستی دەسەواژەی ئەلکەهف و ڕەقیمیان دۆزیوەتەوە. ئەمەش واتە قورئان وشەی ئەڕەقیمی بە واتایەکی تایبەتی یان لەسەرچاوەیەکی ترەوە بەکارهێناوە و پاشان عەرەب لەبەر ئەوەی واتای بنەڕەتیان نەزانیوە بەو شێوەیە واتایان بۆ دۆزیوەتەوە کە باس کرا بەبێ ئەوەی چیرۆکەکە پەیوەندیەکی بەو شوێنەوە هەبێت. بەڵام جورجی زەیدان بیرروڕایەکی تری هەیە دەربارەی بنچینەی ناوی پێترا بە ئەڕەقیم کە دەڵێت عەرەب دوای ئیسلام شوێنەواری شاری پێترایان بینیوە و ناویان ناوە ئەڕەقیم و ئەوەش لە وشەی ئەرکێ وەرگیراوە کە یەکێکە لە ناوە یۆنانیەکانی. بەڵام ئەمە دڵنیا نییە، چونکە ئەگەر وشەکە تەنها لە دوای ئیسلام و لە وشەیەکی یۆنانیەوە وەرگیرا بێت، چۆن پێش ئەوە ئەو وشەیە لە قورئاندا دەرکەوتووە؟ ئەگەر وا بێت پەیوەندی چییە لە نێوان وشە یۆنانی ڕیشەکە و وشە قورئانیەکە؟ جگەلەوەی ئەگەر وشەی ئەرکێ بکرێتە عەرەبی دەبێتە ئەرقە یان ئەڕەقە و ناکرێت پیتی هەمزەی سەرەتای وشەکە ون ببێت، بەڵام پیتی میم زیاد ببێت بۆ کۆتایی وشەکە. لە دروازەی ئەشەقیشدا هەر لە پێترا نووسینێک هەیە کە لە ڕابردوودا وازانراوە پەیوەندی بە حەوت خەوتەکەەوە هەیە، بەڵام ئەو نووسینە ئێستا خوێنراوەتەوە و دەرکەوتووە کە بۆ زیندووڕاگرتنی یادی کۆمەڵێک کەسی یۆنانی پایەدار نووسراوە کە لە جەڕەشەوە هاتوون و لە پێترا تووشی مردنی خۆیان بوون. شوێنی دووەم گوندێکە نزیک عەمان کە وتویانە فەرسەخێک لە عەمانەوە دوورە،
ئەوەش واتە نزیکەی 8 کیلۆمەتر کە ئێستا پێی دەوترێت ئەڕەگیب کە هەر لە ڕەقیمەوە هاتووە و ڕێنیشاندەرەکان دەڵێن 7 کیلۆمەتر لە عەمانەوە دوورە. جیۆگرافەرێکی وەکو ئەلمەقدیسی لە ئەحسەن التەقاسیمدا ئاماژە بەوە دەکات کە لە نزیک ئەم گوندە ئەشکەوتێک هەیە کە بۆ خۆی 3 گۆڕی تێدا بینیوە. لەبەر ئەمە بووە کە ئەم شوێنە پەیوەست بووە بە چیرۆکی خەوتوەکانەوە و گوندەکە ناونراوە ئەڕەقیم. بەڵام نازانین ئەو ئەشکەوتەی کە مەقدیسی ئاماژەی بۆ کردووە و 3 گۆڕی تێدا بینیوە هەمان ئەو ئەشکەوتەیە کە ئەدوجانی دۆزیەوە و 8 گۆڕی تێدایە یان جیاوازن. ڕەنگە هەریەک شوێن بن بەڵام پشکنینە ئارکێۆلۆجیاییەکە هەموو گۆڕەکانی دەرخست بێت. ئەم شوێنە کە 3 گۆڕی تێدا بینراوە لەگەڵ چیرۆکی 3 کەس داتێکە کراوە کە بە شێوەی فەرمودەیەک لە لای البوخاری و مسلم و ئەحمەد و النەسائی و ابن المنذر و زۆرێکی تر هاتووە کە گوایە 3 کەس لەبەر باران دەچنە ئەشکەوتێکەوە بەڵام بەهۆی باوەڕانەوە بەردێک دێتە خوارەوە و دەرگای ئەشکەوتەکە دەگرێت. ئیتر ئەوانیش دەکەونە نزا بە گێڕانەوەی کارە چاکەکانیان تا وردە وردە بەردەکە دەترازێت و ڕزگاریان دەبێت. لەگەڵ ئەوەشدا کە چیرۆکەکە دەڵێت ئەوان ڕزگاریان بووە لە ئەشکەوتەکە بەڵام لە کەلەپوری ناوچەکە تا ئەو 3 گۆڕە لەو ئەشکەوتەدا کراون بە گۆڕی ئەم 3 کەسە. ئیتر لەسەر ئەم بنەمایەوە بۆچوونی هەندێک لە ڕاوهەمەندەکانی قورئان ئەوەیە کە ئەصحاب الرەقیم ئەم 3 کەسن و جیاوازن لە ئەصحاب الکەهف. لە ئەنجامدا ئەو بۆچوونە دووپات دەکەمەوە کە وشەی ڕەقیم لە بنەڕەتدا لە ناوی دەکیوسەوە واتە دەقیوس هاتووە بەو شێوەیە ڕوون بووەوە. اینجا دوای ئەوەی وشەکە بۆتە ناونیشانێک لە چیرۆکەکەدا قورئان بەکاری هێناوە بەبێ مەبەستێکی دیاریکراو، وەکو بەکارهێنانی وشەی ئەلمەسیح لە قورئاندا بەبێ مەبەستێکی ڕۆشن یان بەبێ مەبەستی واتای بنەڕەتی یان بە مەبەستێکی جیاواز کە دەستنیشانکردنی کارێکی گرانە. بەڵام دواتر بۆ مەبەستی وشەکە گەڕاون و سەپاندویانە بەسەر هەندێک شوێندا کە بە شانۆی چیرۆکەکە هاتوونەتە پێش چاو. بیرۆڕایەکی تازەی تریش هەیە دەربارەی وشەی ئەڕەقیم. نووسەرێک پێشنیاری کردووە کە دەڵێن پسپۆڕێکی زمانە سامیەکانە لە ئەڵمانیا بە ناوی خوازراوی کریستۆف لوکسێمبەرگ لە توێژینەوەیکی نوێدا بە زمانی ئاڵمانی بە ناوی خوێندنەوەی سوریانی ئارامی بۆ قورئان بەشداریەک لە شیکاری زمانی قورئاندا چاپی ساڵی 2000. نووسەر لەم پەراوانوێیەدا کە ناوەندە خۆرهەڵاناسیەکانی هەژاندووە بە پێی میتۆدێکی تایبەتی لە زمانی قورئان دەکۆڵێتەوە بۆ پێیە کە زمانی قورئان ئەو زمانە عەرەبیە کلاسیکیە نەبووە کە لە نووسراوە عەرەبیەکاندا هەیە، بەڵکو تێکەڵەیەک بووە لە زمانی ئارامی سوریانی و زمانی عەرەبی. بەڵام دواتر لە خوێندنەوەیەکی هەڵە و یەکلایەنەدا کراوە بە زمانێکی عەرەبی پوخت. لەم خوێندنەوەیەشدا چەندین وشە و دەستەواژە بە هەڵە خوێنراونەتەوە و لێک دراونەتەوە و بوونەتە مای کێشە و گرفتی ڕاوی قورئان. لێرەدا بواری درێژەی ئەم باسە نییە، بەڵام لەسەر وشەی ئەڕەقیم بە پێی میتۆدەکەی خۆی بیرۆڕایەکی دەربڕیوە کە دەڵێت وشە قورئانیەکە لە بنەڕەتدا بریتی بووە لە ئەلڕەقت واتە ئەڕوقات، بەڵام دواتر پیتی دال لە ڕێنووسە حیجازیەکەدا بە هەڵە بە میم خوێنراوەتەوە، چونکە شێوەی دال و میم لەو ڕێنووسەدا لە یەکۆ نزیکن. اینجا بزوێنی نێوان پیتی قاف و دال بە یا خوێنراوەتەوە لە کاتێکدا لە بنەڕەتدا ئەلیفێک بووە. بەم شێوەیەش وشەکە لە بنەڕەتدا ئەڕوقادە و بە هەڵە بە ئەڕەقیم خوێنراوەتەوە. وشەی ڕوقادیش بە واتای خەوتنە کەواتە ئەصحاب الکەهف وەڕوقاد واتە هاوڵانی ئەشکەوت و خەوتن. لێرەشدا بواری مشتومڕ نییە لەسەر میتۆدی نووسەر بەگشتی، بەڵام ئەم بیرڕایە لەسەر وشەی ئەڕەقیم بە تایبەتی پێم وانیە سەرکەوتوو بێت، چونکە بۆ سەلماندنی ئەو شێوە بنەڕەتیە پێویستی بە بەڵگەی دەستنووس هەیە و بە گریمان هیچ ناسەلمێت. جگەلەوەی هاوڵانی ئەشکەوت و خەوتن واتایەکی گونجاو و شیاوی نییە، چونکە وشەی ئەصحاب کە لە قورئاندا لە ناوی هەندێک کۆمەڵ و گروپدا بەکاردێت بە دوایدا ناوی شوێنێک یان شتێکی بەرجەسە دێت کە ئەو کۆمەڵە لەوێدا دەژین یان پەیوەندیان پێوەی هەیە، واتە ناوی دوای وشەی ئەصحاب یان ناوی شوێنی ئەو کۆمەڵ و گروپەیە، وەکو ئەصحاب النار، ئەصحاب الجەنە، ئەصحاب الجەحیم، ئەصحاب الأعراف، أصحاب مدين، أصحاب الحجر، أصحاب السعير، أصحاب القرية، أصحاب الميمنة، أصحاب المشأمة، أصحاب اليمين، أصحاب الشمال، أصحاب القبور، سرباري أصحاب الكهف. یان ناوی شتێکی بەرجەستەیە کە پەیوەندی بەو کۆمەڵەوە هەیە، وەکو أصحاب الأيكة، أصحاب الرس، أصحاب موسى، أصحاب السفينة، أصحاب الأخدود، أصحاب الفيل. تەنها ئەصحاب السەبت و ئەصحاب الصراط السەوی هەیە کە لە شتێکی واتای بدوێت، بەڵام ئەم دوو نمونەیەش لە شتێکی تایبەتی دەدوێن
نەک لە فرمان واتە فعلێکی وەکو خەوتن ڕوقات. کاتێکیش پێشتر ئەو بیرۆڕایان پەسەند کرد کە پێی وایە وشەکە لە بنەڕەتدا لە ناوی دەکیوسەوە هاتووە، لە هەمان کاتدا پێم وانە قورئانیش بە هەمان واتە وشەکەی بەکارهێنابێتەوە، بەڵکو واتاکەی گۆڕیوە و بە واتای شوێنێک یان نووسراوی سەر شوێنێک بەکاری هێناوە. بەپێی ئاوەڵدەقە قورئانیەکە دەبێت ئەم شوێن و نووسراوەش پەیوەندی تەواویان بە ئەشکەوتەکەەوە هەبێت، هەرچەند وشەکە لە بنەڕەتدا لە ناوی دەکیوسەوە هاتبێت بە شێوە سوریانیەکەی. ڕەنگە لوکسێمبێرگ بێئاگا بێت لە بیرۆڕاکەی تۆری، ئەگەرنا بیرۆڕاکەی تۆری زیاتر لەگەڵ میتۆدەکەی ئەودا واتە لێکدانەوەی قورئان بەپێی فەرهەنگ و ڕێزمانی سوریانی دەگونجێت و سلماندنیشی ئاسانترە. بەهەرحاڵ ئەم بابەتە زیاتر هەڵدەگرێت و قورسە بیرۆڕایەکی یەکلایی بدەین بەدەستەوە. ئەو ئەنجامەی کە دوای نووسینی کتێبەکە پێی گەیشتوم ئەوەیە کە ناوی ئەرڕەقیم لە ناوی نەبەتی شاری پێتراوە هاتووە کە دواتر چۆتە زمانی سوریانیەوە و اینجا لە زمانی عەرەبیدا بە شێوەی ئەرڕەقیم ماوەتەوە. دەربارەی ئەنجلوس، وشەی ئەنجلوس لە چیرۆکی زنجیرە ئێرانیەکەدا بەکارهێنراوە وەکو ناوی ئەو چیایی کە ئەشکەوتەکەی تێدایە و نزیکە لە عەمانەوە، هەرچەند لە ڕاستیدا ئەشکەوتی ڕەجیب لە نزیک عەمان لە چیایەکی ئەو تۆشدا نییە وەکو ئەوەی لە زنجیرەکەدا پێشان دەدرێت. بەڵام ئەمە هیچ بنچینەیەکی نییە، بەڵکو لە ڕاستیدا ناوی ئەنکیلۆس یاخود ئەنخیلۆس لە چیرۆکە مەسیحی یۆنانیەکەدا و لە هەندێک شێوەی چیرۆکە سوریانەکەدا هاتووە وەکو ناوی ئەو چیایی کە لە نزیک ئێفێسوسە و ئەشکەوتەکەی تێدا بووە. لە کەلەپوری ئیسلامیشدا ئەم ناوە بە شێوەی ئەنجلوس و یەنجلوس و بەنجلوس و بەناجلوس هاتووە کە هەمویان شێواندنی وشە یۆنانیەکەن. اینجا نووسەری چیرۆکی زنجیرە ئێرانیەکە ناوی ئەنجلوسی لە کەلەپوری ئیسلامیەوە وەرگرتووە و کردوویەتی بەناو بۆ شوێنێکی تر. لە ڕاستیدا ناوی ئەنجلوس لە ناوی لۆس ئەنجلسدا هەیە کە شارێکە لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا، کاتێک هەندێک بە تایبەتی لە ناو عەرەبدا بە شێوەی لۆس ئەنجلوس دەینووسن. دەربارەی تیلمیخا، ئەم کەسێتیە لە چیرۆکە سوریانیەکەدا ناوی بە شێوەی یەملیخا هاتووە. لە چیرۆکە یۆنانیەکەشدا جەمبلیخوس یاخود یەملیخوس، لە چیرۆکە لاتینە نوێیەکاندا مالکوس یاخود مالخوس کە هەمووی هەریەک ناون، بەڵام وشەی یەملیخا لە کەلەپوری ئیسلامیدا بەهاڵا بووەتە یەلمیخا و دواتر لەبەر ئەوەی دوو خاڵی پیتیە نەنووسراوە بە تلمیخا خوێنراوەتەوە. نووسەری چیرۆکی زنجیرە ئێرانیەکەش لەسەر ئەم هەڵەیە ڕۆشتووە. لە هۆنراوەکەی ماراقوبی ساروقیدا هاتووە کە یەملیخا خۆی بە ئوسقوفی شاری ئێفێسوس ناساندووە و وتوویەتی من لە شاری ئێفێسوس بووم و کوڕی دوورفوروز بووم کە یەکێکە لە دەسەڵاتدارەکانی. اینجا بەپێی زۆربەی سەرچاوە مەسیحیەکان یەملیخا گەورەی حەوت خەوتۆکە بووە و ئەو دەچێت بۆ ناو شاری ئێفێسوس. هەندێک سەرچاوەی تریش دیۆمێدیس ناوێک یان کەسێکی تر دیاری دەکەن، بەڵام لە زنجیرە ئێرانیەکەدا ئەو ڕۆڵە دراوە بە ماکسیمیلیان. تەوفیق ئەلحەکیمیش ئەو ڕۆڵە دەدات بە مشلینیا کە ئەمە بە شێوەڕاستەکەی مەشلینا یان مەسلینایە کە یەکێکە لە ناوەکانی چیرۆکە سوریانیەکە کە هەموو شێوە خۆهەڵاتیەکانی چیرۆکەکەی لێوە وەرگیراوە. ناوێکی تریشی تێدایە بە شێوەی ماکسیلینیا کە ئەمەیان مەبەست ناوی ماکسیمیلیانە. دەربارەی کەسێتی هێلین، لە چیرۆکی زنجیرە ئێرانیەکەدا کەسێتی هێلین هەیە کە گوایە کچی دیۆکلیتیان بووە و خێزانی ماکسیمیلیان بووە. لە چیرۆکە شانۆییەکەی تەوفیق ئەلحەکیمیشدا ناوی پریسکا هاتووە کە دەقیانوس کردوێتی بە کچی خۆی و خۆشەویستی مشلینیا بووە. بێگومان ئەم دوو زانیاریە هیچیان واقعی و مێژویی نین، بەڵام هەندێک ڕەگوڕیشیان هەیە. سەبارەت بە هێلین لە ناو بنماڵەکانی ڕژێمی چوارەکی سەردەمی دیۆکلیتیاندا تەنها هێلینا دەبینینەوە کە هێلینیشی پێوتراوە کە ئەمە یەکێکە لە قیدیسە مەسیحیەکان و ژنی کۆستانتیوس بووە کە یەکێکە لە چوار ئیمپراتۆرەکە، بەڵام دواتر بە مەبەستی سیاسی وازی لێدەهێنێت. ئەم کەسێتیە لە کەلەپوری مەسیحیدا پیرۆزە و هاتووە بۆ ناوچەی فەلەستین و گوایە خاچی ڕاستەقینە واتە خاچی لە خاچدانی مەسیحی دۆزیوەتەوە و زۆر پەرۆشی ئاینی مەسیحی بووە. جادوور نییە کەسێتی هێلین لە زنجیرەکەدا لەم کەسێتیەوە هاتبێت. دەربارەی پریسکا تەنها پریسکا ناوێک دەبینینەوە کە ژنی دیۆکلیتیان بووە و هیچی تری دەربارە نەزانراوە. ئیتر پریسکا ناوێک لە ژیانی دەکیوس و
مەشلینیادا لە چیرۆکە مەسیحیەکەشدا باسی نییە چ جای مێژوو. بەڵام چیرۆکێک هەیە کە ڕەنگە بنچینەی ئەم بیرۆکەیە بێت، ئەویش گێڕانەوەی وەهبی کوڕی منەبەهە بۆ چیرۆکی حەوت خەوتووەکە کە ئەتەبەری و عەبدوڕەزاقی سەنعانی و ئیبن منذر گێڕاویانەتەوە دەڵێت یەکێک لە حەواریەکانی عیسا چووە شارێکەوە و پێیان وت لەسەر دەروازەی شار بتێک هەیە هەر کەسێک بیەوێت بچێتە ناو شار دەبێت کڕنوشی بۆ بەرێت. ئیتر نەچوە شارەکەەوە و چووە گەرماوێکی نزیک شار و لەوێ کاری دەکرد. خاوەنی گەرماوەکە پیتوفەڕی زۆری بینی. ئیتر هەندێک گەنجی دەوروبەریش هۆگری قوتابیەکەی مەسیح بوون و ئەویش باسی ئاسمان و زەوی و ڕۆژی دوایی بۆ دەکردن تا باوەڕیان هێنا. پاشان کوڕی پاشای شار هات و ویستی لەگەڵ ئافرەتێکدا بچێتە گەرماوەکەوە. قوتابیەکەی مەسیح حەوڵیدا ئەو کارە نەکات، بەڵام گوێی پێنەدا. دوایی لە گەرماوەکەدا مرد. دواتر بە پاشایان وت ئەوەی لە گەرماوەکەدا کاری دەکرد کوشتوویەتی. کاتێک چوون بۆ گرتنی قوتابیەکەی مەسیح نەیان دۆزیەوە و ویستیان ئەو چەند گەنجە بگرن کە هۆگری بوون. ئەوانیش ناچار ڕایان کرد بۆ ئەشکەوتێک لەگەڵ هاوڕێیەکیاندا و سەگەکەیشی شوێنیان کەوت. ئەم چیرۆکە لە بنەڕەتدا لە چیرۆکی بانگاوازی پۆڵسەوە لە ئێفێسوس وەرگیراوە، واتە لە ڕاستیدا تێکەڵکردنی چیرۆکی حەوت خەوتوەکەی ئێفێسوس و چیرۆکی بانگاوازی پۆڵسە لە ئێفێسوس. اینجا پۆڵس لە بانگاوازەکەیدا لەگەڵ ژن و مێردێکدا بووە، مەسیحیەکی بە بنەڕەت جوولەکە بە ناوی ئەکیلا یاخود ئەکویلا و ژنەکەیشی پرسکیلا یاخود پریسکا. ئەم دوانە وەکو پۆڵس خێوەتچی بوون و پۆڵس لەگەڵیاندا ئیشی کردووە لە کۆرینثۆس. کاتێک پۆڵس چوو بۆ ئێفێسوس ئەو دوو کەسەش لەگەڵیدا ڕۆشتن بۆ ئەوێ. دواتر ئەکیلا و پرسکیلا گەڕانەوە بۆ ڕۆما. لە هەردوو شوێنەکەش ماڵی ئەم دوو کەسە شوێنی کۆبوونەوەی مەسیحیەکان بووە. ئەمەش ئەو دیمەنە بیت دەخاتەوە لە زنجیرە ئێرانەکەدا کە ماڵی ماکسیمیلیان و هێلن شوێنی کۆبوونەوەی چەند کەسێکی مەسیحیە. چیرۆکەکەی وەهبیش هەندێک ڕێگوڕیشەی لە ژیانی پۆڵس و ئەو ژن و مێردەدا هەیە. جا دوور نییە کەسێتی پریسکا لەم چیرۆکەوە هات بێت. لەلایەکی تریشەوە کاریگەریەکی ئەم چیرۆکەی وەهب لە زنجیرەکەدا دەبینینەوە لەو دیمەنەدا کە هەر کەسێک بیەوێت بچێتە ناو شار دەبێت کڕنوش بۆ بتێک بەرێت. ئەو هەڵوێستە درامیەش لە زنجیرەکەدا کاتێک ماسیمیلیان دەچێتەوە بۆ ماڵەکەی خۆی کچێک دەبینێتەوە وا دەزانێت خێزانەکەی خۆیەتی چونکە لەو دەچێت. ئەمە لە کارەکەی تەوفیق ئەلحەکیم وەرگیراوە. اینجا تەوفیق ئەلحەکیم مەشلینیای کردووەتە وەزیر، ئەمەش لە زنجیرەکەدا دەرکەوتووە دەربارەی ماکسیمیلیان. دەربارەی ڕنگدانەوەی کەلەپوری شیعە لە زنجیرەکەدا. لە زنجیرەکەدا ئەوە دووپات کراوەتەوە کە ماکسیمیلیان و هاوڵەکانی ماوەیەک بە پەنامەکی مەسیحی بوون و ئاشکرایان نەکردووە. ئەمەش بۆ زیاتر تەرخانکردنی چیرۆکەکەیە بۆ ئەوەی ببێتە بەڵگە بۆ بنەمای ئەتەقیە واتە پارێز لە ڕێبازی شیعەدا. لە کاتێکدا لە چیرۆکە مەسیحی و قورئانیەکەدا حەوت گەنجەکە ڕاستەوخۆ بیرروباوەڕی خۆیان ئاشکرا دەکەن، بە تایبەتی لە چیرۆکە مەسیحیەکەدا کە دووپاتی چاونەترسی حەوت گەنجەکە دەکاتەوە. لە چیرۆکی زنجیرە ئێرانەکەدا وا پێشان دەدرێت کە هەر کەسێک چوو بێتە ئەشکەوتەکەوە بە پرتاو ڕای کردووەتە دەرەوە. ئەمە ڕەنگە هەندێکی لە چیرۆکە قورئانیەکەوە هات بێت کە دەڵێت لو اطلعت عليهم لوليت منهم فرارا ولملئت منهم رعبا. سورەتی ئەلکەهف ئاەتی 18. بەڵام ڕەنگە کاریگەری چیرۆکێکیش لە ئارادا بێت کە دراوەتە پاڵ سەردەمی معاویە کە دەڵێت معاویە چوو بۆ جەنگی ڕۆم واتە بیزەنتیەکان بەلای ئەشکەوتەکەدا تێپەڕی. ڕەنگە مەبەست ئەشکەوتەکەی نزیک تەرسوس بێت و ویستی بچێتە ناو ئەشکەوتەکەوە بۆ بینینی حەوت خەوتوەکە. ئیبن عەباسیش پێی وت کە ئەو ناتوانێت ئەوە بکات، بەڵام معاویە گوێی لێ نەگرت و چەند کەسێکی ناردە ناو ئەشکەوتەکە. ئیتر بایەک لە ناو ئەشکەوتەکەەوە هات و سووتاندنی. بێگومان ئەمە چیرۆکێکی خەیاڵیە کە لە پەراوێزی دەقە قورئانیەکەدا دروست بووە، واتە میدراشێک یان هەگادایەکی ئیسلامیە. بەڵام ئەو دیمەنەی کە لە زنجیرەکەدا هەیە ڕەنگە کاریگەری ئەم چیرۆکەی تێدا بێت. بەپێی چیرۆکی زنجیرەکە گوایە ئیمپراتۆر هادریان خۆی بەخوا داناوە و لە ئیمپراتۆرەتیدا پەرستراوە. بەڵام ئەمە بەو شێوە ڕەهایە واقعی نییە. لە ڕاستیدا جگە لە ئیمپراتۆر دۆمیتیان ئیتر هیچ ئیمپراتۆرێکی تر هەوڵی نەداوە پیرۆز بکرێت تا ڕادەی پەرستن. بەڵام دۆمیتیان بۆ دیکتاتۆر و داوای پەرستنی دەکرد و نازناوی خوایانەی بۆ خۆی دادەنا. ئەم حاڵەتەش کە وێنەیە لە مێژووی ئیمپراتۆرەتی ڕۆمانیدا. لە ڕاستیدا سێناتۆرەکانی ڕۆما هەموو هەوڵێکیان بۆ ئەوە بووە کە ئیمپراتۆر خۆی نەکە بە پاشا و دیکتاتۆر چ جای پەرستراو.
بەڵام دوای مردنی خۆیان یان بەبێ داوا و هەوڵ و کۆششی خۆیان هەندێک ئیمپراتۆر وەکو تراجان و هادریان تا ڕادەیەک دابوونەریتی پەرستنیان بۆ ئەنجام دراوە. لە شاری ئێفێسوسیش پەرستگایەک لە ساڵی 118 زاینیدا واتە ساڵێک دوای بوونی بە ئیمپراتۆر تەرخان کراوە بۆ هادریان کە تا ئێستاش شوێنەواری ماوە. ئەثیناییەکانیش پەیکەرێکی هادریانیان لە پەرستگای ئۆلیمپیادا داناوە هەر لە ژیانی خۆیدا، بەڵام ئەوەی لە زنجیرەکەدا پێشاندراوە کە هادریان مەراسیمی پەرستشی پێشوازی کردووە واقیعی نییە.